بێستون تۆک بە سپۆنسەری ئیمپایر وۆڵد سەردار گروپ پرۆژەی بۆلیڤارد. ئەمڕۆ چەند کەس لێرەیە؟ ئەم هۆڵە چەند کەسەگرێ؟ چەند؟ 450 بەخێر بێن. زۆرم پێخۆشە کە بەیەکەوەین شتێکی نوێ دەست پێیەکەین کە لە کوردستان وابزانم یەکەم جارە ئەمە ڕووبە. لە ڕاستیە سوپاس بۆ تۆڕی میدیای ڕوودا و سوپاس بۆ سپۆنسەرەکانمان، سوپاس بۆ زانکۆکانمان، پێشەر هەمویان زانکۆی کوردستان کە یەکەمین ئیڤێنتی قبول کرد کە هۆستی بکە، کە میوانداری بکە. ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی شتێکی گرنگ بکەین، بۆ ئەوەی کاروانێک دەست پێ بکەین. لە ڕاستیە کاروانەکە ئەوەیە کە لەم وڵاتەی ئێمەیە کە وەکو بەهەشت وایە ئەم کوردستانەی ئێمە، خوێندکارەکانمان، گەنجەکانمان چانسی زیاتریان بدرێتێ بۆ ئەوەی کە بتوانن خۆیان بەرەو پێش بەرن، ئازادانەتر قسە بکەن، پرسیار بکەن بۆ چوونیان هەبێ و لە ئەنجامە بەشدار بن، کەسانی یەکلاکەرەوە بن لە بنیاتنانی داهاتووی ئەم نیشتمانەیە. ئەمڕۆ میوانێکمانە بێ، زۆربەی زۆرتان نەزانن، هەمووتان نەزانن و ئەمەیە بزانم کێ قورسترین پرسیاری حازر کردووە بۆ میوانەکەمان. ئۆکەی، بەڵام پێشەوەی هەموو شتەکان دەست پێ بکەین. وێنەیەک هەیە ئەمەوێ پیشانی ئێوەی بم. وێنەیەک هەیە کە بۆ من زۆر بەنرخە و دڵنیام بۆ هەموو هاونیشتیمانیانی کوردستانیش زۆر بەنرخە و بە تایبەتی لەم ڕۆژانەیە کە لە کوردستان پێکەوەین زۆر پێویستمان بەم وێنەیە هەیە. حەزەکەم وێنەکە لەگەڵ منا ئێوەش پێکەوە بیبینن. ئێوە زۆربەی زۆرتان لە من گەنجترن، ڕەنگە هێندەی ئەو مێژووە پرسەروەریەی کە پێویستەکە هەر هەمومان بیزانین لەسەر ئەم دوو سەرکردە مێژوویەی کوردستان، ڕەنگە ئێوە هەنێک یادەوەری بچووک هەبێ نەتان بیست بێ. ئەویش تایبەتە بە زانکۆکان. حەزەکەم ئەمڕۆ من بۆتان باس بکەم. ساڵی 1970 کاتێ بەرەی کوردستانی پێکهێنرا، سەرکردەکانی کوردستان دەستیان خستە ناو دەستی یەک و بە دوایدا ڕاپەڕین و بنیاتنانی کیانی هەرێمی کوردستان هاتە پێشەوە. دوو سەرکردەی مەزنی ئەم نیشتیمانە کە ئەتوانی پێیان بڵێ باوکانی بنیاتنەری ئەم کیانە، چۆن بە جۆرج واشنگتن، تۆماس جەفرسن لە ئەمریکا پێیانەوترێ باوکانی بنیاتنەر، بە هەمان شێوە سەرۆک بارزانی و سەرۆک مامجەلال وەکو باوکانی بنیاتنەری کیانی هەرێمی کوردستان یەکەم پرۆژەی استراتیژی کە بیریان لێکردەوە بوژاندنەوە و بنیاتنانەوەی زانکۆکان بوو. من لە دایکبووی ساڵی 1970 92 پێنج ساڵان بووم. بەم چاوانەی خۆم لەسەر تەلەڤیزیۆن بینیم. یەکێکە لە یەکەمین یادەوەریەکانی ناو مێشکم. سەرۆک مامجەلال سەردانی بینایی زانکۆی سلێمانیە کرد کە نۆژە نەکرایەوە، گەشتکاریە کرا لەو کاتەیە، خۆی چووە ژوورەوە بۆ ناو گەشتکاریەکە. هەر بەم چاوانە و بەم گوێچکانە گوێم لە هەواڵی ئەوە بوو کە سەرۆک بارزانی هەر هەمان ساڵ وڵات بە وڵات جیهانە گەڕا بۆ ئەوەی کۆمەک کۆبکاتەوە بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان. قەت ڕۆڵی دکتۆر بەهرام خدرم لەبیر ناچێتەوە کە ئەو کات یەکەمین و تەنها سەرۆکی زانکۆی هەڵبژێردراو بوو لە کوردستانە، سەرۆکی زانکۆی سەلاحەدین. بەڵام لەلایەکەوە فریای زانکۆی سلێمانیە کەوت دای بمەزرێنێتەوە، لەلایەکەوە فریای زانکۆی دووەکە کەوت لەگەڵ دکتۆر عیسمەت دای بمەزرێنن. ئەو کات چیمان هەبوو، ئەمڕۆ چیمان هەیە، سبەی دەبێت چیمان هەبێ. ئەو کات لە هەرێمی کوردستان یەک زانکۆ هەبوو، بە تەنیا زانکۆی سەلاحەدین بوو. ئەمڕۆ 33 زانکۆمان هەیە. بەڵام سبەی دەبێت چیمان هەبێ، ئێوە بڕیاری لێ ئەیەن، ڤیژنی ئێوە بڕیاری لێ ئەیە، لە ڕاستیە خۆ بنیاتنانی ئێوە بڕیاری لێ ئەیە، پرسیارەکانی ئێوە، ڕەخنەکانی ئێوە و دیدگە و جیهانبینی ئێوە بۆ ئایندە بڕیاری لێ ئەیە. ئەو جیهانبینیەش کە سەرۆک بارزانی و سەرۆک مامجەلال هەیان بوو ساڵی 92 کە گرنگیان هەیە بە زانکۆکان، هەر ئەوە بوو کە چەندنەوەیەک لەم وڵاتەیە پێ بگا کە بتوانن مێشکیان بە زانست گۆشت بکەن و بتوانن خاوەنی توانای بیرکردنەوەی ڕەخنەگرانە بن، ئەوەی کە بە ئینگلیزی پێوترێ critical thinking، ئەوەی کە ئەم زانکۆیە بە تایبەتی زانکۆی کوردستان یەکێک لە ئامانجە سەرکیەکانیەتی کە نەوەیەک پێک بێنێ بۆ ئەوەی بتوانێ ڕەخنە لە واقعی ئەمڕۆی بگرێ هەتا سبەینەیەکی باشتر بنیاد بنێ. هەر لەسەر ئەو ڕێبازە بۆ ئەوەی کە داهاتووی نیشتیمانەکەمان لە دوێنێ و لە ئەمڕۆی زۆر باشتر بێ پێکەوەین ئێوە ئازادە بن، 100% ئازادە بن بۆ ئەوەی هەرچ پرسیارێک بەلاتانەوە گرنگە لە میوانەکەمان، میوانەکەی ئەمڕۆمان و لە میوانەکانی بەرنامەکانی داهاتوو مەشمانی بکەن. جا
ئەمەوێ خۆتان ئامادەکەن یەکەم میوانمان ئێستا بانگێش دەکەینە سەر شانۆ ئازادن لەوەی چی لێ ئەپرسن لێی پرسن ئەو یەکەم جارە لە کوردستان ئاشتی واڕوئەیە تکایە لەگەڵما بەخێرهێنانی بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بەخێر بێت بەخێر بن ڕات چییە لەسەر ئەو هەموو گەنجەی کۆبۆتەوە زۆر خۆشحاڵم تۆزێکی شەترسم تەنسیقمان نەکرد لەسەر ئەم جلو بەرگە لاسایی کردومەتەوە لاساییەکەمەوە تەڵان بەس لە جلە نازانم ڕات لەسەرم وێنەیە چییە؟ وێنەیەکی جوان و مێژوویە زۆر معناداریشە زۆر شت ئەتوانی بشاریتەوە لە وتار لە نووسین لە قسەکردن بەڵام قورسە تۆ بتانی شادی دەموچاو بشاریتەوە وەگەر سەیری دەموچاوی ئەو دوو بەڕێزە بکەی ئەبینی ئەو خۆشحاڵیە لە ناخەوەیە خۆشحاڵیەکی تەقلیدی نییە وێنەیەکی مێژوویە ئەم وێنەیە بەردەوامە بێ لە هەرێمی کوردستانە وەڵام وێنەیە کەسەکان ڕەنگ بێ بەو شێوەیە بەردەوام نەبن ئێستا ئیشی ئێمەمانانە و سیاسیەکانی ترە کە بتوانن ئەو خۆشحاڵی کە لەو وێنەیە هەیە پەرەی پێ بدەین و بەردەوامی پێ بدەین و باشتری بکەین ئەمەش چاوەڕێ ئەوەین لێتان با دەست بکەین بە سوالە قورسەکان کێ بوو ئەرەڵی قورسترین پرسیارم هەیە با لە تۆ دەست پێ بکەین سڵاوتان لەبێ بەخێراتنی کاقوبا دەکەم ناوم ڕابەرە سێ پرسیارمەیە بە پوختی هەستە ڕابەر با بتبینین خەڵکی سلێمانیشم یەکەمیان ئەو مودەیی کە بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانت کرد ئەو ئامانجی کە بایکۆتت بۆ کرد بەدەستت هێنا و چیت کرد ئەو مودەیە لە سلێمانی پرسیاری دوم ئەو قاچاقچێتی کە باسەکرێت لە هەموو حدودەکان ینی نەک دەڤەری سلێمانی یاخود هەمووی چیتان بۆ کرد و هەوڵتان ناوە کەم بکرێتەوە نەمێنێت پرسیاری سێم ئێمە بەرەو هەڵبژاردن ئەچین و بەپێی دوایین بڕیاری دادگا لە هوری شەرجەنگی هاوسەرۆکی یەکێتی ئایا ئەهێڵن بەشدار بێت لە ناو لیستەکەتانە یاخود ئەوان هەر بخۆیان هەرچیەکەن بیکەن ڕابەر بە پرسیاری زۆر قورس دەستت پێ کرد خوا قووەت بە سپاس کاکڕابەر بۆ پرسیارەکانت پێم وایە زۆر باس کرا لەسەر هۆکاری بەشداری نەکردنی خۆم و تیمی یەکێتی لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران کە ماوەیەکی دوور و درێژی خایەن بەداخەوە بەڵام خۆشبەختانە لە دوا دانیشتنم لەگەڵ ڕێسەرۆکی حکوومەت داوەتێکی کردم بۆ نیوەڕۆخوانێک لای خۆی توانیمان زۆر بە سەراحەتەوە باسی کێشەکان بکەین باسی گرفتەکان بکەین باسی تێڕوانینەکانمان بکەین بۆ شێوازی حکومڕانی بۆ شێوازی پێکەوە کارکردن بۆ هەموو مەترسی و هەڕەشانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە و ئەو هەڕەشانەی کە ڕەنگ بێ لە ئایندە شاڕوو لە هەرێمی کوردستان بکەن بۆیە پێم وایە لەو دانیشتنەیەمە گەیشتی نەتەفاهمێک طبعاً هیچ کامێک لەو گرفتانە گرفتی شخصی نەبوون گرفت بوون کە پەیوەندیان بە ژیان و گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە هەبوو و خۆشبەختانە ئەتوانم بڵێم لەو دانیشتنەیە کە پڕ بوو لە سەراحەت پڕ بوو لە دڵسۆزی پڕ بوو لە هەستکردن بە مەسئولیەت لەلایەن هەردوو لامانەوە توانیمان بەشێکی زۆری ئەو کێشانە چارەسەر بکەین و بە نەفەسێکی بەرپرسانە کێشەکانمان بردە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و چەند بڕیارێکیشمان دەرکرد لەو کۆبوونەوەیە کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە ئەبێت و پێم ماسی بڕیارەکانمان هیچ بۆکەی بەڵێ دووسێ بڕیار بوون بڕیاری یەکەم پەیوەندی بە داهات و خەرجیەوە هەبوو کە چۆن ئێمە بتوانین داهات شەفافترکەین چۆن بتوانین ئێمە وا بکەین ئەو داهاتە خەڵک باوەڕی هەبێ لەو ئەرقامانەی کە ئێمە پێشکەش یەکەین وەکو حکوومەت کە چاودێری هەبێ لەسەر ئەو شوێنانەی کە داهاتی لێکۆ ئەکرێتەوە و ئەمە ئەتوانم بڵێم بەشێک لە پرسیاری دووهەمیشت وەڵامی بەشێک لە پرسیاری دووهەمیش دەداتەوە بۆ نەهێشتنی ئەو گومان و قسە و قسەڵۆقانەی کە هەندێکیان بێ بنەمان هەندێکیان ڕنگ بێ جوستکایەکی ڕاستیان تیابێ بەڵام کە ئێمە بتوانین وەکو یەک فەریق ئیشکەین وەکو یەک فەریق ڕوبەڕووی گرفتەکان بینەوە بڕیارمانداوە میکانیزمێکی نوێ دابڕێژین بۆ کۆکردنەوەی داهات و میکانیزمێکی نوێ دابڕێژین بۆ چۆنیەتی سەرفکردنی ئەو داهاتە بۆ ئێمە ئێتر لە مەولا داهات کۆ ئەەکەینەوە لە هەموو بازگەکان لە هەموو خاڵە سنووریەکان لە فرۆکەخانەکان لە وەزارەتە پەیوەندیدارەکان جا گومرگ بێ باج بێ ڕسومات بێ داهاتی دیکە بێ هەمووی دێتە ناو خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لە ڕووی خەرجیەوە
ئێمە چەند ئەولەویەتێکمان داڕشتووە کە لە سەروی هەمویانەوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە ئەبێ موچە بە دەرکەین لە معادلەی محافظاتەکان و موچە وەکو خەرجیەکی سیادی سەرف بکرێ تاکو هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان لە یەک وەختا موچەی خۆیان وەربگرن. دوای موچە خەرجی نەسری دایرەکانە هەیە، پەرەپێدانی پارێزگا هەیە، خەرجی تەژغیلی هەیە، قۆڵ و خاشاکە دەرمانە، پێداویستی تری دام و دەستگاکانە، پرۆژەی استثماریە. ئەمانە دیسانەوە جەنابی و بەندە سەرپەرشتی پرۆسەیەکەکەین بۆ داڕشتی میکانیزمێک تاکو ئەو خەرجیانە لەسەر ئەساسی ڕێژەی دانیشتوانە سەرف بکرین، تاکو عەدالەتی هەبێ، تاکو هەست بە یەکتیمی هەبێ و هەوڵ بدەین هەندێ لەو گلەیانەی کە هەن کەم بکرێنەوە و کوردستان بژانەوەیەکی باشتر بەخۆیەوە ببینێت. پرسیارەکانی تری کاکە ڕابەرە بیر نەچێ بەس زۆر بە کورتی ئەمەوێ وەڵامم بیتەوە. یەک هەرێمی کوردستان ڕزگاریە بێ لە 57 بەڵێ دوو دەغیلەی کۆتایی پێهات هەموو داهات کۆ ئەکرێتەوە لای وەزارەتی دارایی و لەوێوە وەکو پێم وتی بەو مێکانیزمەیە خەرجەکرێتەوە بەسەر موچەخۆران، دائیرەکان، تەژغیلی، پەرەپێدانی هەموو پارێزگا. خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ سەری مانگ موچە وەرەگرن، خەڵکی سلێمانی گەرمیان بە تایبەتی بەم نیزامە بەم ڕێککەوتنەی کە هەمانە لەگەڵ بەغدا بەم بودجەی کە ئیشەڵا لە ماوەیەکی نزیکتا لەگەڵ حکوومەتی فەدرالی لەو میزانیەی کە لە پەرلەمانی عێراقی پەسەند دەکرێ من پێشبینی ئەەکەم کێشەی دارایی نەمێنێ لە هەرێمی کوردستان. بێ لە کێشەی دارایی کێشەی ئەوە نامێنێ ئێمە لە ڕوودا و هەواڵ بکەین بڵین لە دهۆک موچە دابەش کرا، لە کەلار نەکرا، لە هەڵەبجە نەکرا، ئەو کێشەیە چارەسەرە بێ بەم نیزامە بەڵێ بەم نیزامە بەڵێ بەم نیزامە بەڵێ. یەک پرسیاری ترم هەیە 6-7 مانگ ئەو تۆ پرسیارەکە یان تەلەبەکان پرسیارەکە منیش پرسیارەکەم منیش چەند گەنجم تەماشاکە جلەکانم گەنجانەیە ئۆکەی دوای ئەی خینە دەنگدانەوە کامان زیاتر لێ بایدەوەی تۆ مۆدیڕیتی ئەم شوێنەکە یا منێکم چی بوو کە 6-7 مانگ ڕووی نەیە ئەو سحرە لە پڕێکا شەوێک ڕوویان یعنی 8 مانگ بوو هەموو خەڵکی کوردستان داوای لە جەناب و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کرد کۆ ببنەوە کۆ نەئەبوونەوە دوایی لە ناکاوێکا شەوێک پێمان زانی بۆ سبەی کۆ مهم کۆ بووینەوە مهمە یا مهمەوە بزانین چۆن مهمە کێ ئەڵێ مهمە بزانین چۆن کۆبوونەوە چەپڵە لێبە چۆن بوو تەلەفۆنێکیان کرد وتیان کاک مەسرور سپینێ داوت دەکا بۆ نانی نێوڕۆ منیش وتم خۆشحاڵە بم ئەیتر تەواو وەڵڵا حسابێکی تریتیان نییە پرسیاری هەبوو لەسەر لاهور شێخ جەنگی کاک ڕابەر پرسیارەکەی ڕەنگ بێ دقیق نەبوو بێ محکەمەیەک بڕیاری نەداوە کە بەڕێز کاک لاهور هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق پەیڕەوی هەموارکراوی یەکێتی نیشتیمانی کوردستانی تەصدیق کردووە لەو پەیڕەوە نیزامی هاوسەرۆکی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نەماوە یەکێتی ئەمڕۆ یەک سەرۆکی هەیە و ناوی بافڵ جەلال تاڵەبانیە بۆیە هیچ بڕیارێک دەرنەچووە لە محکەمەیەک کە خلافی بڕیارێک هەبوو لە بڵاو بۆەوە کە نامەیەک بڵاو ببووەوە لە محکەمەیەکی ئاسایش لە هەولێر کە پەیوەندی بە مەوزوعێکەوە هەبوو کە ڕەبتی بە وەزارەتی ناوخۆوە هەبوو بەڵام محکەمە اختصاصی خۆی هەیە بۆیە ئەوەی کە پەیوەندیدارە بە مەوزوعی حزب کە کۆمیسیۆنە و لە سەروی هەموویەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقە کە پەیڕەوی هەموارکراوی یەکێتی نیشتیمانی کوردستانی تەصدیق کرد پەسەند کرد ئەو مەلەفە کۆتایی هاتووە. ئەوکەی پرسیاری دووەم کێ پرسیارێکی قورستری لایە جەنابەتە gelek بخێراتی من vêt pêşî dest bi pisyarê xwe bikim gelek spas kak bêstûn ku wekî pirdekî bûyî beynê genc û siyasetmedaran gelek mêje bû me gile yan dêt kir denga me naget siyasetmedara zor spas kak bêstûn سەرچاو گیانی سپاس بۆ ئێوە کە هاتوون Ez esrîn xutabiya qonaxa duê ya ramyarî û dîplomasiyetê min vê sê pisyara arasteyê cenabê te bikim. Pisyara min a êkêdê ew bît duayê radestkirdinî dosyeyê newt bi hikûmetî navend ke li mewdû ewan bi şêweyekî fermî mamala legel Tirkiye dikin لەسەر ئەو پرسە و هەڵبژاردنەکانی تورکیا چ کاریگەریەکی دەبێت لەسەر پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ ئەو وڵاتە ئەمە پرسیاری یەکەم. پرسیاری دووەمم ئاراستەی جەنابەت ئەوە دەبێتن کە ئێمە لە سەردەمی شاخ تێپەڕین 30 ساڵ بەسەر ئەو سەردەمەدا تێپەڕێ ئەو کات بڕیار وا بوو بۆ مەوجەکەت گۆڕی ئەوە پرسیاری دووەمم بوو
سەبارەت بە مافیا ئافرەتان سەدا 25 بۆ ئافرەت تەرخانکراوە حسابی پێکهاتەیەکی کەمینەی بۆ دەکرێتن من لە هەفتەی ڕابردوودا ڕاپرسیەکم لە زانکۆی ئێمە دەکرد لە گەنجانی لە نێوان تەمەنی 18 بۆ 22 ساڵ سەدا 83 بڕیار باوەڕیان وا بوو کە ئافرەت وەکو پێویست توانای ئەوە نییە کە پۆستە سیادیەکانی حکوومەتی هەرێم بەڕێوە بباتن ئایا چ گەرنتیەک هەیە لە کابینەی داهاتوودا کە وەکو ئەم کابینەیە یەکێک لە هەرسێ سەرۆکاتیەکانی هەرێم ئافرەت بێتن بە کوردەکەی ئەسرین ئەڵێ من کێ بم بە سەرۆکی هەرێمی کوردستان یا کێ بم بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چاو لە جێکەی ئەم هەیە هەفتەیەک لەمەوە پێش بەهاتی تایە ئەموت وەرە ببە بە جێگیری سەرۆکی حکوومەت سیاری سێم ئەگەر ڕوخسەت بدەن یەکێک لە بنەڕەتی ترین مافەکانی هەموو تاکێک دەنگدانە لە کاتی خۆیدا ئایا بۆچی دەبێت دەنگدان لە هەرێمی کوردستاندا پەیوەست بێت بە ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی خودی ئەم پەیوەست بوونی پرۆسەی هەڵبژاردن بە ڕێکەوتنی نێوان هەردوو لە گەورەترین ئیهانە نییە بە دەنگدەر گەلێک سپاس بۆ ئامادە بووناتن ئەگەر هاو پیشەکانی من پرسیاریان لێ بکردیتایە ئاوالیان ناکردی والله قورسترە طبعا نەدەستان خۆش بێت تەمان گەلێک سپاس بۆ پرسیارەتە ئەمە ناوەڵە نابخودێ سۆرمانجی دە ئاخفم تۆ شەر کردت بە سوورمانجی لە ئەخیرەکەی دۆسیەی نەوت گۆڕانکاریێکی جەوهەری پێوە دیارە ئێستا دوای بڕیاری مەحکەمەی فێدرالی پێم وایە ئێستا سۆمۆ بەرپرسە لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان پێمان خۆش پێ پێمان ناخۆش پێ ئەمە حقیقەتێکە و ئەمە ڕێکەوتنەکەیە کە پێم وایە ئەتوانێت یارمەتی دەربێ بۆ ئەوەی ئێمە بە یەکجاری کێشەی نەوت لە عێراق و لە هەرێمی کوردستان چارەسەرکەین یارمەتی دەرێک بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین لە عێراق قانونی نەوت و گاز تێپەڕێنین کە ئیتر هیچ پرسیارێک نەهێڵێتەوە لە مەلەفی نەوت من نەزانم هەمووتان پرسیارتان هەیە هەمووتان تێبینیتان هەیە هەموو خەڵکەڵێ ئەم نەوتە چییە چەندە چۆنە کێ چۆن ئەفرۆشرێ بەچی ئەفرۆشرێ ئەم مەلەفە ئێستا بە شێوەیەکی تر مامەڵی لەگەڵا ئەکرێ ئێستا کەوتووەتە گرفتێک حقیقت لە بینی عێراق و تورکیا کە عێراق بە فەرمی ئێستا داوای کردووە بەپێی معلوماتی من کە ئەو نەوتە ئیتر لە ڕێگای بۆریەکانەوە هەناردە بکرێ بەڵام لەبەر چەند هۆکارێک هێشتا ئەو نەوتە ڕەنگ بێ شی ئشکال بوو بێنجا بوومە لەرزەیە ئینتیخاباتە سیاسەتە شتێکی ترەوە هەرە و دوانەیە بوومە لەرزە سیاست و ئینتیخاباتە یان ئەو پرۆسەی فرۆشتنەشی ئەو کۆمپانیا وایە بەپێی معلوماتەکەمانەوەیە ئەو مەرجانەی کە لەسەر هەرێم بوون بۆ ئەوەی پابند بین پێی حەسەب ئەم ڕێککەوتنەیە ئێمە ئیلتزاماتەکانی خۆمانمان جێبەجێ کردووە بەڵام ئیتر ناوچەکەمان ناهۆزە ئەمە تورکایە و ئینتیخاباتی خۆی هەیە و بیانۆی بوومە لەرزەش بەکار هاتووە و ئیتر ئێمە ئەبێ چاوەڕێ بین ئەم مەلەفە ئەم مەوزوع ئێستا لەم دقەیە لە دەستی ئێمەیان نییە بە کورتی ئێستا لە بینی بەغدا و تورکایە دوای خولی دووەمی نازانم سەرۆکایەتی نازانم ئەمە من هیوادارم ئەمە شتێک نییە ئەمە شتێکی تەکنیکیە حقا هەر سبەینێ نەوتەکە بڕواتەوە و ئێمە داوا ئەەکەین و پێم وایە عێراقیش داوای کردووە حکوومەتی فێدرالیش داوای کردووە کە ئەو نەوتە قسەیەکی جەنابیر ناچێتەوە کاقوبا دوابزانم لە مێری بوو قسەت کرد یا لە سولی فۆرم بۆ گەر هەڵە نەبم وتت بەلامەوە گرنگ نییە کێنەوتی لە هەردوو شوێن ناوتم لە هەردووکی وتم ئێستا شەر بەلاتەوە گرنگ نییە هەرێمی کوردستان خۆی بەدەستی خۆی مامەڵە بە موڵکی خۆیەوە بکە ئەگەر سۆم و بتوانێت سعرێکی باشتر بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بەدەست بێنێ فەرمو سۆم و بڕۆبیکە من بۆ بە هەرزانتر بیفرۆشتم چۆنە لە ڕوویەکی اقتصادیەوە منطقی تیانە من ئەم بڵە ئەوە بفرۆشم بە دۆلارێک تۆ بیفرۆشی بە $2 بۆ تۆ نەیفرۆشی بە $2 و ئەگەر لایەنی تورکیەکە قبوڵی نەکرد من بیفرۆشم ئەگەر بە دوش بیفرۆشم ئەگەر لایەنی تورکی قبوڵی نەکرد قبوڵیەکە ئینشەڵڵا پرسیارەکانی دیکەی ئەسرین انتخابات جارێ معلوم نییە جارێ انتخاباتەکە خۆی هەر تەواو نەبووە بەپێی ئەو هەمومان بووینە محللی تورکیا ئێستا ئەم چەند ڕۆژە دوای ئەم انتخاباتە ئێمە ئێستا چاوەڕێیەکەین زانی دیارە لە دەوری یەکەم هیچ کام لە کاندیدەکان بۆ پۆستی سەرۆک کۆمار نەیتوانی ئەو دەنگە بەدەست بێنێ بۆ ئێستا ئەچێتە جەولەی دووهەم زانین چی بەسەراتێت حکوومەتیش کە دوای تەشکیلە بێت ئایا ئەبێتە مای گۆڕانکاری لە سیاسەتی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان پێم وایە زۆر زووە ئێمە ئەو مەوزوعە بڵین بەرچاوڕوونیمان هەبێ تێڕوانین زۆرە و پێم وایە هەندێکیشی پەلەیە
عندێک کەس هەڵێن وڵی ترەوە ئەردۆغان نامێنێتتر مشکلی کورد نامێنێ لە عێراق و لە کوردستان و لە سووریا من پێم وایە شتەکە ئەوەندە ڕەش و سپی نییە هەردوو هاوپەیمانی لایانی باشی تایە و ڕەنگ بێ لایانی ئالۆزیشی تیاابێ جیهت هەبن لەناو هەردوو هاوپەیمانی کە ڕنگ بێ حساسەتێکی قوڵیان هەبێ لەگەڵ دۆزی کورد و لەگەڵ بەلەفی کورد و حتا لەگەڵ نەتەوەی کورد بۆ ئێمە ئەبێ خۆمان پێش حەدەسەکان نەکەوین تەسیریشمان نییە لەسەر نەتیجەکەی بۆیە ئەبێ تعامل بکەین لەگەڵ واقعەکە خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو واقعی کە یەتە ئاراوە و هیوادارین کە باشترین پەیوەندی هەبێ لە بینی تورکیا و عێراق و تورکیا و هەرێمی کوردستان و تا ئەو گۆڕانکاریانە ئەگەر ببن کە لەوە ناچێت زۆر ببن تەسیر نەکەن لەسەر اقتصادی هەرێمی کوردستان بە کوردەکەی ئەڵێ ئەردۆغان لە شوێنی خۆی مێنێتەوە واتوت ئاماژەکان وا دەڵێن ئاماژەکان وا دەڵێن گەر سەیری ڕاپرسیەکانت بکردایە لە پێش ئینتیخاباتەکە هەموو ئەردۆغانیان لە دواوە دانابوو سەیری ڕقەمەکان کەی ئەردۆغان لە پێشەوەیە و پێم وایە لە دەورەی دووهەمیش ئەردۆغان ڕەنگ بێ دەنگەکانی ڕێژەکەی زیاتر بێ کەمتر نەبێ بەڵام من چێزانم سیاسەتە سپینێ ڕنگ بە شتێک ڕوو بدا حەدەسێک ڕوو بدا بە تاوەتی تەحلیلەکەی من پوچەڵکاتەوە دوو پرسیاری دیکەی کردێکیان لەسەر ڕۆڵی ژنان من پێم وایە و بینیویشمە بە چاوی خۆم و هەر کەسێک من بزانێ ئەزانێ ڕێی من چییە لەسەر مەلەفی ژن لە کوردستان و لە عالەمی ئەوە من نەشاردوومەتەوە باوەڕی خۆمە من پێم وایە ئێمە ئەزمموی سەلماندوێتی ژنی زۆر سەرکەوت و توانی وێنە بەرزترین پۆستیان هەبێ بە سەرکەوتوی ئەو پۆستانە بەڕێوە ببن بۆیە چەند زیاتر بن لەناو پێگە باڵاکانی حکوومەت و دەسەڵات و پەرلەمان و کەرتی تایبەت و دەسەڵاتی دادوەری ئەمە قانزاجێکە بۆ هەرێمی کوردستان قانزاجێکە بۆ ئیدارەیەکی باشتر قانزاجێکە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی قانزاجێکە بۆ دروستکردن و پێگەیاندنی کۆمەلگایەکی تەندروستتر ئەمە باوەڕی منە ڕنگ بێ هەموو پیاوێک لە کوردستان وەکو من باوەڕ نەکات باوەڕی وانە بێت ڕاستە ئێمە هێشتا لە کوردستانێکە ئەژین کە کوردستانێکی پیاو سالارە ئەو پیاو سالاریەش لە هەموو جومگەکانی کۆمەلگایە دیارە بەڵام ئەم خەباتە پێویستی بە بەردەوامیە هەندێک کەس کاتێەوە هاتووە کۆتاکە لە 125 بەرز بکرێتەوە بۆ نەبوو لە 130 بۆچی مناقەشەیەکی وا دەست پێ ناکەن ئێستەوە مناقەشەیەکی تری شێر کۆتا نەمێنێ هەندێک جار مایمە لەیەوە پرسمایە کۆتا سیستمی کۆتا لە ساڵحی ژنە یان لە زەرری ژنایە لە عێراق بەپێی ئەنجامەکان کە بینیمان سوودیان لێوەرگرت ژنان چونکە کۆتای لە 125 دانرا بوو بە هۆکاری ئەوەی کە زۆرترین پارتەکان هان بدرێن ژن کاندیدکەن و لە ئەنجامە لە 130 زیاتری پەرلەمانی عێراق ژن دەرچوون و ئێمە لە حزبەکەی خۆم شانازی بە حزبەکەی خۆمەکەم ئەو ژنانەی کە دەرچوون لە آخر ئینتیخاباتی عێراق بە دەنگی خۆیان دەرچوون بە وەکو ژن دەرنەچوون بە کۆتای ژنیان بە بەهێنێکی کۆتا بە دەنگی خۆیان دەرچوون من اعترافێکەکەم لێرە هیوادارم هەواڵەکانم لەناو لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان عاجز نەبن لێم لە ئینتیخاباتی ڕابردوو خۆم دەنگم بە ژنێک داوە کێ ئەو ژنە وەڕەنگ بێ دە ساڵ لەمەوە پێش زۆر قورس بوو بێ پیاوێک دەنگ بە ژنێک بدا لە ئینتیخابات بۆ پۆستێکی پەرلەمانی بەڵام ئێستا بەرەبەرە ئەوە تەجاوزی ئەوەمان کردووە فەرموسەری ئەو ڕێژەی ژنانە بکە کە دەرچوونە لە پەرلەمان بەشێکی زۆریان بە دەنگی خۆیان دەرچوونە نەک بە معادلەی کۆتا ئەمە پێتەڵێ گۆڕانکاریەک هەیە لە عەقڵیەتی پیاو بەرامبەر بەژن کە باسی سیاسەتەکەین بەڵام ناو من لە شوێنێکی تر دەنگمدا خۆتان زیرەکەن ئێستا ئەچنەوە بزانن خوبات لەکوێ دەنگیدا و کێ بوو ئەوێ و کێ دەرچووە و بزانم کێ تا کۆتایی ئەم دانیشتە ئەتوانێت بیدۆزێتەوە لە مۆبایلەکەتان بگەڕێن تا ئەوەندە وتووە و شانازیشی پێوەکەم و جێی شانازیشە و سەریشی بەرز کردوین و سەری کوردستانیشی بەرز کردووە لەوەتی لەبەیە بەڵام ئەمە ئەبێ ئیتر پەرەی پێ بدەین باسی پۆستی سەرۆکایەتیەکانت کرد یەکێتی دوو کاندیدی هەبوو بۆ سەرۆکی پەرلەمان هەردووکیان ژن بوون کاندید نەبوون لەبەرەوەی کە ژن بوون ئەوە نییە بڵێ وڵا دانیشتی بین بڵێندەی ئەمە پیاوێکەکەین بە ئەمە و باژنێک بکەین بەەوە لە پێناوی نەخێت دوو کاندیدمان هەبوو کە ژن بوون یەک لە یەک کەفوتر لەسەر کەفاعەتی خۆیان کاندید بوون بۆیە زۆر بە ئاسایی ئەبینم لە کابینەی داهاتوش یەکێک لەو سێ سەرۆکایەتیانە ژنێکی تیابێ زۆر بە ئاسایی ئەیبینم لە ئەنجومەنی وەزیرانی داهاتوو ئەمجارە سێ خاتونمان هەیە کە وەزیرن
ڕنگ بێت جاری داهاتوو زۆر بە ئاسایی ئەبینم و ڕنگ بێ بە پێویستیشی ببینم کە ئەو سێ ببێ بە 5 و ئەو 5 ببێ بە 8 و بۆ هەڵبژاردننی داهاتوو چاوتان بەس لە سەرۆکایەتی پەرلەمانە با بگەینەوە لە ئێستەوە مەسەن ئەگەر ژنێکەکەن بە سەرۆکی هەرێمی کوردستان یا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە ئێستەوە باسی ناکەن با بگەینەوە ناکەن. قەلەمەکە هەمە پەلەفەل دەنگدان لە کاتی خۆی بۆ یەکێتی و پارتی بڕیار بدات خۆی یەکێتی و پارتی دوو هێزی سەرەکین لەم کوردستانە لە پێش ئەم وێنە جوانە و دوای ئەم وێنێشەوە ئەم دوو هێزە هێزی سەرەکین بۆ ئەوەی ئەنتیخاباتێک ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستان پێویستمان بە قانونێکە قانونێکەوێ کە گونجاو بێ کە هەموو مافەکانی تیا پارێزراو بێ سیقەیەکیان متمانەیەک بدا بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کە هەڵبژاردنێکی پاک و بێگردمان هەبێ کێن ئەوانەی کە ئەم قانونە حازرەکەن کێن ئەو هێزانەی کە ئەبێ ئەو قانونە تێپەڕێنن لە پەرلەمانی کوردستان یەکێتی و پارتین بە دەرەجە 1 و 2 ڕاستە زوتنەوەی گۆڕان بێ نەک مەکتەب سیاسیەکانتان ئەخ بەس پەرلەمەنتارەکانمان نوێنەرایەتی کێ ئەەکەن نوێنەرایەتی ئەو خەڵکە ئەەکەن بەڵام کێ و پەرلەمەنتارەی تەرشیح کردووە تاکو ببێ بە پەرلەمەنتار حیزبەکانە بۆیە ڕەبتە پەرلەمەنتار لەوێ ڕاستە نوێنەری ئەو دەنگدەرەیە بەڵام سەر بەو حیزبەیە ئەو حیزبەش سیاسەتێکی هەیە من خۆزگە بمتوانە ڕۆژانە بە میزاجی خۆم ئیشکەم ناتوانم بە میزاجی خۆم ئیشکەم ڕاستە هەندێک ڕەنگ بێت تەجاوزێ بکەم بەڵام بۆ مەچێتە سەر بەڵام من کادری حیزبی خۆمم حیزبەکەم سیاسەتی هەیە ئەو سیاسەتەش ئەبێ ئێمە لەناو حکوومەت جێبەجێ بکەین ئەبێ پەرلەمەنتارێک لەناو پەرلەمان جێبەجێ بکە ئەبێ ئەندامێکی ئەنجومەنی پارێزگار لە ئەنجومەنی پارێزگار جێبەجێ بکە هەڵبژاردن ئەکرێ ئەمساڵ هەڵبژاردن ئەکرێ مانگی دە ئەکرێ ئەمساڵ هەڵبژاردن ئەکرێ ئەخکەی نازانم قانونەکە تێپەڕێنینی شەڵاس بینی ئەکرێ نابەس گرنگە ئەمڕۆ کۆبوونەیەکی گرنگی یەکەتی و پارتی و یەکەتی هەیە مەکتەبی سیاسی هەردوو لە ئەمڕۆ کۆبوونەتەوە نازانم باسی چیان کردووە چکە من خۆم حاضر کردبوو بۆ پرسیارە قورسەکانی بەڕێزتان بۆیە ناتوانم هیچ سڕێکتان پێ بڵێمی هیناوە ئەو کۆبوونەوەیە بەڵام کۆبوونەیەکیان کردووە کە پێم وایە هەنگاوی باش ئەچینە پێشەوە هەڵبژاردن خوارە بێ بکرێ دڵنیانین لەوەی کە ناکرێتە 2024 خۆمە کوردستانە و من ناتوانم درۆتان لەگەڵا بکەم و ئەتوانم لێرە بێم فشەفش بکەم و بڵێم بەڵێ واکەین و سپینێ واکەین و واکەین و دوای هیچی دەرنەچێ و ئەم بەڕێزانە دوای بڵێن وڵا قوبات هات درۆی لەگەڵا کردین بەخوا من ئانی سیقەی نامەوێ ئەو سیقەیە بدۆڕێنم خۆشحاڵە بم مەمنون ئەبم داواکارم ئێمە بە زووترین کات هەڵبژاردنێک بکەین بەڵام هەڵبژاردنێک کە بێگەرد بێ هەڵبژاردنێک کە عەدالەتی تیابێ هەڵبژاردنێک کە نەتیجەکەی داڕێژراو نەبێ لە پێشوەختە قاتێک نەدورین کە لەبەری حزبێک بە یان حزبێکی تر بێ ئینتیخاباتێک بێ کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بتوانن بە ئازادی و بە ئازایەتی خۆیان دەنگ بدەن بە ئەو کاندیدەی ئەو کاندید و لایەنەی کە باوەڕیان پێێتی هەفتەی جارێک ئێمە دەنگۆی کوشتن و بڕین و مەسەلەن سێرەکەی کەسێک تیرۆرەکرێ ئەمانە سەیرن لە سلێمانی ناوەن بە سلێمانی ڕاستی وەکو یەکێتی نیشتیمانی بۆچی بەس باسی سلێمانیەکەن ینی ئێوە خۆتان کاگنیشمانش لەوێ پێکەنی بدی بەڵێ قوربان خەتای منە بۆی تۆزە خێراتر بڕۆین حەزەکەم یەکی یەک پرسیار بکەن کام پرسیارە لە مێشکتانە مهمترین پرسیارە ئەو پرسیارە بکەن لە 45 چرکەیە کاقوبات ئەکرێت لە جەنابیشت داواکەم وەڵامەکانت چڕتر بەڵام کورتتر پێمان بڵێ بۆی خێراتر بڕۆین کێ پرسیاری هەیە کێ پرسیاری هەیە ئاگایەکیش لەوانەی دواوە ئەوانەی دواوە ئێستا ڕۆژ باش سەرحەد و چاوە هاتبووناوە ئەس ئێوامە خەلکی ڕۆژ ئاوامە خەڵکی ڕۆژاوا gelek spas di pirsyarêm hene yek pirsyar من وەک کچێکی ڕۆژئاوا دەپرسم ئایا حکوومەتی کوردستان بیر لە لابردنی خەرجی نشینگە ناکاتەوە لە سەرمان کە لە $500 زیاترە من کوردم و ئەو شوێنەش کە لێی دەژیم کوردستانە پرسیارەکەی دیکەم قسەکردن لەسەر خانەی بەسەڵات چۆنە لە کوردستان بابەتێکی بڤەیە ئاسان نییە بۆ من وەکو خوێندکارێک بچم سەردانیان بکەم چۆن دەتوانرێت ئەمە ئاسان بکرێت بەڵێ ئێمە ئەتوانین پیاچوونەوەی بکەین بەو سعرەی کە ئیقامەیە بۆ کوردانی ڕۆژاوا ئەمە من لەگەڵ وەزارەتی ناوخۆیە پێشکەش یەکەم و پێشنیار یەکەم و بزانم چیمان پێ ئەکرێ بۆی ئەوەی نەرسینگ هۆم بۆ تەبووە
تێنەگەیشتم. من پرزنتیشنێکم هەبوو دەمویست چاوپێکوتنێک بکەم لە نێو خانەی بە ساڵاتچوان بەڵام گەشتن بۆ وەڵامانە زۆر گران بوو هیچ داتایەک نین لەسەر ئەو بابەتە. نازام تێناگەم خۆ داوات نەکردووە بچیت بۆ بینایی ئەنجومەنی ئاسایش ڕەنگ بێ هۆکارەکان زۆر بن حەق نییە ئەو معاناتت هەبێ و گەر فریا بۆ چارەسەرەکەم بەسەر چاو بەس ئەمە تاک ئەم شتانە ناتوانین چارەسەر بکەین ئەبێ بەگشتی حکوومەت بزانێ کە پرسیارمان لێ ئەکرێ هاوڵاتی پرسیارمان لێ ئەکرێ ڕاگەیاندن کار پرسیارمان لێ ئەکرێ چیدی گەنجان پرسیارمان لێ ئەەکان دیپلۆماتەکان پرسیارمان لێ ئەەکان کە ئەمانە دیام نییە پرسیارێکە ئێمە نابێ بترسین لەوەی کە پرسیارێکمان لێ بکرێ بەعکسەوە ڕەنگ بێ بەو سەردانەی جەنابەت ئەنواعی کەم و کورتی بدۆزیتەوە کە ئەو دام و دەستگایە خۆی بتوانێت چارەسەری بکە بۆیە نازام تێناگەم ئەو حساسیەتەوە لە چیەوە هاتووە من ئەتوانم تعقیبی بکەم بۆت لەگەڵ جەنابی وەزیری شاقسە ئەەکەم کە مختصە بەو مەوزوعە بەڵام بەعام مەوزوعی بڵین خانەی بە ساڵاتچوانەکان و شەڵتەرەکانمان و شەڵتەری تونند و تیژی و ئەمە ببوورە ئەمانە گەر مەجالم بیتە تۆزێت قسە بکەم یاچکەنەمە مەوزوعی کە تۆزێک خۆ محتەمم پێی ئەزانی ئەگەر تۆ پلەی ڕۆشتنت نەبێ پەلەم نییە ئێوە پلەی کەس پلەی ڕۆشتنی هەیە لێرە تا بەیانی ئەمێنینەوە ئەگەر کاقوبات لێرە مایەوە لاریم نییە لاریت نییە شێری خانیش لێرێ شێری خان جەنابیشت لاریت نییە کاقوبات لێرە بمێنێتەوە تا بەیانی Sherry, do you mind if this takes a long time? Yeah, okay. کاتە بە ئیسراحەتی خۆ قایدی قواتی مسلحە قسەی کرد ئێمەش حتمان نییە ئەمری قاید بشکێنین بەعام خاڵی بە ساڵاتچوانەکان شەڵتەری تونند و تیژەکان بێرانەکان ئەمانە بەعام پشتگوێ خراون بە ئەترافێ بکەم لێرە وە بۆ پشتگوێ خراون بانخست پشتگوێ نەخراون کە بڵێن ئەمانە مهم نین بەڵام ئەمانە سەر بە وەزارەتێکن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و من لێرە لەم قسانەم هیچ ڕەخنەیەکم نییە لە جەنابی وەزیر بەڕێز کوێستانخان کەسێکی بەڕێزە کەسێکی شارەزایە کەسێکی دڵسۆزە کەسێکی بە کەفاەتە کەسێکی ئازایە جەریئە و ئەزمونێکی باشیشی هەبووە لە سیاست و یەکێک لە وەزیرانەیە کە خۆم بەش بە حاڵی خۆم زۆر دڵم پێی خۆشە بەڵام تەماشا بکەن هەموو کاتێک کە حکوومەت پێک ئەهێنرێ یەکێتی و پارتی دانیشن یەکسەر ئەم داوای مالیە ئەکا ئەو داوای نەوتک ئەم ئەڵێ وەزارەتی پێشمەرگەم ئەوێ ئەمیان ئەڵێ نە وەزارەتی ناوخۆ دوایەنە سەر شارەوانی ئەمانە هەموو وەزارەتی گەورن کە بەشێکی زۆری ئیمتیازی لێ ئەبارێ بەڵام وەزارەتی کار بەڕای من یەکێکە لە وەزارەتە هەرە مهمەکانی هەرێمی کوردستان چکن 70% معاناتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کۆبووتەوە بۆ کابینەی داهاتوو ئێوە من وەکو یەکێتیەک داوا لە حزبەکەی خۆمەکەم لە کابینەی داهاتوو چۆن لە کابینەی پێشووتر ئیسرارم کرد لەسەرەوەی کە وەزارەتی کشت و کاڵمان بەرکەوێ ئەمجارە خۆشبەختانە یەکێتی وەزارەتی کاری وەزارەتی کشت و کاڵی بەرکەوت چۆن کشت و کاڵ گرنگە بۆ هەرێمی کوردستان من پێم وایە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە قەدەرەوە گرنگترە من داواکەم لە کابینەی داهاتوو یەکێتی ئەو وەزارەتە وەربگرێ بەڵام کاک قوبات مەسەلەن خوێندنی باڵاشێکێکە لە وەزارەتە زۆر گرنگەکان و ئێستا بۆ نمونەوە لەم کابینایەکێتی نیشتمانی کوردستانە وەزارەتە بەڕێوابە بەڵام من جەناب تەناسم جیهانبینیەکی زۆر فراوانت هەیە لە ئەوروپا گەورە بوویت ئەو سیستمەی ئەو وڵاتانە بینیوە ئەشزانی ئەو وڵاتانە چۆن پێشکەوتون چۆن بەزانکۆکان پێشکەوتون چۆن بە داهێنان پێشکەوتون نمونەیەکی زۆر بچووکە پێڵێم تا ئەم چرکەیەش لە هەرێمی کوردستان مامۆستایەکی زانکۆ کە ماستەری هەبێت کە دکتۆرای هەبێت بۆ بەرزکردنەوەی پلەکەی ئەوەی کە پێڵێن تەرقیەی ئەکادمی تەنیا ئەڵێن بڵاوکراوت هەبێت تەرقیەت پێەکەین جنابەت لە من باشترە زانین لە ساڵی 1970ەوە لە هیچ وڵاتێکی بەرەو پێشچووە ئەم شتە نەماوە مامۆستای زانکۆ کاتێک تەرقیە ئەکا کە داهێنانێکی کرد ئەو داهێنانەی بخرێتە واری جێبەجێکردنەوە و ئەمە من بە دوادواچوونم بۆ کرد لە هەرێمی کوردستان یەک ڕێنمایی هەیە ڕێگرە لەسەر لە بەردەم ئەمە یاسایەک نا یەک ڕێنمایی هەیە مەسەن وەزیرەکەی ئەو بۆ نەیتوانیەوە لە 4 ساڵە سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بەڕێزیان ئەم شتە بچووکە حەل بکە پرسیارێکی بەجێیە
ئەو پرسیارەی لێ ئەەکەم کە جارێکی تر بینیم چاکسازی کراوە لە وەزارەتی خوێندنی باڵا نەکەر لەم کابینەیە لە کابینەکانی پێشووتریش بەڵام ڕەنگ بێ لە ئاستی چاوەڕوانی ئێمە و ئاستی چاوەڕانی خوێنکاران و ئاستی چاوەڕوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەبێت ئیشیش کراوە گۆڕانکاری کراوە ئەو هەوڵەی کە پەیڕەوکردنی سیستمی بۆلۆنیا لە هەرێمی کوردستان پێم وایە بە هەنگاوێکی زۆر باش بوو کە شێوازی بڵێن پێدەگۆجیکە پەروەردەکردن بە هەنگاوێکی زۆر باش بەرەو پێشەوە ئەڕوات بەڵام زۆرمان ماوە کەلتورێک هەبووە لە نەوەدەکانەوە تاکو 2013 و 14 زانکۆکانمان جەمەش پێشتری شەم قەوانم لێ داوای لێبوردنەکەم ئەگەر دووبارە و سێبارە بێ بەسەرێکەمەوە زانکۆکانمان وەکو کارگەیەک بوونە بۆ دەرچواندنی موەزەف چکان چی بووە خوێنکارێک چووە بووەتە خوێنکار شهادەیەکی وەرگرتووە تەخەڕۆجی کردووە یەکسەر تەعین بۆ لە حکوومەت و ئیتر ئەمە بووە بە عادەتێک بەس ئەمە وای کرد داهێنان کەس ببێتەوە ئەمە وای کرد زانکۆکانمان دوور بکەونەوە لە بازار ئەمە وای کرد بازار دوور بکەوێتەوە لە زانکۆکانمان و ئەمەش وای کرد شێوازی فێرکردن و ئەو منهەجەی کە پێشکەش ئەکرا ڕەبتی بە ژیان و پێویستیەکانی ئەمڕۆ دەمێت ئێستا ئەمە دوو کابینەیە توانم بڵێم کە لە نزیکەوە ئاگاداری ئەمەم ئەو پەیوەندیەی کە زانکۆکانمان هەیەە لەگەڵ بازار باشترە بەسەکرێ باشتر بکرێت ئەو منهەجەی کە ئێستا لە زانکۆکانمانە خوێنرێ باشترە لە جاران بەسەکرێ باشتر بکرێت ڕازی نیم لەم پینە و پەردەپۆشی ناکەم کەم و کورتیەکان بەڵام هەنگاو هەیە خۆشبەختانە ئەمڕۆ ئەزانین کەم و کورتیەکان لەکوێن تۆ بتانی بە باشی تەشخیصی نەخۆشیەکەت کەی ئەتوانی پارەسەریشی بۆ دابڵێ بەس لە بیرتان نەچێ 8 ساڵە کوردستان تووشی قەیرانێکی سەختی دارایی بووە کەرتی خوێندنی باڵا پێویستی بە تەمویلە پێویستی بە ئیستیسمارە پێویستی بە مختبەرە پێویستی بە هێنانی مامۆستایە پێویستی بە داهێنانی نوێیە هەندێک لەمانەش پارەی تێچێ ڕاستە پرسیار دەستخۆشی لە کاک بێسوونەکەم بۆ ڕەخسانیم دەرفەتە چونکەگەر دەرفەتێکی لەم جۆرە بێ لە ڕاستیە قورسە بۆ ئێمە سیاسەکانمان بینین پرسیاری یەکەم ئەوەیە ینی ئەوەی کە لەسەر سلێمانی ئەوترێ ئەوەی کە ئێمە شانازی پێواگەن لە سلێمانیا ئەوەیە کە دیعای ئەوە ئەکرێت کە لە سلێمانیا ئازادی ڕادەربڕین بەرفراوانە و ئەو ناوچەیە لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین تایە جێگایە بێتەوە بەڵام لە ڕابردووە لە کێسە باسی خوێنی باڵاشتان کرد ساڵێک لەمەوبەر لە خۆپشاندانی خوێنکارانی زانکۆی سلێمانیە کە داوای مافێکی زۆر سەرەتایی ینی 40,000 دینار لەوانەیە پارەی شوێکی گومرگەکانی هەرێم بێ کە ئەم خوێنکارانە داوایان کردو بەڵام 140 خوێنکار و بەرەو ژوور ئەگیرێن و بەشێکیان خەریکە ڕوبەڕووی یاساکرێنەوە ینی ئەمە ئازادی ڕادەربڕینە و ئەمە بۆ ینی بۆچی خوێنکارێک ناتوانێت داوای مافی خۆی بکە سیاری دووەم بچینەوە سەر ساڵی 2018 کۆمەڵێک دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی کا قوبات کە و کاتە کاندید بوو کە هەلی کار و خزمەت و ئەوە دوانە دروشمەکان بوون ئارامی بوو بەڵێ ئارامی هەلی کار خزمەت ئارامەکە هات هەندێکی سەبارەت بە ئارامەکەەوە کۆی بینین نووسم سەر و دروشمانە بکەمەوە کۆی بینین لە سلێمانیا هەفتەی جارێک ئێمە دەنگۆی کوشتن و بڕین و مەسەلەن سێرەکەی کەسێک تیرۆرەکرێ ئەمانە سەیرن لە سلێمانی ناوۆن بە سلێمانی ڕاستی دوو هەفتە لەمەوە پێش کەسێک تیرۆر کراوە چەند ڕۆژێک لەمە پێش کۆیە کە لە ڕاستە سەر بە سلێمانی نیە بەڵام لەژێر دەسەڵاتی زۆنی سەوزایە پەرلەمانتاری یەکێتی خۆی تەقەی لێکرێ پێشتر یەکێک لە پەرلەمانتارەکانی یەکێتی لە سلێمانیا لە پرۆژەیەکی نیشتەجێبوونە بە هەمان شێوە ینی تووشی شەڕ و تەقەکردن و ئەمڕوو داوا نابێ با بچینە سەر پرسیارەکانی تر پرسیاری دوم ئایا هەلی کار نەبوو تەحلیل بوو وازانم 45 چرکەش پرسیاری دووەمم لەسەر بابەتی هەلی کار ینی بە تایبەتی لە سنووری سلێمانیا بە هەمان شێوەش لە هەولێرە هەر بەو شێوازەیە بەڵام باشترە بە حکومەوەی کە پایتەختە چی کراوە بۆ هەلی کار ینی ئەبینی بە تایبەتی لە سێ سایاق و کەلار و گەرمیان و ئەم ناوچانە گەن زۆر بە قورسی کاری دەسەکەوێت پرسیاری سێمم بابەتی خزمەتە ینی ڕێگاکانی سلێمانی کەلار سلێمانی کۆیە سلێمانی ڕانیە ئەم ڕێگایانە بە تایبەتی سلێمانی کەرار بە تایبەتی سلێمانی کەلار بە ڕێگای مەرگ ناسراوە سەدان کەستیایە منانە نەم شەهید بوون سەر و 600 کەس هەڵەبجەکە کارەساتێکە کە بەسەر گەلی کوردهاتوە 5,000 کەسی تیا شەهید بوو کە من کەمی ناکەمەوە قوربانیە کە درراوە بەڵام وەکو بین لەژێر دەسەڵاتی حکوومەتی کوردی تایبەتری ژێکێتی نیشتیمانی کە پرسیارتی هەردوو لایە لە ڕاستیە 600 کەس لەو ڕێگایە بەرەو ژووریش ڕۆژانە زیاکە پرسیاری کۆتاییم لەسەر بابەتی بڵێن گەنج و بیبەچینەوە بابەتی نەوتیشەوە لەسەر بابەتی نەوت ینی من پێم سەیرە کاقوبات چاوەڕێی هەڵبژارنەکانی تورکیایە تاوەکو ئێمە بتوانین معاش دابی بکەین تاوەکو بتوانین ئابووری خۆمان دابی بکەین ئەی باشە بۆچی 32 ساڵەیش بۆ نەکراوە کە ئێمە پشت بەنەوت نەبەستین سەرچاوەیەکی تری
سەرچاوەیەکی تری داهاتمان هەبێت کە ئەگەر لەو تیشنە ڕۆی ئەمە بتوانین داهاتی خۆمان دابین بکەین کۆتا خەڵکە بیڵێم چەند مانگێکی کە لە بەردەم هەڵبژاردنان چۆن ئەتوانم متمانی خەڵک بەدەست بن کە لە ڕاستی ئەم نەگەر لێرەوە پێت بڵێم گەنج متمانی بە سیاسەکانمان نەماوە بە تایبەتی ینی بۆچی نەکراوە لەم 4 ساڵەیە دانیشتنیاوە لەگەڵ گەنجانە ڕێک بخرێ بە تایبەتی لە زانکۆ حکومەکان لە کاتێکا نەبوونی ئەم دانیشتانە بۆ ئێوەمانان و دەسەڵات بە هەردوو حیزبەکەوە وای کردووە کە قیادەکانی ئۆپۆزیسیۆن کە ئالەساز لەگەڵ گەنجا دانیشتن بەم نەتەوە باسیەمە لەگەڵ ئێمە بکەن کە مافی خۆمانەکەی توانین دابنیشین و ڕستەکانی خۆش بێ ناوە چی بوو دیار کاکە دیار وڵا کاکە دیار طبعا زۆر سپاس بۆ پرسیارەکانت سپاس بۆ سەراحەتت سپاس بۆ ئەو خەمخۆریەت من پێشەوەی بمە سەر وەڵامی پرسیارەکانتەوە تۆزێک ئەبێ داوای لێبوردن لە کاک بێستون بکەم منیشە بۆیە سپاسی بکەم بۆ ئەم دەرفەتە سپاسی تۆڕی میدیایی ڕوودا و بکەم کە ئەم دەرفەتەی ڕەخسان کە بەڕاستی شتێکی جیاوازە ئێوە هەمیشە داهێنانتان پێوە دیار بووە بۆیە سپاس و داوای لێبوردن نەکەم بخوا بۆیە زووتر ئەو قسەیان بکردایە ڕێگەیەکی باش بوو بۆی تۆزێ بابەتی وەڵامی جوابەکەی تۆ درەنگ وەرە بۆ مەدحیکە طبعا هەندێک مبالغەی تیا بوو پرسیارەکانت چاوی چاوم ئەمە پشتن و بڕید و هین زیادی کردەوە و ینی من نامەوێت زۆر بچ بنەوە ئەو مەوزوعانە بەس هەندێک قسەی زۆر جدیشت کرد کە متفقم لەگەڵت هاوڕام لەگەڵت لە ئەم دانیشتنەیە وڵا شتێکی زۆر باشە 2 ساڵ لەمە پێش ڕێک بخرایە 2 ساڵ لەمە پێشیش ئەهاتم 3 ساڵ لەمە پێشیش بکرایە بەخوا 3 ساڵ لەمە پێشیش ئەهاتم و کە کاک بێستون جارێک یەخەی منی گرتوتی شتێکی ئەوها هەیە تەرەدودم نەکرد حتا پرسیشم بە ستافەکەی خۆشم نەکرد لەگەڵی ڕێکەوتم بوتم بەسەرچاو زۆرم پێخۆشە بێت کەنەمە ئێمە ئەوها باشتر لە یەکتری تێگەین هەم لە معاناتی جەنابەت تێگەم جەنابیشت ڕەنگ بێ تۆزێک لە حەقیقەتەکەی کە ئێمە تایە ئەژین ڕەنگ بێ تێبگەی بۆیە من هەست ناکەم ئەو قسەی کە لە بیدایەتا کردت ڕاست بێ کوشتن و بڕین زیادی نەکردووە بەعکسەوە ئارامەیەکی زۆر زیاتر گەڕاوەتەوە بۆ سلەیمانی بۆ پۆلیسەکان بۆ ئاسایش هەماهەنگیان دەستگا ئەمنیەکان لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ کەسایەتیەکان تەنسیقێکی زۆر باشتریان هەیە ڕێژەی جەریمەی ئەم 3 مانگەی ئەم ساڵ بەراوردی کە بە پار بڕۆن لەگەڵ پۆلیس و لەگەڵ محافظەی سلەیمانیا قسە بکەی بە ڕێژەیەکی زۆر بەرچاو دابەزیوە پێشتر ئەوانەی کە خەڵکی شارە حیاتەکەن پێنجشەمان و جومعان بچوونایەتە سەرچنار و بچوونایەتە ئەو شوێنانەی کە ئێوەران خەڵکی لێکۆ بێتەوە نەکە ئێوە ڕەنگبێت نەچوو بنە ئەو شوێنانە هەموو شەوێک تەق و تۆق و شتیواتە ئەبیستی ئێستا ئەوە نەماوە ئێستا هێزەکان زۆر مسەیترترن ئەوانەی کە پێیانەوترا شەقاوە و خۆیان بەشتە زانی و بە شێوازێکی ئەنتەریاوە مامەڵەیانە کرد لەوێ ئێستا دەرەقەتی هێزەکان نایەن هێزەکان زۆر تۆکمەترن من ئەتوانم بڵێم فەرقێکی زۆر هەیە لەوەی کە جەنابەت باسیەکەی حەدەس هەیە بەڵێ ڕوئەدا بەڵێ لە دهۆکیش ڕوئەیە لە هەولێریش ڕوئەیە لە سلەیمانیش ڕوئەیە لە هەڵەبجەش ڕوئەیە لە هەموو پارێزگاکانی تری کوردستانیش ڕوئەیە پێم وایە بێویژدانیە ئەگەر تۆ بیت ئەمە حەسڕکەی لە سلەیمانی تند و تیژی بەرامبەر بە خۆپیشاندان و خۆپیشاندران من دژی بوومە و هەمیشە لە هەموو خۆپیشاندانێک لە 2015ەوە تاکو ئێستا هەموو هەوڵێکمان داوە بۆ ئەوەی نەهێڵین گرژی دروست بێ هەندێک جار شتەکان لە دەست دەرەچێ هەندێک جار هێزەکان ئەوانیش ڕەنگ بێت تەجاوزی خۆیان بکەن من لە چەند خۆپیشاندانی ڕابردوو کە هەندێک حاڵەت هەبووە کە دەستدرێژی کراوەتە سەر خۆپیشاندەران ئیجراءات کراوە بەرامبەر بەو پۆلیسانەی کە تند و تیژیان کردووە بۆیە ئەمە نەسیاسەتی ئیدارەی سلەیمانیە نەهی مەحافظە نەهی قایمقامە نەهی مدیری ئاسایشە نەهی منە نەهی حیزبەکەمە کە لەوێ ڕەنگ بێ نفوسێکی هەبێ و دوای ئەو خۆپیشاندانە پێم وایە باشترین و سەریحترین کۆبوونەوەمان هەبوو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ لەگەڵ مەجموعەیەکی زۆری ئەو خوێنکارە ناڕازیانە کۆبووەوە لە قاعەی سەرکردایەتی یەکێتی کە جێی 120 کەسە ئەگرێتەوە وابزانم ڕێکۆردیشیان شکاند بۆ دوور و درێژی کۆبوونەوە ئەگەر غەڵەت نەبم 8 سعات یان 12 سعات دوو کۆبوونەوە یەکێکیان 8 سعات بوو یەکیان 12 سعات بوو بۆ ئەوەی بە تاوەتی گوێی لە معاناتەکان گرت هەندێکی بەڕاستی لەسەر حەق بوون
وەزعی داخلیەکان بەڕاستی زۆر ناگونجاو بوون بۆ ئەم سەردەمە. ڕاستە ئەو خۆپیشاندانە ناخۆش بوو، ڕاستە گرژی تێکەوت، بەڵام نەتیجەی ئەو خۆپیشاندانە ئەوە بوو کە دانیشتێکی زۆر باش کرابوو لە بینی خوێنکاران و کاک بافڵ و ئەوەش بۆ مای دامێکی زیاتر. وەکو یەکێتی نیشتیمانی بۆچی بەس باسی سلێمانیەکەن؟ یعنی ئێوە خۆتان ئەوەتا جەناب بافڵ دانیش لەگەڵ حەدەسەکانی ناوچەکە، یعنی ئێوە خۆتان بە بەرپرسیار نازانن بەرامبەر بە خوێنکارانی زاخۆ هەولێر بەشێکم زاخۆیە، بەڵام ئەخی جاکەی جەنابەتی بۆ زاخۆ ماچوومە بۆ زاخۆ بەشێکم کۆیە، کۆیش بەشێکە لە هەولێر. مامیش هەمیشە ئەیوت زەنگەنەش لە گەرمیانە، تەڵەبانەکانیش دایکی شەم کچی برای مەحمەدە کە ڕەمزی سلەیمانی. من بەختم هەیە، من فول کوردستانی بچمە هەر کوێک ئەتوانم نفوسێکی ئەوێم هەبێت، بەڵام ئێوەن حەسرمانەکەن لە سلەیمانی. با من پرسیارەکە ڕفرەیس بکەمەوە. بەڕەحمەت بێ سەرۆک مام جەلال، دیدگە و جیهانبینیەکی کوردستانی هەبوو زۆر فراوان، یعنی ئەو پەیوەندیەی کە پێشتر لەگەڵ ڕۆژاوای کوردستان سەرۆک مام جەلال هەڵی بوو لە حەفتاکان و لە هەشتاکانە لە باکووری کوردستان پێشمەرگەی یەکێتی هەبوو لە باکووری کوردستان، خەڵکی باکووری کوردستان. بەڵام ئێستش پێشمەرگەی یەکێتی هەیە لە ڕۆژاوای کوردستان. ئۆکەی، دوای ئەوەی کە ڕوبەڕووبوونەوەی داعش هاتە پێشەوە، پرسیارەکەم ئەوەیە هەست ناکەن بە کردداری دوای سەرۆک مام جەلال دیدگەتان بچووک بۆتەوە قەتیس و یەخسیر بۆ لە سلێمانیە؟ سەیکە ئەمە پرسیارێکی ترە و پرسیارێکی زۆر بەجێیە. حزبێکی وەکو یەکێتی کە مام جەلالی لێ ڕۆیشت ئەبێتەوە قوع بکەی کە ئەمە بوومە لەرزەیەک بوو لەو حزبە، ڕەمزێک، کەسایەتیەک، شخصیەتێکی کوردستانی عێراقی نێوچەیی نێودەوڵەتی کە لە یەکەم ڕۆژەوە ڕابرد بوو بێ. باسی ئەو کاوەی باوکی منەوە مەوزوعێکی ترە توانین دوای بینە سەر ئەوە، بەس وەرە تۆ ئەو ڕەمزەت لێ بڕوە. طبعا تەأسیرەکە لەسەر معنەویاتی کادرەکانت، تەأسیرەکە لەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان، تەأسیری هەیە. هاو پرسیارە لە خۆتان بکەن، من هیچ ناڵێم. سەیری 10 ساڵی پێش نەخۆشکەوتنی مام جەلال بکەن و سەیری 10 ساڵی دوای نەخۆشکەوتنی مام جەلال بکەن، سەیری عێراق بکەن، بەراوردە بکەن. ئێمە تەأسیری تەنها لە یەکێتی نەکردووە، تەأسیری لە هەموو عێراق کردووە، تەأسیری لە کاریگەری هەبووە لەسەر هەرێمی کوردستان. بێگومانیش کاریگەریە بێ لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەو ئیلاقاتانەی کە جەنابی مام جەلال هەیبوو لەگەڵ وڵاتان، لەگەڵ کەسایەتیەکان، لەگەڵ ڕوئەساکان، لەگەڵ شاعرەکردنەوە کەس نابێتەوە بە مام جەلال و هەر کەسێک وا بزانێ ئەتوانێ ببێ بە مام جەلال، بەخوا غەشیمە دەردی هەولێریانەڵێن. یەک مام جەلال هەبوو، بەڵام کوردستان بەڵام یەکشت هەیە، مام جەلالێکی کە هەیە مام جەلال هیچیشی هەمووی ئاشکرا بوو، ئیشەکانی ڕوون بوون، ڕوئیاکەی ڕوون بوو، دیدگای ڕوون بوو، ڕێبازەکەی ون نەبووە. ئێمە ئەگەر لەسەر ڕێبازەکەی بمێنینەوە پێم وایە ئەتوانین بەشێک لە خەونەکانی مام جەلال تەواو بکەین، بەشێک. بەڵام غەدرێکی زۆر کەورەیە ئەگەر تەوەقوع بکرێت چ کاک بافڵ چ من چ کەسێکی تر بتوانێت مام جەلالێکی تر بێت. ڕۆی کاک مەسعودیش جەنابی کاک مەسعودی شڵات تەمەنی 100 ساڵە بێ، یەک کاک مەسعود هەیە نابێ بەدوان، یەک هەیە. بەڕەحمەت بێ کاک نەوشیروان، بەڕەحمەت بێ کاک نەوشیروان، یەک کاک نەوشیروان هەیە. فەرمۆ دوای کاک نەوشیروان بزودنەوەی گۆڕان زیانی پێگەیشت. ئەمانە کاریزما بوون، کاریزمان. ئەو کاریزمایە دەرەنجامی شۆڕش بوون، دەرەنجامی نەهامەتی بوون، دەرەنجامی دۆخێکی سەخت بوون. بابە ئێوە وازانن دۆخی ئێوە ئەمڕۆ سەختە، بڕۆن بزانن لە 60ەکان لە 70ەکان لە 80ەکان دۆخ چۆن بوو. ئەوان قیادەی ئەم حرەکەیان کردووە، لەو سەردەمە قیادەی حرەکەیان کردووە، ئەوان سەختیان بینیوە. بەڕێزان ئەو سەختیەی کە من و تۆ ئەیبینین ئەمڕۆ و پێی ناڕازین ناگاتە ئەو سەختیەی کە ئەم بەڕێزانە بینیویانە. بۆیە ئەمە جیلێکمان لێ ڕۆی دیسانەوە ئێڵێ میشەڵڵا تەمەنی جەنابی کاک مەسعود 100 ساڵ بێ. دروست نابنەوە، ئەمانە دروست نابنەوە. بۆیە بە تاکید یەکێتی تووشی ئەو بوومە لەرزەیە بوو، تأسیری هەبوو لەسەر هەموو شتێکمان، عیلاقاتی نێو خۆیمان، عیلاقاتە پەیوەندیەکانی کوردستانیەکانمان، پەیوەندیە عێراقیەکانمان، پەیوەندیە ئیقلیمیەکانمان، پەیوەندیە نێودەوڵەتیەکانمان، پەیوەندیە عەشایریەکانمان، پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان، پەیوەندیەکانمان لەگەڵ شاعرەکان، پەیوەندیەکانمان لەگەڵ هونەرمەندەکان، پەیوەندیەکانمان لەگەڵ مامۆستایانی ئایینی. ماشەڵڵا لەبێ نازانم جار چۆن فریای ئەم هەموو کەوتووە. بەڵام وا بوون. بەس ئێستا ئەگەر سەیریکەی ئێستا
پارو هەنگاو بە هەنگاو خەریکین ئەمانە چاکەکەینەوە باشە خەریکین پەیوەندیەکانمان چاکەکەینەوە لە شوێن پێی سەرۆک مامجەلالی ڕەحمەتیەوە ڕۆی جەنابە یا لە شوێن پێی مامۆستا ئیبراهیم ئەحمەد من لە شوێ پێی کەسیان ناڕۆمەوە حەدم نییە ئەمانە دوو کەسی زۆر جیاواز بوون دوو کەسی کامیان بە ڕۆڵ مۆدێڵی خۆتە بینی من سەیکە ئەگەر بتوانم یەک لەسەر سەدی هەردووکیان بتوانم جێبەجێ بکەم ڕازیم قەت ئەوەندەهی نیم خۆم وا بە مهم دابنێم کە بتوانم شوێن پێی ئەو دوو کەسە بم مامۆستا برایم بۆ من باپیرم بوو بەڵام بە خێوی کردم مامۆستای سیاسەت بوو نەوەڵڵا خۆزگە ئەلای چۆنە یەکێک لەو شتانەی کە زۆر پەشیمانم لە ژیانم لە ڕابردووم ئەوە بوو کە قەت دانەنیشتم لەگەڵ مامۆستا برایم باسی سیاسەتی لێ بکەم یان پرسیارێکی لێ بکەم لەسەر سیاست یعنی ئەو هەموو ئەحداسانەی بیری و ئەو هەموو خۆناغەی تێپەڕاند یەک جار نایەتە بیرم دانیشتم لەگەڵی بڵێمەرێ پێمانەوەت بابە بڵێم بابە ڕائەت چییە لەسەر ئەمە ئەم حەدەسە چۆن بوو قەت باسی سیاستمان نەکرد و من پێم وایە غەدرێکی گەورەم لە خۆم کردووە کە ئەو پرسیارانم لێ نەکرد لە وەختە چکن دڵنیام فکرم بۆ چوونم کەسایەتی کە ڕەنگە زۆر دەوڵەمەندترە بوو کەمێک لە جەوی سیاست بینە دەرەوە بە سراتێکی خۆت خۆش لەگەڵ کاک مەسعود بارزانی بە سراتێکی پێکەناوی یان پەرسەراتێکی خۆشتان هەبێتن لەگەڵ جەنابی کاک مەسعود بەڵێ یەکێکی خۆشە گێڕمەوە لە مەراسیمی کردنەوەی مۆزەخانەی بەرزان خوا و کامێرەیە ئەو منیش پرسیارێکم هەیە ئەو سوحبەتەی بینی جەناب و کاک مەسرور چی بوو ئەوە نەپێک ئەوە ناوترێ ئەوەیان ناوترێ بە سوحبەتێکی خۆش بوو پێکەنین بوو و جەنابیشی پێم وایە بە ڕسمەکەەوە دیار بووکە باشە تۆ نوکتت بۆ ئەو گێڕ بەڵێ من شتێکم بۆ گێڕایەوە باسی بەڕێزێکی ڕەفیقێکی هەردووکمانم کردوتمەوە ئیتر ڕۆژێک پێتەڵێ مێستا ئێرە نییە هەر لەو کاتانە وەستا بووین من بووم جەنابی کاک نێچیروان بوو بەڕێز کاک مەسرور بوو قسەمانە کرد سێ قۆڵی و قەرەباڵغ بووی تر لەم لە حەلبوسی لەوێ بوو وەفت و شت ئاهاتن و ڕۆیشتن لە پێش دەستپێکی مەراسیمەکە بوو جەنابی کاک مەسعود تێپەڕی و منی بینی و پێی خۆش بوو یا کاکە قوبال بەخێر بێ و چۆنی و باشم جەنابی کاک مەسعود سوپاس دەکەم سەیرێکی کردم وتیەوە ڕیشت بووە ئەسپی بووە سەیرێکم کرد وتم هەمووی خەتای کاک نێچیروانە کاک نێچیروانیش لەوێ پێکەنی وتی بەڵێ قوربان خەتای منە ئەو نوکتێش ینی بە ڕاستی کەمونەوە یەکی بە جددی وەریگریا خەتای کاک نێچیروان نەبوو بەڵام ئیتر ئارەوەم لێ نزیک بوو کە بتوانم وای بڵێم تۆ شارازی بە چ شتێکی خۆ دەکەیت؟ ئێستا لە هەولێر زۆر بە ئاسانی ئەتوانی چەک بکڕی دەمەوێت شتێک لە بیرتان بینمەوە کە وەک جەنابی سەر و فەرمووەتی هیچ شتێک نەکرا ئەو 6 مانگە بیر بکەوە دەست خۆشکاک بەستم بە بەرنامە بەس ماشەڵڵا مەجای ئێمە نای لێمە زیاتر پرسیارت کرد کێ من؟ ئەرێ من پرسیارم کردووە زۆر باشە ئێرە مایکەکە بۆ ئێرە زۆر مەمنون لەوە دەرفەتە کاک بێستن من ناوم دنیایە تەڵەبەی ماستەری پۆلیتیکس و ئینتەرناشنەل ریلیشنزم ماوەیەک لەمەوە پێش لە یەکێک لە کۆنفرانسەکان جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نێچیروان بارزانی داوای لە بەڕێستان و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ئەنجومەنی وەزیران کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران دەکرێت بە تایبەت باسی ڕۆڵی جەنابی سەرۆکی هەرێم بکەیت و هیوادارم نمونەی ئەو ڕسمە زیاد بێ بۆ ئەوەی کوردستان بە پێش بکەوێت. بەڕێز کاک نێچیروان جەنابی سەرۆکی هەرێم هەمیشە دەورێکی بینیوە بۆ دروستکردنی ئاشتەوایی نایەتە بیرم بەشێک بوو بێ لە گرژی بۆیە من ئەستەکەم ئەمەش ئەم داواکاریەی لەو ڕوانگەوە بووە کە ئەیبینی کە کوردستان لە بەردەم مەترسیدایە و لە پەرۆشی خۆی بۆ وەزعەکە داوای لە ئێمە ئەکرد دوسێ جاریش داوای لێکردین بگەڕێنەوە و بێگومان یەکێکە و لەو کەسانەیە کە هەمیشە عاملی خێر بووە و داواکەین بەردەوام بێ لەو دەورەی کە بیبینێت کە خۆی بکاتەوە. پێشەوەی پرسیارێکی کە بکەم ئەمڕۆ ڕۆژی سێشەممان لەم زانکۆیە ڕۆژی جلی کوردیە
خوێنکارەکان خۆیان جلی کوردی لەبەرەکەن ئەم ڕۆکە هاتمێرە کۆمەڵێک خوێنکارم بینی جلی کوردیان لەبەر بوو یەکێک لەو خوێنکارانش ئەم خوێنکارە بەڕێزە بوو جا هەم جلو هەم جامانەی پێ بوو حەزەکەم مایکەکە ببینە لای ئەویش گوێمان لی بێ ئەگەر پرسیارێکی هەبێ بۆ جەنابەت پرسیار بکە خۆی جامانەکەی بەستووە تۆ پرسیاری لێ بکە خۆ جامانەکەت بەستووە یان کاکوبات بەخێراتن سەرێکەوە بەخێراتن سەرچان من هیچ وەکو پرسیارێک هیچ پرسیارێکم نییە بەس هەر دەمەوێت شتێک لە بیرتان بینمەوە کە وەک جەنابی سەرۆک فەرمووەتی برایەتی و یەکڕێزی و نیشتمان پەروەری لە بۆ هەموو شتێک باشترە لە بۆ گەڵەکەمان دەستەکانت و بەڕای من لە بۆ جابەکە لە بۆ پرسیارەکان هەمویان برایەتی و یەکڕێزی و نیشتمان پەروەریە دەستەکانت کاقوبات پرسیاری جامانەکەی کردی خۆت بەستوتە بەڵێ ناوەڵە حازرە هەموو جار فێری ناوها هەموو جار حازرە حازرە زۆر سپاس بەخێرات زۆر سپاس ئۆکەی پرسیارێک لە دوای دواوە ئێرە هەرچەنە دوای دواوە نەبوو بەڵام ڕێزی پێنجەمە باشە حسابەوە نییە ناوەڵە اوكي قينا حدم چییە طبعا من پێشەوە متبوو بەس قەینا ئۆکەی فەرموو من ناوم محەممەدە قوتابێمە لێرە لە زانکە کوردستانی هەولێر پرسیارەکەم ئەوەیە تۆ شانازی بە چ شتێکی خۆ دەکەیت کەوا بۆ کوردستانت کردووە و خەڵکیش شانازی پێوە کردبێت باسی چەند شتێکەوە پێ سوپاس پرسیارێکی قورسە من خۆم زۆر ڕەنگ من نەتوانم وەڵامی ئەو پرسیارە بە مۆچکەن ئیشی من نییە شانازی بە خۆم کەم ئەوەندە خۆم خۆش ناوێ بڵێم وام کرد و وام کرد و نازانم بۆم نایە پێم وایە حەزەکەم ڕۆژێک خەڵک من هەڵسەنگێنێ خەڵک پێم بڵێ کامە ئیشێ باشم کردو و کامە ئیشێ خراپم کردووە یەک شت هەیە ئەتوانم بڵێم لە کاتی خۆی ڕەنگ بێ زۆر ڕوبڕووی ڕەخ نەبوو بمەوە لە کاتێکەیە کە پەشیمان نیم لەی ناڵێم شانازی پێوەکەم بەس پەشیمان نیم لە ئەویشەوەیە دوای ڕێفراندۆم و دوای تێکچوونی وەزعەکان و دوای ئەحداسەکانی کەرکووک 16 ئۆکتۆبەر ئێوارەکەی گەڕامەوە بۆ هەولێر وە زەختێکی زۆر هەبوو ئەو کاتە کە کوردستان بکرێ بە بەلای کەمەوە بکرێ بە دوولەتەوە زەختی نێوخۆی و دەرەکی و عێراقی و ئیقلیمی و نێودەوڵەتی و ئیلە ئاخری و ئاعیلی و هەمووی هەبوو لە هەولێر مامەوە هاتمەوە بۆ هەولێر و ڕۆژێکی ناخۆش بوو بەڵام قەت دەموچاوی ئەفسەرەکانی ئاسایشی بازگەی دێگەڵم لە بیر ناچێ کە منیان بینی کە قافڵەکەم هاتەوە ئەو شەوە خۆی ئاسایش زۆر نەناسراون کە پێ بکەنن و زۆر ڕۆیان خۆش پێ بە شێوەیەک پێشوازیان لێکردم وەکۆیە زۆر دڵنیان خۆش بوو کە هاتمەوە خۆم ناکەم بە پاڵەوانی ئەو حەدەسە بەس دڵنیامەگەر نەهاتمایەتەوە ئەو شەوە پێم وایە فشارەکان لەسەر کوردستان زۆر گەورەترە بوون و ڕەنگ بێ مەترسێکی زۆر گەورە ئەبوو لەسەر قەوارەی هەرێمی کوردستان. مناڵەکانت بەچی جەناب تۆ زۆر پراودن بالماسە مناڵی جەنابەت ناناسین چەند مناڵت هەیە ناویان چییە؟ دوانم هەیە تەمەن درێژ بەڕێزی ئەگەر لەگەڵ مناڵت هەیە جەنابەت؟ منیش دوانن لالە و دیلا تەمەنیان درێژ بێت دوو مناڵم هەیە خەریکە گەورە ئەبن ڕەکەم ئاری 13 ساڵە عمری وابزانم 13 right Ari's 13 لارەش 10 ساڵە بەڵام وەکو 16 ساڵێک تەسەڕفەکە مناڵەکان زۆر خۆشن بەخۆ نازانن چی یەکەم ساڵێک لەمە پێش ڕۆژێک ڕەکەم لێمی پرسیوتی ئەرێ دادی ئەرێ تۆ چی ئەەکەی خۆش ئەدەی چۆنە من هەوڵم ماوە دووریان کەمەوە لە سیاست نەمان هێشتووە زۆر تووشی ئەو بەزم و ڕەزمی سیاسیە بن فترەی ئینتیخاباتەکە تۆزێک کەشف بووم کە سیاسیم چکەنی تر ئەچوون بۆ مەکتەب سیرەکەم ڕووچاوی منیانە بینی لەسەر جادەکەیە ئەوت بۆ ڕسمی تۆ ئەبینی لەسەر جادەمە چییە مەوزوع لە ماڵەوە بەس نییە بێ لەر سەر جادەش تۆ ببینین بۆیە ئینێ ناوان نازامی تر وەزیری تەکنۆلۆژیام لە ماڵەوە ئیتر ئایپاد شتیان بۆ چاکەی؟ وەڵای ئێستا وان چاکیەکەن ئێستا وان چاکیەکان ئێمە لە ئەوان فێرە بین ئێستا هینیان هەیە لەسەر ئایپادەکە ئەوەی بەشەوە نەتوانن بەکاری بێن سکرین تایممان داناوە قایدی قوات بە هاوکاری وەزیری کار ئێمە پێکەوە تەنسیقێکی باشمان هەیە بۆ ئەوەی
حدێک دابنین بۆ سکرین تایم ڕاستە ئەمە خۆمان نەمان بۆ ئایپاد و دیوامان نەبوو ئەو پەڕی ئەتاریەک شتێکی وامان هەبوو بەڵام خەتەریشە دنیای ئینترنێت فەزای ئینترنێت فەزایەکی ئارام نییە بۆیە توزێ ئەبێ بە حەزەر بین لەوەی کە چی ئەبینن و لەسەر بچین و سکرین تایم هەیە تەمەند درێژ بن و پارێزراو بن لەگەڵ هەموو مناڵانی ئەم نیشتیمانە لە پشتی پشتەوە کێ هەیە دەستێکم بینی بەردەم کابینەکە خۆتی مایک بە پەلە بۆی بەرن کاقوبات بەخێر بە یەک پرسیاری جدیم هەیە هیوادارم بە سەراحەت جوابم بێتەوە تا ئێستا سەریح نەبوومە والله ئەمەیان تۆزە جدیترە خەڵکی سلێمانی گەورەترین تەحەدای سلێمانی ێستا جادەی سەڵمەتریە تەمان سلێمانی ڕۆژە لە ڕۆژان لە ڕووی ئابووریەوە یەکێک بوو لە باشترین شارەکانی کوردستانی ئێستا یەکێکە لە خراپترین بە قەنەعاتی من تا 10 ساڵی تێگەر لەسەرم ڕیتمە ئێستا بڕوە سلێمانی پراکتیکاڵی بێ بەلادێ نازانم ئێوە چ شتێکەکەم دەبارەوە مادەم ئەو پرسیارەت بە سەراحەت کرد منیش با جوابەکەم سەریح بێ پێم وایە دیسانەوەش مبالغەیەکی تیا بووە تو سەیری 2022 بکە سەیری عەدەدی ئەو پرۆژە ئیستیسماریانە بکە کە لە سلەیمانی مۆڵەتیان بۆ دەرچووە لەسەر ئاستی عێراق یەکەم بوو زۆرترین مۆڵەتی ئیستیسمار لە سلەیمانی دەرچووە و ئەمڕۆ ئەبینی دەیان پرۆژەی گەورە لە سلەیمانی جێبەجێ ئەکرێت و ئیشەڵڵا ئەگەر وەزعی دارایی کوردستان بەرەو باشی بڕوا وەکەوەی کە تەوەقوعیەکەین دوای ئەم ڕێککەوتنەمان لەگەڵ بەغا و دوای شەڵا پەسەندکردنی میزانیەی عێراقی و دوای شەڵا پەسەندکردنی بودجەیەک لە هەرێمی کوردستان چکن لە بیرتان نەچێت لە 2013ەوە کوردستان بودجەی خۆی نەبووە من پێم وایە ئەو گەشە پێدانەی کە ئێستا دەستی پێ کردووە بەرچاوترە بێ و ڕوونترە بێ و جادەی 100 مەتریش یەکێک لە پرۆژە هەرە استراتیجیەکانە کە دڵنیام ئەولەویەتی هەم جەنابی سەرۆکی حکوومەتە و بەندەی مخلصیشتانە یەک پرسیاری ئەم هەواڵەی کاک دیار بوو ئەگەر لە بیر بێت ناوەکەی جواب نایەوە کە باسی بێکاری کرد کەمترین ڕێژەی بێکاری لەسەر ئاستی عێراق لە سلەیمانیە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی حکوومەتی فێدرالیە بۆیە تکاتان لێ ئەەکەم ڕجاتان لێ ئەەکەم بە قوربانتان بم مەکەون نەژێر تەسیری ژاوەژاوی سۆشال میدیا سۆشال میدیا لە بەرمەرامی سیاسی بێ لە ڕقی من بێ لە ڕقی حیزبەکەم بێ لە ڕقی نازانم چی بێ جەوێکی دروست کردووە کە سلەیمانی فەوزایەکە شێتخانەیەکە شوێنێکی بێسەروبەرە ئەسڵ و ئەساسی نییە شارێکی جوانە شارێکی ئاوەدانە شارێکی ڕۆشنبیرە شارێکە کە گەشە پێدانی هەیە شارێکە کەچەی شانازیە بەڵامی تیانە شارێکە کەجەی شانازیە و مبالغەیەکی زۆری لەسەر کراوە من کە ماڵم لە هەولێرە شانازی بە هەولێرەوە ئەەکەم پێم خۆشە هەولێر جادەی 900 مەتریشی هەبێ نەکار 100 مەتری و 150 مەتری من حەسوودی نییە ینی ئەوە نییە پێم ناخۆش بێ وڵا هەولێر گەشەی کردووە نەوەڵا پێم خۆشە دهۆکیش ئارامە پێم خۆشە دهۆک شوێنێکی جوانە پێم خۆشە دهۆک حافظەیەکە کە ئەو هەموو شوێنە گەشتیاریانەی تایە وەتکاتان لێ ئەەکەم باوەڕتان بە ژاوەژا و درۆ و دەلەسەکانی سۆشال میدیا و نارە سیاسیەکانتان نەبێت یەک شتتان نەبیر نەچێت هەرچی خلافی یەکتریە لە سلەیمانی کۆبووتەوە هەموو لایەنە سیاسیەکان معارەزە لە سلەیمانی کۆبوونەتەوە شەڕەکەن لەسەر کورسی لە سلەیمانی مبالغەیەکی زۆر ئەکرێت مبالغەیەکی بێویژدانی ئەکرێت سلەیمانی شامی شەریف نییە سلەیمانی کەم و کورتی هەیە هۆکاریشان بۆ ئەو کەم و کورتیە پرسیاری خۆت کرد سۆشیال میدیا کاکوبات 100% لەگەڵتام یعنی من خۆم لە سلێمانی ئەژیم جاری وا هەیە هاوڕێیەکم تەلەفۆنم بۆ کاڵێ وەزع چۆنە لە سلێمانی ئەڵێ وەڵا شکر باشین دانیشتوین و شنەبایەکی خۆش هەیە لە گۆیشەوە ئەڵێ ئێوە دەنگ ئەوە چییە لە سۆشیال میدیا بەڵام کاک خوبات تەنیا ئێوە نین کە ڕوبەڕووی ئەو پرۆپاگەندە ڕەشە ئەبنەوە تەنیا سلێمانی نییە بەداخەوە ئەو میدیا سێبەرەیش کە ئێوە حیزبەکەی ئێوە پارەداریەکە بە هەمان ئسلوب هەمان هەواڵی ناڕاست لەسەر شوێنەکانی دیکەی کوردستان بڵاوەکەی نازانن بە سەقەتیەکەن بەس کاک قوبات تەماشاکە با نمونەیەکت بۆ بێ لە هەولێر لافاو دروستە بێ ئێوە وەکو یەکێتی شەریکی ئەم حکوومەتەن بەرپرسیارەتیتان ئەوەیە ئێوەش هێندەی هەموو دام و دەستگاکانی دیکە بچن لافاوەکە چارەسەرکەن بەڵام پێیشتان هەیە هی خۆتان هی یەکێتی ئەچێ بە کامێرایەکەوە خۆی مەڵاسەیە ئەوە ڕەڵا لافاوە ئەوە دووبەیەکەتانە ئاخر خەمە نەبێ دوای 5 دقه ئاسایش ئەی پێچێتەوە مشکلە نییە زۆر زۆر مەجالی نابێ دوای 5 دقه ئاسایش ئەی پێچێتەوە و ئەبێ 1001 واستە بکەم کاکە وەڵا بەریەن کاکە بەس ئەو ڕۆژە
حدثێک ڕوویدا وڵاو ڕۆژە نەبوو 6 مانگ لەمەوە پێش نفسی حکایەتێکی تۆ کابراێک لە خۆیەوە ئەگەڕێ بەناو گەڕەکی بەکرەجۆ ئەمە نائارامیە و ناسەقامگیریە و تۆ بارانە و درۆن بەسەر ئاسمانە خەڵکی شڵەژا ئەسڵ و ئەساسی نەبوو من بەخوا لە هەمووتان زیاتر باوەڕم بە ئازادی ڕادەربڕینە بە ئازادی ڕۆژنامەگەریە بس ئەمە ئەچێتە خانەی چی ئەمە چۆن ئیدارە ئەدرێت واز لەوە بێنن پارەداریان کەنەوە پەیجە سێبەرانە وڵا ئەگەر قانونێک دەرچێ کە هەموو سەرچاوەی دارایی کەناڵەکانە ڕوون ببێتەوە پێم وایە بەشێکی زۆری ئەم کێشانەمان کەناڵەکان باشن پیج ئەمە نەخۆشیەکە هەموو دنیای گرتوێتەوە لە هەموو دنیا هەیە لە ئەمریکا شستا ئەم مەوزوعی فیک نیوز بووەتە بەشێک لە سیاست بەداخەوە و خەڵکیش گێنایەتە ئەو خەبەرەی کە ئەڵێ ترافیک لایتەکە ئیشی کرد کە ئیخوێنێتەوە ئەوە ئەبێ بە خەبەر ئەو ترافیک لایتەکە ئیش ناکە ئەوە ئەبێ بە خەبەر حقیقەتێکەیە بەس ئێستا خۆشبەختانە من هەستەکە میلەتی ئێمە هوشیارترن و ئەتوانن چاواشە و ڕاستیەکان لە یەکجا بکەنەوە خێرەمە چێ بە پێوەستاوی بە دوای پرسیاری داهاتوە ئاگەڕم شکوانەی پشتەوە نبینم بە باشی عینەک لە چاوێکە بینم ئەوە تا مایکەکەی بگەێنێ ئەو زۆر دەسی والێ کرد دەرچووی زانکۆی کوردستان 2010 بەشی سیاست خۆشبی یەکەم پرسیارم لەسەر مەسەلەی چەکە ئێستا لە هەولێر زۆر بە ئاسانی ئەتوانی چەک بکڕی بەکاریش ئەهێنرێت لەلایەن زۆر کەسەوە جامڕەش لەلایەن سارەی وەنەوشە و نازامچیان پێڵە و سارانە بەکار هاتووە و کەیسیش هەبووە منیش خۆم بەسرم هاتووە پێش چەند ڕۆژێک تاریخ و شتەکەشم لایە شکایەتیشم کردووە بەس هیچ ناکەن و زۆر مەفرەزە و شتیش هەیە لەسەر جادە نازان بە دوای چیاگەڕێن بەس بە دوای چەکە ناگەڕێن بەڵێ بابەتی دووەمم لەسەر نایەکسانی کۆمەڵایەتیە لە کوردستان بە شێوەیەکی گشتی ئەو پێشکەوتنەی کە لە کوردستان باسیەکەن من نازانم چۆن خزمەتی خەڵکی فەقیرەکات لەبەروێ من ئەم ڕۆژە چوومەوە قوتابخانەی حکوومیەکەم کە مەکتەبی بنەڕەتیم تیادا خوێندووە جگە لە ڕەحلەی تازە و بۆیەی تازە لە دیوارەکان یەک شتی تازەم نەبینی لە کوردستانە هیچی گرنگی بە کەرتی تەندروستی و کەرتی خوێندن کە ئێجوکیشن نادرێت ئەوەی گرنگی پێدەدرێت بەس ئەو پرۆژەی بیناسازی ئەو پرۆژانەیە کە بەس دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر دەکا من خۆم ڕۆژنامە نووسم بۆیە زۆر لە نزیکەوە لەگەڵ خەڵکا قسە ئەەکەم ئەو خەڵکانەی کە لە گوندەکان کە لە شارۆچکەکانە ئەژین ژیانیان بە تەواو جیاوازە لەگەڵ ئەو خەڵکانەی کە ینی باسی ینی سەیری خەڵکی ئیمپایر و نازام چوارگۆشەی زێڕینی هەولێر مەکە خەڵکی سەیری سەدانوهەتی the rest of کوردستان بکە ئەوەی سێم لەسەر زمانی کوردیە ئێوە زۆر باسی نیشتیمان پەروەریەکەن بەس بەڕاستی هیچ گرنگیەک بە زمانی کوردی نادرێت ئێستا لە هەر کافیتریایەک ئەبێ بە عەرەبی قسە بکەی شت داوا بکەی ئەو کارمەندە بیانەی کە لە کوردستان دێن هیچ دەورە و شانی لەسەریاندا نەسپێنراوە کە زمانی کوردی قسەن تۆ ناچارە بی کە بە عەرەبیان بە زمانێکی تر قسەیان لەگەڵ بکەی کۆمنتی بەڕێستان چیە لەسەرەوە داڵەکە وڵا دەست خۆش ئافرین بۆ پرسیارەکانت پرسیاری یەکەمت بە تەکید کێ ئەو کەسەی کە سیارەکەی جامی ڕەشە یان سیارەیەکی کامتان لێرە سیارەتان هەیە جامی ڕەشە من؟ نو مستحیلە یەک سیارەی من ببینی جامی ڕەش بێ هەر نابینی نازام خەڵک چۆن ئەبینێ لە دەرەوە ئەوانەی کە جامی ڕەشیان هەیە شتێکە شارنەوە یان خۆیانە شارنەوە نانەوێ قسەیان پێ بوترە یان داواکراون ڕنگ بێ ڕێژەیەکە بێ هەر بۆ پۆز حەزی لی بێ ئەوەش هەیە ئەوانەی کە سارەیان هەیە کە سارەی بێ سەرەتاین کێنەوانە زۆربەی ئەوانن کە ئێمە مەفرەزە و شت دائنین زۆر جار مەفرەزە ئەبینی لەسەر جادەکان لە هەولێر لە سەیمانی دڵنیام لە دهۆکیش کە ئەبینی سارێک جامی ڕەشە زۆربەی وەختە بینی بێ سەرەتاییشە کە تەفتیشی ئەو ساراشەکەی ئەبینی ئەو سارە چەکێکی تایە کە بێ مۆڵەتە یان ئێمە ڕەبتێکی هەیە وە حکوومەت خۆم ئاگادارم ناوە ئەو مەفرەزانە دائنێت خۆم لە سلەیمانی هەندێک خۆشمەکەم بەو مەفرەزانە تاکو بزانم چی ئەکەن و چۆن ئەیکەن زۆر جار لەو حەملانە چەکێکی زۆر دەست بەسەرەکرێت جامێکی ڕەشی زۆر لێ ئەکرێتەوە و غەرامەیەکی زۆریش وەرەگیرێت بەڵام دوای 3 مانگ سەیرەکەیتەوە سارد بۆتەوە شتەکە و دیار دەکە
ئەگەڕێتەوە بۆیە من ئەمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچوو ئەمە بەنیازین من بڕیکەین بە یەکجاری کە ئەفەرمووی وەزارەتی ناوخۆ بریکاری وەزیری ناوخۆ بەردەوامە بێ لە پۆستەکەی یان گۆڕانکاریەک بەڕێوەیە بەڕێوەیە باتەکەیدا کێ ئەبینین وەکو بریکاری وەزیری ناوخۆ لە ماوەی ئەیبینن ئینشەڵڵا خۆ ناویشی هاتۆ ئەمریشی بۆ دەرچووە و ئەوە چارەسەر بووە چارەسەرە بێ زۆر چارەسەرە بێ نایەکسانی کۆمەڵایەتی بە تەکید کەرتی تەندروستی لە ئاستی چاوەڕوانیمان نییە کەرتی پەروەردە لە ئاستی چاوەڕوانیمان نییە نە لە ڕووی ژێرخانەوە نە لە ڕووی ئەو خزمەتەی کە ئەگەیەنرێت من دیسانەوە ڕاستە جێگیری سەرۆکی حکوومەتم و بەرپرسێکی باڵای ئەم حکوومەتەم و نابێ منی شەروەکو ئێوە گلەیی بکەم بەڵام ئەتوانم هاوڕا بم لەگەڵتانە هەندێکی هۆکاری هەیە بەشێکی ڕنگ بێ بەسرابێتەوە بە وەزع دارایەکەی کە بەرۆکی هەرێمی گرتووە بەشێکیشی ڕنگ بێ پەیوەندی بە خراپی ئیدارەدانی ئەو کردانە بێت بەڵام مەجای زۆریشمان هەیە هەمووی ڕەشببینی و هەمووی نیگەرانی نییە بۆ نمونە باسی لادێ و دەیەکانمان کرد هەندێ دەی زۆر جوانمان هەیە لە کوردستان کە ئەتوانن ببن بە شوێنێکی زۆر جوان بۆ گەشتیار ئێمە لە منتقەی هەڵەبجە بۆ نمونە دەستمان کردووە بە پرۆژەیەک ناومان ناوە گەشت و کاڵ ئەگرۆتۆریزم کە خەڵکان لە دەرەوە لە بەشەکانی تری عێراقەوە دێنە ئەم باخانە کە بەرهەمیان هەبێ هی هەنار بێ یان هی میوەیەکی تر بێ یان هەر جۆرە بەرهەمێکی هەبێ هەم ئەتوانن لەو شوێنە بمێننەوە هەمیش ئەتوانن سوود لە بەرهەمی ئەو کێڵگەیە وەربگرن هەم پرۆژەیەکی گەشتیاریە هەم دەعمێکی کشت و کاڵیە بۆیە ناوماناوە گەشت و کاڵ کە پێم وایە ئەمە ئەتوانێت زۆر بەباشی پەرەی پێ بدە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەڕێزێک باسی ئەوەی کرد کەی ڕزگارمانە بێ لە نەوت شەڵا بە زووترین کات ڕزگارمانە بێ لە نەوت ئەوە جارێ ڕزگارمان بوو لە پرۆسەی فرۆشتنی نەوت ئەمەش ئەبێتە مایە ئەوەی کە ئێمە بتوانین گرنگی بین بە سروشتی هەرێمی کوردستان بە کشت و کاڵ لە هەرێمی کوردستان بە پیشەسازی لە هەرێمی کوردستان بە گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان کە ئەمانە سەرچاوەی سروشتی تری هەرێمی کوردستانن کە ڕەنگە پێویستیان بەو جۆرە ئیسیسمارە نەبێ کە لە نەوتا هەیە کە خۆم زۆر مەشغوڵ بوومە بەمەیە و خۆم یەکێک لەو کەسانە بوومە کە داوام کرد وەزارەتی زراعەمان هەبێ حیزبەکەی خۆم تاکو بتوانین پەرە بە بەرهەمی خۆماڵی بدەین کە ئێستا گەر بەراوردیکەی بە چەند ساڵی ڕابردوو ڕاستە بۆ بەدبەختی ئێمە تووشی وشکە ساڵی بووین بەڵام کەلتوری زیادکردنی بەرهەمی خۆماڵی و بە بازارکردنی بەرهەمی خۆماڵی ئێستا زۆر زیادی کردووە بۆ لە بیرمان نەچێ ئێمە بەعزات دڵمان خۆشە بێ ئەوە فەرمو هەنارمان هەنار دەکرد بۆ ئیمارات یان بۆ وڵاتێکی دەر بەس ئێمە لە وڵاتێکە ئەژین کە 40 ملیۆن دانیشتووی هەیە ئەو وڵاتە ناوی عێراقە حدودێکمان نییە لەگەڵ عێراق گومرک نییە لە بینمانە بۆ جوتیارە بەڕێزەکانی خۆمان باشترین بازار بۆ بەروبوومیان تەنها هەرێمی کوردستان نییە هەموو محافەزاتەکانی تری عێراقن و ئەمە پێم وایە گۆڕانکاریەکی جەوهەریە لە بیرکردنەوەمان ئەمە بۆ کارگەکانیشمان ئەو هەیە کە کوردستان ئەتوانین بکەینە نەک ئەتوانین کوردستانەکەین بە مەرکەزێک بۆ گەشەکردن لە بەرهەمی خۆماڵی پیشەسازی و لە هەمان کاتیشە سوود لە جوانی و سروشتی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی زۆرترین گەشتیار لە عێراقەوە ڕاکێشین بۆ هەرێمی کوردستان و لە وڵاتانی دراوسێشەوە گرنگی بە زمانی کوردی نادرێت ئەمە مشکلەیەکە کە ئێستا بەشێکی زۆری ئەو چێشخانانەی کوردستان بە تایبەت ئەمانەی کە لە ئەمپایرەکان و لەو شوێنانەیە سپۆنسەرمانن سوپاس کە ناوی ئیمپایرتان هێنا یەکێک لە باشترین پرۆژەکانی وە بەرهێنان لە هەرێمی کوردستان فریاکەوتی سپاسی سپۆنسەری ئەمپایرەکەین بۆ با ئەوانی بەڵام ئەو کارمەندانە یان لە سووریاوە دێن بەڵێ لە سەردار گروپ و بولیڤاردیش بولیڤارد ئەو کارمەندانەی کە دێن یان سوورین بەشێکی زۆریان سوورین ڕنگ بێ بەشێکی زۆریان لە مووسڵەوە هاتبن کوردی نازانن عەرەبی زانن بۆیە ڕاستە ئێرە کوردستانە بەڵام کوردستان بەشێکیشە لە عێراق ئەمە مشکلەیەکە ئێمە زۆر جار لە ئەنجومەنی وەزیران مناقشەیە ئەمەمانە کرد دڵنیام مناقشەیەکەینەوە کە ئەبێ ڕێنماییەک هەبێ ئەبێ مەنیوەکە
بەلایکەمەوە منیوەکە بە کوردی شتێک نووسرا بێ با بە عەرەبیش بنووسرێ با بە ئەنگلیزیش بنووسرێ با سێ منیو هەبێ ئەبێ مەطعمەکان چێشخانەکان ئوتێلەکان کارمەندیان هەبێ کە کوردی بزانن معقول نییە تۆ بچیتە شوێنێک منش خۆم لێم تێکەچێت چمە شوێنێک سەیری کابراکەم شکلی بەخوا گومانە ئەمە کووردە عەرەبە نازانی بۆیە حەلی هەیە حەلێکی زۆر ئاسان حەلێکی هەیە ئەو پەنابەرە بەڕێزانە و ئەو ئاوارە بەڕێزانە و ئەو کەسانی کە بەدوای کاردا دەگەڕێندێن بۆ هەرێمی کوردستان بیکەن بە مەرج بۆیان بۆ تازەکردنەوەی ئیقامەکان بۆ ساڵی دووەم تاقیکردنەوەیکی زمانی کوردی دەرچوبێت دوو دەرەجەیەکیان هەبێت جوانە چۆنە نامانەوێت فەلسفەی مناقەشەی فەلسفەی سیاسیان لەگەڵا بکەین خواردنێک ئۆردەرەکەین بزەبت یەک هەمبەرگر بێ زەحمەت لێڤڵی کەبابێک بێ زەحمەت یانیەوە نییە بڵێ شتێکی زۆر مناقەشەی لوزانی لەگەڵا بکەین وایە 100 ساڵە تێپەڕی و تێنەپەڕیان ئێمە من بە گەنجەتی خۆمتان بۆ باسکەم شوێنە کەبابخانەیەک لە لەندەن کابرا تورکە ئینگلیزیش نازانێ بەسەڵی دۆنەرێک ئێزانێ دۆنەرە تەواو دۆنەرێکە لی ببرسی سەعات چەندە نازانێ بەس بڵێ دۆنەر و چپسەکە تەیاتێ بڵێ جەریدەی ئەمڕۆ هەتە یانیتە نازانێ جواب بنایەتەوە بلای خۆشمان خۆ ئەتوانین بای ئەوەندە على الأقل ئەو بەڕێزانەی کە لێرە ئیشەکەن لە هەر وڵاتێکا بێن بەخێر بێن سەرچاویان خێنە سەر سەرمان بەڵام بەلایکەمەوە بێ على الأقل فێری منیوەکە بن بە کوردی حەلی هەیە یەک دۆنەر پێم وایە زۆر قورس نییە. Okay. I am Mayas Abdulwahid Bradosti, not Koi. بن لێم تێکچوو. Yeah, it's okay. So my question is... بۆچی بە کوردی ناپرسی؟ بە کوردی دەپرسم. بە کوردی بپرسە. ساعتێکە باسی گرنگی زمانی کوردیەکەی. Okay. لە دوای ئەوەی 6 بۆ 7 مان بایکۆتی کۆبوونەوەکانی حکوومەتی هەرێمت کرد ئێمەوە 6 ملیۆن کەس چاوەڕێمان دەکرانی بە گۆڕانکاری پلانی باشترەوە بگەڕێەوە ناوماندا بەڵام هاتی و تویتەکەت کرد و نووسیت we had a pleasant and productive lunch with the Prime Minister Masroor Barzani. Is that all يعني ئەوە هەمووی بوو يعني هیچ شتێک نەکرا ئەو 6 مانگە بیر بکەوە. Thank you so much. سپاس. ناخۆ لە تویتێکە هەرەوەندە ئەنووسرێ خۆ تویت مەحدودە خۆی خۆشی تویت ئەوەیە تویت و درێژدا دڕی ناگونجێن لەگەڵ یەکە لەگەڵ ئێلۆن ماسک وای لێ هاتووە ئێستا تویتر بلوەکە توانی ئینشایە بنووسی ئەو خۆەوە خۆشی تویت بۆ ئەوەیە کە تۆ بتوانانی بە یەک کورت بە یەک جملەیە هەدەفەکە بگەێنی بەڵام ئەگەر هەر تویتەکە بواە ڕەخنەکەت لە جێی خۆیە بوو ئەگەر هیچمان نەکردایە دوای تویتەکە زۆر تەبیعی بوو بەس دوای ئەو دانیشتنە و نیوەڕۆخوانە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجامدا لەو کۆبوونەوەیە چەند بڕیارێکی زۆر گرنگماندا بۆیە بێگومان ئەو بڕیارانە دەرەنجامی ئەو کۆبوونەوەیە بوو کە من ئەو تویتەم لەسەری کرد مادەم ئەوەنە باسی نانخواردنی نیوەڕۆکەکەیتەوە خواردنەکە چی بوو ئەو ڕۆژەکە کە داوەت کرا هەروەکو ساوەڕەکەی سەرۆک مام جەلالی ڕەحمەتی بوو کە لە ماڵی سەرۆک بارزانی خواردی نازانم منجا بۆم هەیە باسی سڕی ناو حەزەکەن بزانن چیمان خورد ها برسیت ئەخ دوای برسیتانە بێ ها نانا خواردنی کوردی بوو خواردنی کوردی بوو بەقەدەر ساوەرەکەی ساوەری تیا بوو سەرۆک بارزانی بەلەزەت بوو ئەوەی کە سەرۆک مام جەلال نازانم ئەو ساوەرەی کە جەنابی مام خواردی نازان بە تاکید بەلەزەت بوو بەس ئێمەش خۆمان تاڵەبانی بە عام نەوسنین ئەوکەی هەر بە عام حەزمان لە خواردنە بۆیە زۆر کەم جار خواردنێکە خۆین کە پێمان ناخۆش بێ بۆیە ناخواردنێکی باش وەس لە خواردنەکە مهمتر ئەو ڕۆحێتە بوو کە هەبوو لە بینمانە ئەو مناقەشەیە هەبوو کە لە بینمانە بەس مناقەشەیەکی کەنگرمان کرد شکەنستە مەوسمەکەیەتی و باسی ئەومان کرد کە ئەرێ کەنگر بە ئەنگلیزی چییە ئێوە هەمووتان لێرە ئەنگلیزیە خوێنن وانە کامتان ئەنگلیزیەکەی زۆر باشە کێ دەست بەرزەکاتەوە کێ ئەنگلیزیەکەی زۆر باشە کێ زارێک کنگەر سەیری هین مەکەن گوگڵ و مگڵ نەکەن ها نایکە نەزانم هەمووتان دەستان برد بۆ تەلەفۆنەکەتان کێ ئەزانێ کنگەر بە ئەنگلیزی چییە سەیری تەلەفۆنەکەت مەکە خاتون وەڵڵا کەشفیت ئێوە دۆزیتانەوە من ئەمزانی سپیر تhistle طبعا سپیر تhistle گەڵایەکی بەناوبانگی سکۆتلەندیشە بۆیە ئەوەمان باس کرد کە ئەمە ئەوە هیچکە زۆر جار ئیحراجە بی میوانێکی بیانی دێت کنگەر هەبووە لەسەر حافێتان بێت ئێرە ئەویش جلی کوردی لەبەرە بە پێی ئایپادەکەی بێ پرسیارەکەی بێ زۆر گەورەیە لە خۆی پرسیارەکان کورتە بێت
جابەکەی من سروشتم خوێندکاری سیاست و پەیوەندی نێودەوڵەتیەکان دەست خۆشکاک بەسرم بە بەرنامە بەس ماشەڵڵا مەجای ئێمە نای لێمە زیاتر پرسیارت کرد کێ من؟ ئەرێ من پرسیارم کردووە دوو پرسیارم هەیە جوابەکانی کورتن تۆ وەک کەسێکی سیاسی لە ئەمڕۆی عێراقدا بە بڕوای تۆ کامە ڕۆشن فکری سیاسی ئەتوانێ باڵانسی هێز و هاوسەنگ بکات لە عێراقێکی فلە کللتور و مەزهەب بوونەتەوەدا ئەبێ ناوێکمان پێ بڵێوانە؟ بەڵێ ئەگەر هەیە کامە سیاسیەک مەفەکرێکی سیاسی پرسیاری دوام لە ماوەی ڕابردوو و سیستەمی یەک پەنجەرە ڕاگەاند لە بەشێکی لە فەرمانگەکانی شاری سلێمانی لە چوارچەوەی پرۆژەی خزمەت بۆ کەمکردنەوەی ڕۆتین ئایا بە هەمان شێوە سیستەمی بایۆمەتری یەک پەنجەرەش گشتگیر دەبێت بۆ هەموو شارەکانی هەرێمی کوردستان زۆر سپاس ئەوە من لە تویتەر لێم پرسی جواب نایەمەوە پرسیاری یەکەمە زۆر قورسە جواب بدرێتەوە چکە باوەڕ ناکەم یەک کەس هەبێت کە بتوانێت ئەم عێراقە چاک بکات پێم وایە یەکێک لە کێشە هەرە گەورەکانی عێراق ئەوەیە کە ڕەنگ بێ قورس بێ کۆک بین لەسەر ڕۆیایەک بۆ وڵاتەکە ڕۆیایەک بۆ بەڕێوەبردننی وڵاتەکە ئایا عێراقی بوون معنای چییە؟ ئەمە خۆی سینێکی زۆر زۆر فەلسەفیە ئایا ئێمەی کورد عێراقین یان نا کە عێراقین معنای چییە؟ ئەرک و واجباتی ئێمە لەم عێراقە چییە؟ و ئەوەی کە کوردستانیش وەریەگرێ لەو عێراقە بەرامبەر بەو ئەرکە چییە؟ ئەمە هەر ئێمە ناگرێتەوە ئەمە جنوبی شەگرێتەوە ئەمە غەربی شەگرێتەوە و ئەمە پێکاتەکان ئەگرێتەوە و ئەمە ڕۆیا سیاسیەکان ئەگرێتەوە عێراق وڵاتێکی زۆر 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 ئاڵۆزە من نایەتە بیرم ئەی نەمبینیوە وڵاتێک ئەوەندە جەنجاڵ بێ لە ڕووی فکر و حرەکە و حزب و بۆچوونی جیاوە وەکو عێراق وەختی خۆی زۆر ئاسانمانە کرد ئەماوت کورد و شیعە و سونە على ئەساس سێ سندوق هەن سێ گروپ هەن ئەو گروپانەش زۆر تاکن کورد و سونە و شیعە ئێستا سەیری ئەو سێیە بکە هەر لە کوردە حیاتەکەەوە دەست پێ بکە لە دهۆکەوە دەست پێ بکە تا خانەقین بڕۆ چەند گروپی کورد هەیە چەند بۆچوونی کورد هەیە چەند حزب هەیە حرەکە هەیە بزوتنەوە هەیە جوڵانەوە هەیە ئازام تر وەرە تەسنیفیکە لە 2003 و 4 لە بیرمە لە ناو هێزە شیعەکان حزبی محەممەد باقرەوە حەکیمی ڕەحمەتیمان هەبوو وعفوی کە داوەمان هەبوو مجموعەیەکیش هەبوون کە سەر بە حزب نەبوون کە شیعە بوون بەڕێز خوا لێ خۆش بوو دکتۆر ئەحمەد شەلەبی و یەکتوانێکی تر ئێستا سەیری هێزە شیعەکان بکە 72 فرقەی بەس چەکداریان هەیە لەناو سونەکانیشە تەمان بووماوەیەکی زۆر غایب بوون لە پرۆسی سیاسی حزبی ئیسلامی عراقی زاو بوو لە ناو سونەکانە بەس ئێستا بەڕێز حەلبوسی هەیە ئێستا بەڕێز خەمیس خەنجەر هەیە ئێستا متەنە سامڕایی هەیە ئێستا هەندێک لە کۆنەکان کە پێشتر مەطلوب بوون ئێستا گەڕاونەتەوە بۆ ناو سیاست بۆیە ئەم هەموو کەسایەتیە و بۆچوونە جیاجیایانە وات لێ ئەکا زۆر قورس بێت تۆ بتوانی ئەم هەمووە کۆ بکەیتەوە لە چواردەوری یەک ڕۆیا ئەمە مناقەشەیەکی زۆر قوڵە بەڵام یەکێک ئەتوانێت بێ بە سەمامی ئەمانی لە یەکێتیا بۆ نمونە قورسە باشترین کاندید کە ئێوە هەتان بێ بۆ ئەوەی ئەو ڕۆڵە هەوڵ باوەڕ بگرێت دکتۆر لەتیف ڕەشیدە من پێم وایە کاک بافڵە بەس ڕنگ بێلایەن نەبم لەو مناقەشەیە کاتە کوڕی جاڵ تاڵەبانیە و ئەزمونێکی هەیە و فترەیەکی زۆری شەهات و چووی بەغای کردووە بەڵام ڕنگ بێ بەڕێزێکی تر ناوێکی تر بڵێ بەس من پێم وایە غەدر لە کەسەکانەکەی نەگەر تەوەقع بکەین یەک کەس بتوانێت ئەم عێراقە چاکاتەوە نەخێر ئەمە ئەبێ چەند دانیشتێکی زۆر سەریح بکرێت بگەینە تەفاهمێک ئایا ئەتوانین پێکەوە بژین یان نا و ئەو مەرجانە چین کە وامان لێ ئەکا بتوانین پێکەوە بژین مەفهومی فێدرالی کە باسی فێدرالیەکەین مەبەستمان چییە ناوی کۆنفێدرالیش دێت باس لە مەرکەزیەتی شەکرێت باس لە گەڕانەوەی حزبی بەعسی شەکرێت ئەمانە هەمووی موضوعا بە مەترسیەکی ڕاستەقینەی بینن بە مەترسیەکی ڕاستەقینەی بینم بڵێ گەڕانەوەی حزب والله مەترسیەوەیە ڕەخت بگەڕێتەوە عێراق و سیاست بکە نازانم بکە فکرەکە نەڕیشتووە بە دیاریکراوی فکرەکە ئەو فکرەیە چەندین ساڵ چێنرا لەم وڵاتە خۆ کەسەکان بن بڕکران ڕژێمەکە بن بڕکرا من بەش بە حاڵی خۆم بە مەترسیەکی ئەبینم کە
ئەو حرەکەیە یان بە شێوەیەک لە شێوەکانە بێتەوە بۆیە من پێم وایە چاوەڕی فریاد ڕەسێک نەبین بۆ عێراق باش چاوەڕێ ئەوە بین کە ئایا ئێمە بتوانین بەرپرسانە دوور بینانە ئالێتێک بدۆزینەوە بۆ پێکەوە ژیان پرسیاری دومت ئەوکێ سیستمی یەک پەنجەرەکەی ئەیگەن لە چیەوە بۆچی سیستمی یەک پەنجەرە دەمان تا ڕاستە لەم ئەخیرەیە چەند فەرمانگەیەکمان کرد بە سیستمی یەک پەنجەرە لە سلەیمانی ئەمەش هەمە لە پێناوی پرۆژەی خزمەت بوو ئەمە بۆ باشتر ڕاپەڕاندنی کار و داواکاریەکانی هاوڵاتیان بوو بۆ ئەوەی ئەو ڕوتینە کەم بکرێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان ڕزگارکەین لەو یاری مار و پەیژەیی کە تووشیە بن لە فەرمانگەکان ئەچیتە ئەم پەنجەرەیە و ئەتنێرنە سەرەوە و لەسەرەوە دوای ئەتنێرنە خوارەوە و دوای ئەتنێرن بۆ داخڵیەک نازام دوای ئەتنێرن بۆ شوێنێکی تر و دوای ئەخیرن پێتەڵن وڵا بەڵگەنامەکەت دروست نییە سپینێ وەرەوە جەوەرە هاوڵاتیش عاجز نەبێ و تووڕە نەبێ بۆ ئێمە وتمان ئەمە با هەمووی عکسکەینەوە سیستمی یەک پەنجەرەیی کە یەکێک لە بڵێن ئەتوانم بڵێم یەکێک لە ئیشە سەرەکیەکانمان بووە کە تەنها لە سەیمانی نییە ئەمە بە ویژدانەوە قسە بکەم لە هەولێریش هەندێک فەرمانگە هەیە سیستم یەک پەنجەرە پەیڕەوەکەن لە دۆهۆکیش هەیە ئەم سیستمە پەیڕەوەکەن تعمیمە بێ بۆ هەموو بەڵام ئەمە خۆی هەندێکی ئەبێ بە قانون بکەین هەندێکی ئەبێ بە تەدریجی بکەین هەندێکی ئەبێ ینی پارو بیکەین بۆ نمونە کە ئێمە ئۆڵجار ئەمەمان دەست پێ کرد هەندێک لە مدیرە بەڕێزەکان ناکرێ و من ناکرێ و ڕانە هاتوین و ئەمە چێ و شتا تەقوات هەموو جارێک ئەم شتە سەیرانەمان بەسەر دینەکە و ئەسەپێنێ و ئەکرێ پێتان نەکرێت چەند دانیشتمان لەگەڵا کرد ئێستەکە ئەڕوا و سەرکەوتو بووە هەندێک فەرمانگەی تر تەلەفۆنمان بۆ ئەکەن ئەرێ زەحمەت دەبێت کەی نۆرەی ئێمە دێت بەسەر و بەسەر چاو ئەوەندە کاتمان هەیە چاوەڕێی ئەوە بکەین ئەوەندە بە سروشتی شتەکە تەتەور بکە سیکە چونکە زۆر باسلەوە چاکسازی ئێستا من ئەتوانم ئەو لایتە بکوژێنمەوە بە سویچێک تاو دا تاریک بوو ژوورەکە چاکسازی ئەو سویچە نییە چاکسازی پرۆسەیەکی زیندووە کە هەنگاو بە هەنگاو ئەبێ لە پێناوی ئیشکەی ئایا لە کۆتایی کابینەی نۆ ئەتوانین بڵین تەواو نەخێر لە کابینەی 12 شا هەر پێویستمان بە چاکسازیە ئابێت هەرە و کاتەش ئێوە خەمیەوە دەبێت نازاویتر من بەلای خۆمەوە توام قسە بکەم کراس زەرد کراس سەوس کامیان زەردیان سەوس زەردەکە بێت ئەمە لەبەر خاتری جەنابەت زەردەکە بێت من قوتابی شەهناز خەڵکی دەڤەری بارزانم پێش هەموو شتێک بابیر لە گەورەترین کێشە بکەینەوە کە ئەویش بریتە لە گۆڕانی کەشوهەوە بە گوێرەی Global Environment Outlook عێراق لە پلەی پێنجەمی جیهانیدایە کە زۆرترین زیانی بەرکەوتە بەهۆی گۆڕانی کەشوهەوە کامەش بۆتەوەی کەمبوونەوەی ئاو و خۆراک و بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەمەش کاریگەریەکی نەرێنی لەسەر تەندروستی ئێمە مرۆڤ هەیە ڕاستە هەرێمی کوردستان لە زۆربەی پارێزگاکانی دیکەی عێراق باشترە بەڵام ئێمە باشمان ناوێ ئێمە باشترینمان دەوێتن لە ساڵی 2015 بڕیاروا بوو کە پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی بەڵێنیاندا بوو کە ڕێژەی گازەکان بە ڕێژەی 140 کەم ببێتەوە بەڵام تا ئێستا هیچ دانوستانێکمان لەو بارەیەوە نەبینەوە ئایا کەی بڕیار وایە بیرێک لەو بابەتە بکەینەوە تەرجەمەی کە تەرجەمەی کە پرسیارەکەی ئەڵێ کەی واز لە شەڕی نەبەخوا نە تەرجەمەیەوێ تەرجمەی ناوێ بۆ من ناوێ دڵی نەهاو بیڵێ ئەڵێ کەی واز لە شەڕی سیاسەتە هێنن خەمێک بخۆن لە مشکلە ئەسڵی و حەقیقیەکانی ئەم وڵاتە تەرجەمەکەی شانازخانە ئەوە مەبەستی جەنابەتەوە بوو طبعا مەوزوعێکی زۆر جدی وروژان مەوزوعێکە کە ئەستا ئەتوانم بڵێم گرنگترین مەوزوعی جیهانە مەوزوعی گۆڕانی کەشوهەوا وەڕاستی شەکە ئێمە قوربانی ئەو گۆڕانانەی ئێمە هۆکاری گۆڕانەکە نین ئێمە قوربانی ئەو گۆڕانەی بەڵامەوە نەیعنی ئێمە تەواوی ترە بێ پاڵ بدەینەوە مادەم ئێمە سەبەب نین ناتوانین بەشدار بین لە چارەسەرەکەی بەعکسەوە ئێستا کوردستان ڕەنگ بێ لە 10 ساڵی داهاتوو گەشەکردنێکی زۆر بەخۆیەوە ببینێ لە مەجای پیشەسازی ئەتوانین ئەو پیشەسازیە توانین ئەو کارگانەمان بە سوتەمەنی پاک بەکاربێنین یان بە پیس بۆیە ئشتە زەرورە کە کوردستان گەشە ئەکا
کە کوردستان بەرەو شوێنێکی پیشەسازیە ئەڕوا گرنگیەکی زیاتر بدەین بە وزەی پاک. خۆشبەختانە کوردستان خاوەنی غازێکی سروشتی زۆرە پاکترە لە نەوت و نەوتی ڕەش و دیزڵ و هەندێک لەو سوتەمەنیەتر کە ئەمڕۆ بەکارەهێنرێ بۆ کارگەکانمان. بەڵام خۆمان هەمومان دانیشتووی کوردستانین ئەشزانین لە ساڵێکە مەنگ بێ 330 ڕۆژی هەتاومان هەبێ وزەی سۆلاریش ئەتوانێت زۆر کاریگەر بێ بۆ کەمکردنەوەی زیانی ژینگەی و بەشێکی شەگەڕێتەوە بۆ خۆمان لە ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین لە پەروەردەکردنی مناڵەکانمانەوە لە قوتابخانەکانمانەوە لە ڕەوزەکانمانەوە لە تا حتا زانکۆ گرنگیەکی زیاتر بدەین بە پاک و خاوێنی گرنگیەکی زیاتر بدەین بە پاراستنی ژینگە. من پێم وایە خۆشبەختانە ئەمە خاڵێک نییە کە خلافێکی سیاسی هەبێ لە نێوان هیچ حزبێکی سیاسی لە کوردستان لەبەرەوەی باسی ناکەن باسی بکەین دروستە بێ لەسەری نا بەتاکید ئەتوانین و خۆشبەختانە وەزیری ژینگەی عێراق ئەمڕۆ وەزیرەکەی ڕەشەحێکی یەکێتیە و جەنابی سەرۆک کۆماریش کە پێشتر وەزیری ئاو سەرچاوەکانی ئاوی عێراق بوو اختصاسێکی زۆری هەیە لە مەسائلی ئاو بۆیە پسپۆڕی هەیە لە وڵاتە لەسەر ئەم بابەتانە. بەڵام وەلەناو کۆمەڵگەی ئێمە بووەتە مەوزوع بەتاکید بەس دڵنیام ببورن یەکێتی و پارتی دڵنیام ئەمڕۆ لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی باسی گۆڕانی کەشوهەوا نەکراوە دڵنیام بەداخەوە ئێرە فەرموو خاتون. بەخێر هاتیکە خوبەت ئەم ناوم شادە دوو پرسیارم هەیە بەس پێش پرسیارەکەم کەم دەمێ بلێم کە تۆ باسی بەرهەمەکانی کوشتکاڵیت کرد بە تایبەتی باسی ئەگری توورزم وابزانام تەرمەکەەوە بوو کە بەکارت هێناوە بەس یەکەمش دەمێ بلێم کە ئەمن شاهیدم کە مشکلەکەی کشتتوکاڵی ئێمە لە کوردستان لەوەی زۆر گەورەترە کە خێزانی من بەخۆی بەرهەمی کوشتتوکاڵی زۆر هەیە و گەورەترین زەرەر لەوە دێتن بەرهەمی کوشتتوکاڵی ئێران و تورکیا. کشتتوکاڵی لە شاری ئێمە هەموو جۆرە بەرهەمێکی پێدەهێنرێت کەی ئێوە هاوردەی بەرهەمەکانی کشتتوکاڵی لە دەرەوە قەدەغە دەکەن لەبەر ئەوەی کاریگەری ئەو شتە لەسەر تینی دووتیاران زۆر هەیە. دەبێت ئێوە یاسای پارستنی بەرهەمە ناوخۆیەکان بە شێوەیەکی گشتی دابنێن چونکە کەرتی کشتتوکاڵی نابژێتەوە بەم شێوەیە هیچ نابژێتەوە بەم شێوەیە تاکەی پشت بە نەوت ئەبەستین. مەوزوعی گەشەکردنی کەرتی کشتتوکاڵ و بەرهەمی خۆماڵی بەشێکی بەسراوەتەوە بە داخڵبوونی بەرهەمی دەرەکی بەشەکەی تریشی پەیوەندی بە چۆنیەتی بە بازارکردنی بەرهەمە خۆماڵیەکانمانە. ئێمە کوردستان عەرزێکی زۆری بە پیتی هەیە بەڵام عەرزەکان هەموو پارچە پارچە کراون بۆ عەرزی بچووک بچووک کە بەرهەمی ئەو عەرزانە ناتوانێت تەختیەی پێداویستیەکانی هەرێمی کوردستان بکە. ئێمە پێویستمان بە خێڵگەی گەورەیە بۆ ئەوی بەتاوەتی بتوانین اعتماد بکەین لەسەر بەرهەمی خۆماڵی. لە زۆر وڵاتە جوتیارەکان کە دراوسێ یەکترین یەکیان گرتووەتەوە یەکەیەکیان دروست کردووە لە بین خۆیان لە جاتیەوەی هەر یەکە خۆی بەرهەمی خۆی بفرۆشێ بە جەماعی ئەیفرۆشن خێڵن کۆپەراتیڤ. ئەمە لە ئوردن زۆر نەجاحەتی هێناوە لە زۆر وڵاتی تریش زۆر نەجاحەتی هێناوە زۆر ئاسانە بێ بۆ ئێمە ئەمە بکەین بەڵام ئەوە حکوومەت ناتوانێت بیسەپێنێ. ئەمە پێویستی بە هەماهەنگیەکە لە نێوان جوتیارەکانمان و حکوومەت. لە لایەکی تریشەوە بە بازارکردنی ئەو بەرهەمە ئەوەش ئێستا هوەری هەیە لە ڕووی پاکێجینگەوە لە ڕووی ڕێکلامەوە لە ڕووی شێوازی بە بازارکردنیەوە ئەمەش دیسانەوە حکوومەت ئەبێ دەورێکی زیاتر ببینێ کەرتی تایبەتی شەتوانێت دەورێکی زیاتر ببینێ بۆ یارمەتیدانی جوتیارەکانمان بۆ بە بازارکردنی. حکوومەت ئەبێ بە شێوەیەک لە شێوەکان بێتە دەرێ لەم بازارە. بازار خۆی ئەبێتە حکوم کە بەسەر ئەوەی کە چی پێویستە. بۆیە ئەگەر ئێمە وەکو حکوومەت بڵین تۆ ئەمەندە تەماتە مەوێ لە تۆ و ئەمەندە خەیار مەوێ لە تۆ و ئەمەندە باینجان مەوێ لە تۆ من لەکوێ بزانم. بازار تە حکومەکە بەسەر ئەوەی کە چی پێویستە. بۆیە سیستمەکەمان تۆزێک دواکەوتووە بەڵام ئەوەی کە من بینیومە لە وەزارەتی کشتتوکاڵ هەنگاوی باش نراوە بۆ نوێکردنی سیستمی کشتتوکاڵی خۆمان بۆ باشتر بە بازارکردنی بەرووبوومی خۆماڵی بۆ داخڵکردنی بۆ هێنانی هەندێک پسپۆڕی نوێ
لە بەکارهێنانی ئاو بۆ نمونە تاکو ئاوێکی زۆر بە فێڕۆ نەچێ بەڵێ 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 و حتا بۆ خەزنکردن خەزانی ساردمان هەبێ تاکو بەرووبوومێک بتوانین لە هەر چوار فەسلەکەیە هەبێت و بە بازار بکرێ نەک تەنها ئەو فەسڵەی کە بەروومەکە ینی بەرهەمی تایدێت ئەمە یەک بازنەیە بەشێکی پەیوەندی بە ئەوەی کە لە دەرەوە دێت من لەگەڵ ئەوە نیم ئێستا ئەگەر ئێستا ئەو منعیکەین شت لە دەرەوە بێت بازارمان سقوتەکە و تووشی کارەساتێکە بین و سعری بەرهەمی خۆماڵی زیادەکە لە جاتی قەدەغەکردنی ئەبێ قورسی بکەین ئەبێ زیاتر گومرکی بکەین یان ڕسوماتێکی زیاتری بۆ بخەینە سەر یان ئەبێ وای لێ بکەین تاکو ساحەکە هاوسەنگ بێ لە بینی ئەو بەرهەمە خۆماڵیە و ئەو بەرهەمە دەرەکیە ئەمە ڕای منە ڕەنگ بێ من پسپۆر نەبم لەم مەجالەیە بەڵام من پێم وایە ئەمە شتێکە کە ئەبێ بە وریایی مامەڵەی لەگەڵا بکەین زۆر بەپەلە پرسیارەکەی تۆ لەگەڵ ئەوەی ماسکەکە یا یەکەم جار تۆ ئەم برادرە زۆر پەرۆش بوو زۆر پەرۆش بوو زۆر دەمێک بوو دەستی بەس پرسیارێکی معقول بکە مادەم پرسیارەکەی من دەربارەی سیاست نییە دوور لە سیاستە من مۆنسۆرم قوتابیم لە بەشی ئەندازیاری تەلارسازی قۆناغی یەک هەروە ئەندامی ڕێکخراوی هەسارم لە ماوەی 2 ساڵی ڕابردوو توانیمانە 300,000 دار بچێنین ئیمە بەس دارچاندن نیە و چاودێری دارەکان دەکەین هەتاوەکو ئەو کاتی کە پێویستیان تاوەکو ساڵی 2025 بگەینین بە 1 ملیۆن دار ئایا ئێوە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێک دەتوان سەپۆرتمان بکەن ئێمە بەسە با خەریکی سیاست نەبین ئەو شتە مهمترە لە سیاست پەیوەستە بە ژیانی تاک بە تاچی بوونەوەرەکان نەک تەنها مرۆڤەکان بەتەنیا هیوادارم و داوات لێ دەکەم خۆت بی سەردانی شوێنی چاندن بکەی و پرۆمۆتمان بکەیت تەنها خۆت بی شتەکان ببینی چەند پسپۆڕێک بین کە ئایا ئەو شتەی ئێمە دەیڵین یا ڕاستە یان تەنها قسەیە هیوادارم سەردانمان وعد بێ وعد پرسیارێکی لە من کرد چیمان پێ ئەکرێ من پرسیارەکە عکسەکەمەوە خۆم نادزمەوە لە وەڵامەکەی بەڵام ئەتەوێت چیت بۆ بکەین چیت پێویستە بۆتان بکەین بۆ خۆت و ڕێکخراوەکانی هاوشێوەی خۆت ئێستا جواب مێرەوە بیری لێ بکەرەوە کە هاتم بۆلات پێت بێ ئێوە حکوومەت پێویستە 1 2 3 4 بۆچی من یانی زۆر بەداخم بۆ شتە کە خەڵک گەنجانی ئەم سەردەمە باڵێن جێنڕێشنی زی وایان لێ هاتووە کە ڕەحمەت بۆ سەدام بنێرن ئەوە بۆ ئەو پرسیارە مهمە ئەو پرسیارە زۆر مهمە بۆچی دۆخێ دروست بووە لە هەرێمی کوردستانە کە لە سۆشیەل میدیاش هەنێک پیج هەبن کە ئەو ڕەحمەتە بنێرن زۆر بەداخەوە ئەوە چەندێک بیرتەسکی خۆمانە چەندێک دەسیسەی ئەموو ئەوە کە بە هێواشی ئەی چرپێنێ بە جۆمانە باسی هەموومانەکەین بەڵام دوای ئەوەی کە شوێکی کورتمان وەرگرت دەست خۆش حەقیت هاوکار جا کێ کوشتی و بۆ کوشتی ئایا کاتی نهاتووە ئێوەش بەڕاستی دەستی برایەتی خۆتان درێژ بکەن ئەم گۆڕانکاریە بە پیاوە ئۆکەی بەخێرهێنانەوەی کاقوبا دەکەین دووبارە بەخێر قاوەت خواردەوە بەڵێ گلەی هەیە گلەیەکی زۆر هەیە یا الله زۆربەی زۆری گلەیەکە لە منە بەشی لە جەنابتە دەستان خۆش پێوانێکی گلەی لەوەکەن جا چارەسەرمان بەوە دۆزیوەتەوە 30 چرکە پرسیار 1 خولەک وەڵام لە 1 خولەم زیاتر کات ناین بە جەنابەت وەڵام بەسەرچاو ئەتوانین ئەرێ سارد نییە ئێرە ئۆکەی داواکەین سپلیتەکە بکوژێنەوە یا من پیر بوومە ئۆکەی یەکەم پرسیار لێرەوە دەست پێکەین کوا مایکەکان یەکەم پرسیار فەرموو من منیر حەسکۆل قوتابی لە زانکۆی کوردستان وەک جەنابش لێم دەرئامادە بوو خۆشم ئامادە بووم لە مەراسیمی کردنەوەی یادگای نیشتمانی بارزانی نەمر جەنابی سەرۆک بارزانی فەرمووی نابێت چیتر خەریکی یەکتر شکاندن بن دەرفەتێکی باش هاتوتە پێش بەدژایەتی یەکتری کەس هیچی دەست ناکەوێت دەبوایە عیبرەت لە ڕاپەرین وەربگرین 70 ساڵ ئەو هەموو خەبات و تێکۆشان و قوربانیدان و خوێنە نەمانتوانی ئەوەی بە 7 ڕۆژ ئەنجام درا کاتێک کە هەموو میلەتەکە بوو بە یەک معجیزە ئاسا دروست بوو با ئەمە لە بەرچاو بگرین ئەمە فەرمووی جەنابی سەرۆک بوو هەموو کاتێک دەستپێشخەریەکان لەلایەن جەنابی سەرۆک و پارتی بووە بۆ یەکگرتووی و تەبایی لە دەستپێکی ئەم بەرنامەیە وتت جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی داوەتی کردم و منیش قبولم کرد جەنابی سەرۆک بارزانی چەند جارێک فەرمووی کە بگەڕێنەوە
جنابی سەرۆک هەرێم و سەرۆک حکوومەت دەیان جار پێشنیاریان کرد بگەڕێنەوە و کۆبوونەوە و چارەسەری کێشەکان بکەن بەڵام دوای 8 مانگ بڕیارتاندا بگەڕێنەوە پرسیارەکە ئەوەیە ئایا کاتی نهاتووە ئێوەش بەڕێستان بەڕاستی دەستی برایەتی خۆتان درێژ بکەن بۆ ئەم هەموو دەست پێشخەریانەی پارتی بەڵام دەستی برایەتی ڕاستەقینە هیواداریشم بەدلێکی گەورە لێم وەربگری بەشکاندن لێم وەرنەگری ڕێز و سەڵام بۆ جەنابەت. سپاس بۆ پرسیارەکەت پێم وانە هەموو دەست پێشخەریەک بۆ ئاشتی هی پارتی دیموکراتی کوردستان بێ ئەوە نەڕاستیە نەواقعیە مبالغەیەکە لە حەقیقەتەکە و هەموو کەسێکیشەوە ئەزانێ کوردستان هاوسەنگیەکی هەیە یەکەتی و پارتی ئەو هاوسەنگی ڕاگرتووە پێشتریش جەنابی کاک بافڵیش دەست پێشخەری کردووە داوای کۆبوونەوەی هەموو حزب سیاسیەکانی کردووە ئێستش جەنابی کاک مەسعودیش دەست پێشخەریەکی کردووە و خۆشبەختانە ئەمڕۆ کۆبوونەوە هەبووە لەسەر ئەساسی ئەو دەست پێشخەریە نەمشکلەکانی کوردستان خەتای یەک کەسن و یەک حزبن نەچارەسەرەکانی کێشەکانی کوردستانیش بەدەست یەک کەسە بێ و بەدەست یەک حزب بێ بۆیە ئێمە بە تەبایی و بە برایەتی ڕاستەقینەی یەکتری ئەتوانین زۆر لە کێشەکان چارەسەر بکەین ئەبێ تێبگەین لە مەفهومی شەراکەت ئەبێ بزانین شەراکەت معنای چییە ئالێتێک بدۆزینەوە بۆ ئەوەی پێکەوە بژین لەگەڵ یەکە بەبێ ئەوەی یەکێک هەست بکە ئەبێ زاڵ بێ بەسەر ئەوەی ترە و قسەی ئەم ڕاستە و قسەی ئەو ڕاست نییە سیاست ئەو هایە سیاست هەردووکی تایە ڕکابەرایەتێکی شەریفانە زۆر ئاساییە لە کوردستان 58 سانیە دەستەکانی خۆش بێ ئەم جلە کوردیە جلی کوردی سلێمانیە ئۆکەی ئەمە مراتخانی پێڵێن ستارخانی بەخێر بێ کاک قوبات زۆر سپاس کە جرکە کوردیەکەم کرد گوتیان لەسەر ستایلی قوبادی لە بۆ دوکەین گوتم ئارەوەڵا ئەوەش پێ بووە قوبادیش پێ بووە ئەم شتەی ئێخەت چییە؟ قوبادی نییە ناوەڵا ئەوە عاید بە خۆمم پرسیاری منەوەیە لە بۆ جەنابەت جێی پەنجات لە بۆ ئەو کەسانی کە ئینتەرپرینوەرن ئەو کەسانی کە هەوڵی داهێنان دەدەن بە تایبەتی ئێستا کە کەسمان هەیە قوتابی زۆر زیرەکمان هەیە کە داهێنەرە لێرە چۆن دەتوانی یارمەتی مام دەی طبعا دەربارەی ئەوەش کە پرسیارت کرد خۆمێکێکم کە هەوڵی ئەوە دەدەم کە بما کەسێکە ئینتەرپرینوەر بم بەڵێن دەدەم ئەگەر بە فیعلی شتێک بکەی و سیستەمێک دروستکەی لە بۆ بتوانی کە یارمەتی ئینتەرپرینوەرەکان بدا ئەوە زۆر بە تایبەت دیارێکە لە بۆ دروستەکرا لایەن منەوە خۆم زۆر لە نزیکەوە ئەگام لەو کەسانە هەیە کە خەریکی داهێنەرن لە کوردستان خەریکی شتێکی جوان پێشکەشەکارن جاجلێک بێ یان ئەم بڵین بازنانە بێت کە ئێستاوە یەکێکیان لە دەستایە ئەبینم بە تایبەت بەبوونی کۆرۆنا لێرە مەجالێکی زۆریدا بە ئەو جۆرە داهێنانە و ئەنترپرنۆرشیپ ڕێکخراوی گەورەی وەکو 5 لابس بە داعمی ئەڵمانیەکانەوە لێرە خەریکی ئەم ئیشانە بوونە ئۆفیسی خۆمان داعمی چەندین مەشروعی وامان کردووە وابزانام ڕێکخراوی ڕوانگەش هەر بە هەمان شێوە USAID لە چەند لایەکی ترەوە خەریکی ئەم شتانە بوونە ئەمە زۆر باشە چکە ئەمە جۆرێک لە متمانەبوون بە خۆ دروستەکە ئەوەی کە ئێستا ئەبێ ئێمە بیکەین و ئیشیشی لەسەرا ئەکەین و ئیشیشیمان لەسەر کردووە ڕێخستنەوەی ڕێنماییەکانە تاکو جەنابەت بتوانی بە زووترین کات کۆمپانیای خۆت دابەزرێنی یەکێک لەو ئیشانەی کە دەستمان بۆی بردووە ئەوەیە کە پرۆسەی تۆمارکردنی کۆمپانیامان بە تەواوەتی گۆڕیوە لە ماوەیەکی زۆر نزیکە ڕای ئەگەیانین پێشتر 36 ڕۆژێ ویست تاکو تۆ بتوانی کۆمپانیایەک دامەزرێنی وامان لێ کردووە کە بتوانی بە 24 ساعت کۆمپانیای خۆت دامەزرێنی دەرسەکانی خۆش بێ پرسیاری دوای ئەوە ئێرە ئەوە دەستی پێکرد کاتەکەت کاک قوبات لە ماوەی ڕابردوودا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەندراوێکدا بۆ ڕای گشتی ڕاگەیاند کە هەوڵیان داوە هێزی هاوبەش بنێرن بۆ دەواازە سنووریەکان بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەڕەشەی ئەوەیان کرد کە ئەگەر ئەوە ڕوو بدات ئەوە شەڕی ناوخۆ ڕوو دەدات پرسیارەکەم ئەوەیە ئایا لە ناوچە سنووریەکانی ژێردەستی یەکێتی چی دەگوزارێت کە ناهێڵن هێزی هاوبەش لەوێ هەبێت ئایا ئەو پارە و قازانجەی کە حزبەکان لە سنوورەکان دەیبن شایانی ئەوەیە کە کورد دووبارە بگەڕێنێتەوە بۆ ماڵوێرانی و شەڕی ناوخۆ من پێم وایە کوردستان شەڕی ناوخۆ نابینێتەوە جارێکی تر و پێم وایە پێشمەرگەیەک نییە کە ئامادە بێ نەشەڕ بۆ یەکێتی بکە دژی پارتی نەشەڕ بۆ پارتی بکە دژی یەکێتی ئەو تەجروبە تاڵەمان تاقی کردەوە و هەردوو لاشکستی هێنا و کوردستان 20 ساڵ دواکەوت دوای ئەو نەهامەتیە هەندێشت هەیە نابێ یەکسەر هەمیشە بچین بۆ هێز مشکلەیەک هەیە
لە دەربازە سنووریەکە فەرموو وەرن دوو مۆزەفی گومرکی بنێرن هێزی بۆ چییە دوو محاسب بنێرن ئەرێ ئەمە داهاتەکەیە ئەمە چییە وەرە سەیری بکەن هێزی بۆ چییە بۆ ئەبێ هەر کێشەیەک ڕوو بدا لەم کوردستانە یەکسەر ڕوو لە هێز بکەینەوە مۆزەفمان نییە 700,000 مۆزەفمان هەیە ماڵتان بخڕ نەگیرە ئەو مۆزەفانە چەند محاسبمان هەیە با مەجموعە محاسبێک بنێرین هەم پەرلەمانمان هەیە مەجلیسی مەحافظمان هەیە ڕاگەیاندنمان هەیە ڕێکخراوی ناحکومیمان هەیە ماومە هێشتا بۆ بێ بچینەوە بۆ هێز هێز احترامێ هێز شەڕەکە هێز دروست کراوە شەڕ بکە نهاتووە بێت تەدقیقی گومرگ بکە بۆیە نەخێر من لەگەڵ ئەویان نیم هێز نەهاو بەش بێ نەتاک بێ نەفرە بەش بێ بچێتە سەر حدودەکان و ئەو ئیشانە بکەوە ئیشی هێز نییە ئیشی گومرگە ئیشی مۆزەفە ئیشی ڕەقیبە ئیشی ڕاگەیاندنە زۆر سپاس من محەممەدم قوتابیم لە زانکۆی کوردستان ئەم پرسیارەی من تۆزێک دوور دەکەوێتەوە لە بواری سیاسی و ئابووری پرسیارەکەی من لە بواری وەرشە وەرزش بەڵێ من دەمەوێت لێرە وەرزش لەم وڵاتە من خۆم یاریزانی تەنیس سەرزەوی تەنیس بەڵێ سەرزەوی لە یاریزانی هەڵبژاردی عراقم وەک تاکە کوردم کە لە یاریزانی هەڵبژاردی یەکەمی عراق یاری بکەم منیش دەمەوێت یاریزانی زۆر باشمانەیە بۆیە دەمەوێت پاڵپشت بکرین ئاوەڕمان لێ بدرێتەوە من دەمەوێت قسەیەکیش بکەم دەحەم بکرین لەلایەن بەرپرسێک من هەر بەرپرسێک خەونمەوەی بیبینم پێ بڵێ دەمەوێت وڵاتەکەم لە ڕووی وەرش بەرەو پێش بڕوە بەداخەوە لە کوردستان وەرزش هیوایەتە وەرزش نەبووەتە پیشە نەبووەتە پیشەیە کە یەکێک بتوانێت ژیانی خۆی دابین کە لە پێناوی ئەمە زۆر هۆکار هەن قانون ڕێگرە و داوای لێبوردنەکەم ئەم قسەیە ئەەکەم دڵنیام کۆمەڵێک خەڵک عاجزەکەم لەمەیە ئەم سیستمەی کە هەمانە لیژنەی ئۆلۆمپی و نازانم چی ئەم شتێکی زۆر تەقلیدیە ئێمە قەت ناتوانین ببین بە خاوەن وەرزشکارێکی پیشەیی کە ئەم کەرتە ببێتە کەرتێک کە داهاتی هەبێ بەم نظامی کە ئێستا هەمانە ئەبێ کەرتی تایبەت بێتە ناو مەوزوعەکەیەوە ئەبێ ڕێکلام بێتە ناو مەوزوعەکەەوە بێتە بەنیکردن بێتە ناو مەوزوعەکە سپۆنسەرشیپ بێتە ناو مەوزوعەکەیەوە ئەمە بە حکوومەت ناکرێ حکوومەت بێت ئیدارەی وەرزش بە تێکی ئەدەین ئەمە لە منی وەرگرا وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و مدیری عامی وەرزش احترام هەیە بۆ هەمویان کەسی بەڕێزن بەس ئەم کەرتە بە ئەوان ناچێ بەڕێوە خۆشحاڵم کە یاریزانێکی تەنیس ئەبینم من خۆم وەختی خۆی تەنیسمە کرد من خۆم وەختی خۆی تەنیسمە کرد تەنیس یاریکی زۆر خۆشە بۆ ئاگاداریشتان ڕەنگ لە ڕۆژان بەیەکەوە تەنیس بەخوا لێمە باتەوە بەس ئامادەم یاریە بکەین با سەرچاو بۆ ئاگاداریشتان قسەیەکەم ڕنگ بێ تووشیش بم بەم قسەیە و ڕنگ بێ باوەڕیش نەکەن بەم قسەیە بەس کاک بافڵ یاریزانی تەنیسی زۆر باش بوو ئەمە هەمومان ئەندام بووی لە نادیەک سشتم هەیە پێش هەموو شتێ وێنەی کاک بافڵمان بینی دوور بێەوە کووا بوو بێ سەحەت بێ شکر سەحەتی باشە سەحەتی باشە عەزەڵاتەکانی ئازاری پێئگاز زووچکەنە و لە مناڵیەوە خەریکی وەرزشی ئاسن و شتیوا بووە بێناو بەناو بیهێنینەوە بیری کە تەمەنی 20 ساڵ نییە توزێ ئاگای لە خۆی بێ بەڵام ئیترەویش حەزی لە وەرزەکەی و ناو بەناو تووشی ئەو جۆرە ئەزارانە ئەبێ بەس یاریزانی تەنیسێکی زۆر باش بووە لە وەختی خۆی کاک بافڵ لە سلێمانی بووی بینیت بەڵێ بینیم پێرێ بوو بینیم باشە پرسیار دروست بووە ئەڵێن پەیوەندی جەنابەت و کاک بافڵ چۆنە چی بۆچی کەم ئەبینرێن بەیەکەوە نازانم بە کەم ئەبینرێن بەیەکەوە ناوەڵڵا ئێمە لەوەتی لە دایک بوومە ئەیناسم زۆرە لەوەتی لە دایک بوومە ئەیناسم طبعاً ڕاستە کاکمە بەس ڕەفیقمە و نەکە ڕەفیقمە تەواوکەرمە یعنی ئەمە هەموو ژیانمان بەیەکەوە بووینە زۆر نزیکین ڕەنگ بێ لە هەندێک مەوزوعات تەبیعەتمان کەمێ جیاواز بێ بەڵام زۆر نزیکترین لە ڕووی تەبیعەتیشەوە لەوەی کە ڕەنگ بێ خەڵک تەوەقوع بکە خۆشەویستیەکە تۆزێک لە خۆشەویستی برای عادی قوڵترە چکە هەر پێکەوە بووینە وە قوڵترە لە سیاست وە قوڵترە لەو کێشانەی کە ئەمڕۆ بەرەوکی کوردستانیان گرتووە و من مەمنونی ئەوم لەبەر زۆر هۆکار یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە وەختی خۆی کە لە مەکتەب بووم تۆزێت تەلەبەیەکی هاروهاج بووم ئەویش بەو عەزەڵاتەی خۆی و بەو قووەتەی خۆی من بەعزار تووشی کرد نەبووم لەسەر یەکردمەوە تەلەبەی ترە هاتنە یامیش لێم بن بەس لە ترسی ئەو نەیانتوانی چم لێ بکەن پێم وایە ئێستش بەعزێک کەس هەیە حەزەکە عەزیەتم بە بەس ڕەنگ بێت لە ترسی ئەو نەوێنێ چم لێ بکەن باشە
بەم سوحبەتەی خۆت با بکەم بە پرسیارێکی قورس مادەم وایە تۆزێک ڕۆڵەکانتان دابش کردووە لە وێنی خۆتانە تۆ بە دیبلۆماتیکەکە و ئەو ببێ بە کەسێک کە تۆ ئەپارێزێ جارێک خۆی پێم وایە هەر لە کەناڵ جوانەکەتان خۆی تعریفێکی زۆر جوانێکی زۆر لە جوانتر لە من توانی بیڵێ من ئەو ئەتوانم بڵم تاوکەری یەکتری من حەزم لە ئیشە حکومیەکەیە حەزم لێتی حەزم لە ئیشە حکومیەکەیە حەزم لە گۆڕینی ڕێنمایە و شەڕکردن لەسەر قانونە و چاکردنی ئەم بڕیارە و ئەم شتە هەڵگرین بافڵ حەزی لە شەڕەشەقە حیزبایەتیەکەیەتی حەزی لە هێنان و بردن و کۆبوونەوە و ئیدارە خۆی ناوی ناشێت خانەکە حەزی لێتی باشە لەمەیە سەرکەوتووە زۆر استراتیجیانە بیرەکاتەوە ئەتوانێت ڕۆژێک لای شیعەکان بێ ڕۆژێک لای جەنابی کاک مەسعود بێ ڕۆژێک لە ناو کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان بێ حەزی لەو قەرەباڵغەیە و بەڕاستی ڕاستە کەسمان نابین بە مام جەلال بەڵام ئەوە زۆر لەسەر مام دەرچووە لەو ڕووەوە من ڕەنگ بێت زیاتر حەزم لە این بووم هەندەسەم خوێن فیتەریم کردووە حەزەکەم شت بشکێنم و چاکیان کەمەوە ئێوەش ئیشی حکوومەتە کاک قوبات ئەدی یەک شتی کەشم مەبەستە کاتێک کە بڕیارتدا بەشداری بکەیتەوە لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران ڕاوێشت بە کاک بافڵ کرد بەڵێ یەکەم کەس بوو کە قسەی لەگەڵا بکەم وتم شتێکی ئاوها هەیە بەڕێز کاک مەسرور داوەتی کردوم چی بکەم بابە بڕۆ بۆ ئەپرسی هەر بڕۆ یەکسەر ئەنی نەبوو هیچ تەرەدودی نەبوو کاک بافڵیش لەگەڵ ئاشتەواییە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئاشتەواییە ئێمەش لەگەڵ هەموو دەستپێشخەریەکین لە پێناوی ئاشتەوایی دەستخۆش کێ پرسیاری لەسەر دیجیتال ترانسفۆرمیشن هەیە کێ پرسیاری لەسەر تەکنۆلۆژی ئارتیفیشیەل ئینتەلیجنس هەر چوارتانمەوێ لەم کوڕە قۆزەوە دەست پێکەین پرسیارەکەم ئەوەیە تۆمارکردنی بیرۆکە کەی بە یاسایی دەکرێت بە نمونە دڵنیام هەموو ئەمانەی ئایدیا پاتنت هەموو کەسانی کە لێرانن بیرۆکەیەشیانە ساڵی مێشکە بەڵام سیقایان بە کەس نییە باسی بکەن نای بۆی بتەوێت ئەم بیرۆکەیە بە یاسایی بکەی بۆی کەسێکی تر نێ بیرۆکەکەی تۆ بتزەیەوە خۆت بە پارێکی زۆرتر هەمان بیرۆکەی تۆ ئیشەکەش سەقەت بکە کەی ئەمە دەکرێ و سپاس دەستخۆش پرسیارێکی ترم نیە دەنا شتێکی تر لەگەڵ مانچستەر یونایتد وازە چۆنە ئەم ساڵە چ زۆر سپاس ئەمە لە هەمووی گرنگترە گرنگە نا لەسەر تۆمارکردنی بیرۆکە لەسەر پاتنت لەسەر ئەوەی کە پێی ئەڵێن intellectual property ئەمە زۆر شت هەیە کە ئێمە ئەبێ ماومانە زۆر ماماوە بتوانین ئەم فەلسفەیە بچەسپێنین لە قانون لە کەلتوری ئیشکردنە پێم وایە ئەمە شتێک نییە تەنها حکوومەت ئەتوانێت بیکەم یەک لەو شتانەیە کە داوا لە ئێوە ئەەکەم داوا لەم زانکۆیە ئەەکەم بە پشتیوانی و ڕۆماڵکردنی تۆڕی میدیایی ڕوودا و یارمەتیمان بن ئەم شتە بکەین بە قەزیە من بۆم دەرکەوتووە تا شتێک نەبێ بە قەزیە حەلی بۆ نادۆزینەوە ئێمە سەدان هونەرمەندی ڕێکوپێکی باشمان هەیە بەرهەمەکانیان نابنە هۆی دەستکەوتێک بۆیان نابنە داهاتێک بۆیان بەرهەمەکانیان لە بازارە ئەفرۆشرێ بێ ئەوەی ئەمان هیچ فلسێکیان بۆ بگەڕێتەوە ینی ئەمە هەمووی بەسراوەتەوە بە یەکەوە من پێم وایە ئەمە لێرەدا من داوا ئەەکەم هونەرمەندەکان داهێنەرەکان کەسە شارەزایەکان بەشکەم ئەم زانکۆیە و بەشە پەیوەندیدارەکان بەشی بزنسی ئەم زانکۆیە پێک بین حەلێکی بۆ بدۆزینەوە ئەمە هەموو حەلێک لای حکوومەت نییە با لە ئێوە دەست سیڤیک ئاکشن ئەوەی کە زۆر زۆر گرنگە زۆر خۆشە گوت لە بەرپرسێکی سیاسی و ئیداری دەوڵەتەکەی خۆت بێ پێت بڵێ بەبێ پشگیری کەرتی تایبەت بەبێ پشگیری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەبێ پشگیری زانکۆکان و بەبێ پشگیری میدیا من ناتوانم پۆلیسی چینج بکەم ناتوانم گۆڕانکاری لە پۆلیسی وڵاتەکەیان بکەم ئەمەش ڕۆڵ و هێزی خۆمانمان بیرەخاتەوە وەکو هاونیشتمانی ئەو خاتونە فەرموو کاقوبادیان وڵایی پرسیارم هەبوو لەسەر ڕیفۆرمی پێشمەرگە زۆر پرسیارم کردووە لە سیاسیەکانی خۆمان زۆر بە خۆشی و بەباشی و باسیەکەن و چەند ساڵە ئەڵێن ئیشی باشەکرێ و وا خەریکە و ئەم شتانە بەڵام کە پرسیارم کردووە لە هێزەکانی هاوپەیمان زۆر بە نگەتیڤی یعنی لەم پرۆسەیە ئەڕوانن و هەموو شتەکەیان ناوەتە دەست ئێوە بەڵام تا ئێستا نازام چۆنە پرۆسەکە بەرەو کوێ ئەڕوا زۆر سپاس هەڵیشی خڵەتانم من وتم باسی تەکنەلۆژیا هاتە سەر پێشمەرگە هاتە سەر دەستخۆش خاوە پرۆسەکە خاوە یان ناتانێت نەنا ئەمانەوێ خاوە بەڵام دووسێ شتیەوێت یەکەم جەوێکی سیاسی ئارامی لەبار کە ئیشەڵاوە بەرەو ئەوێ ئەڕۆین کەفاعەت و توانە ئەوەشی پێویستە ئیرادەکە هەیە بۆمان دەرکەوت پێشمەرگەی زۆر ئازامان هەیە هێزی تۆکمەمان هەیە بەڵام ئەگەر بیت وەکو یەک هێز سەیری بکەی نەخێر یەک هێز نییە ئەبێ هێزەکە لە ڕووی قیادە لە ڕووی ئەمرەوە یەکی خەی ئەوەش
پرۆسەیەکە ئەم بەرنمەی کە هاوپەیمانان لەگەڵ ئێمەیە دای ڕشتووە 33 خاڵە ڕنگ بێ خاڵی 33یەمین یەک خستنەوەی هێزەکان بێ ئێدە باشە 28 ئەو 33 خاڵە جێبەجێ بکەین پارو لەو پارویە متمانەیەک دروستە بێتەوە کە ئیتر پێویستمان بەهێزی ئەم نامێنێ خاوە خەتای یەکێتی و پارتیە خەتای زەحمەت کێشانە ئەو هەمووی خەتای زەحمەت کێشانە من زۆرم بەلاوە غەریبە کە ئێوە ئەڵێن خەتای مەسەن یەکێتی و پارتیە خۆ یەکێتی و پارتی ئێوەن یعنی بەڵێ خەتای زەحمەت کێشانە سۆشیالیستە مافی وەڵامدانەوە ڕێزم هەیە بۆ زەحمەت کێشان پرسیاری لەسەر تەکنۆلۆژیا هەیە ئۆکەی بۆچی تاکو ئێستا لە کوردستان ئینشورانس نییە ینی بیمە نییە بیمە هەیە بەس ئیزامی پلانتان چیە بۆ ئەو بابەتە بەڕێوەبەراتی بیمەمان هەیە لە وەزارەتی مالیە بەڵام ئایا توانیوێتی بەتاوەتی ئیشەکەی خۆی بپێکرد نەخێت قانونەکەمان وای کردووە ینی اختیاری بێت بەس بۆ هاتوچۆ حەقە ئیلزامی حەق نییە هیچ کەسێک سارە لێ نەخوڕێ مەگەر بیمەی ئینشۆرانس هەبێ ینی بیمەیەکی هاتوچوو هەبێ بەڵام دوای تەسەرەوەی کە کێ ئەمە ئایا ئەمە حکوومەت بیکە ئەبێ حکوومەت بیکە یان ئەبێ کەرتی تایبەت بیکە پێم وایە لە زۆر وڵاتە تێکەڵاوە حکوومەت دەتوانێت بیکە کەرتی تایبەتیش دەتوانێت بیکە من پێم وایە ئەمە پێویستە بکرێ بیمەی تەندروستیش بە هەمان شێوەیە هەیە بۆ خانوش ئەتوانی هەبێت بۆ زۆر شت ئەتوانی تۆ ئینشۆرانسدا بنەی ئەو کاتە وەختیەوێ تاکو ئێمەش بتوانین پرسیاری تەکنۆلۆژیا هەڵم نەخڵەتێنن شێ بەڕاستی پرسیاری تەکنۆلۆژیای هەیە وعد فەرموو کات خوبات 2019 بوو لەلایەن خێزانی جەنابتەوە خەڵاتەکانی ڕوانگە بوو خەڵاتم بەسەردا بەشکرا یەکەم بووم لە بواری داهێنانی زانستی پرسیارەکەم ئەوەیە کە کاتێک لێرە داهێنان دەکرێت هەر ئەو کاتەیە با بڵین لە کەناڵەکان داوت دەکرێن و دەستخۆش زۆر باشە نازانم چ ئەنی هەر کۆمەڵک بەرپرس دێن و تاو هەر ئەوەندە هەر دوای ئەوە تەواو ئەو کەسە ناوی نامینێ داهێنانەکە چی بوو تۆ داهێنان لە بواری سەربازی بوو ڕۆبۆتێک بوو لە بۆ پسەڵکردنەوەی بۆم بوشتیوە کاتی شەڕی داعش ئەو بیرۆکەم لەوە هات یعنی دروستت کرد بە کردداری ئەوە خۆت چۆنە یەک تۆز بۆمان باسکە هەر ڕۆبۆتێکی احتیادی ینی شتێک سادە بوو بەڵام پێویستی بوو زۆر لە بۆ پێشمەرگە و کاتە چونکە دەمدیت و گوێبیست بووم کە پێشمەرگە هەیە بە پوسەڵکردنەوە شەهید بووە لە جیاتەوەیەت و پێشمەرگە بنێری ڕۆبۆتێک بنێری بە میلیۆنەکە 2 میلیۆنە مەسەلەن و تۆ توانی بە چەندێک دروستیکەی ئەو ڕۆبۆتە ئەو ڕۆبۆتە بە 150,000 دروست کرد 150,000 دینار ئێوەش نەتان بینی و کەڵتان لێوە نەگرت نانی حەقەتی کرد با من پێشنیارێکەکەم بۆ تۆڕی میدیایی هەموو شتێ بێ ڕوودا و چارەسەریکە تۆ بۆ تۆڕی میدیایی ڕوودا ڕنگ بێ بینی بێتان لە بەریتانیا لە ئەمریکا هەندێک بەرنامەج هەیە کە کێبڕکێ ئەەکەن لە بینی بیرۆکە شارک تانکۆ و یەکیان ترامپ ئەی کرد پێشەوەی بوو بە سەرۆک وەرن کێبڕکێ بکەن لە بینی ئەم گەنجانە بۆ ئەوەی داهێرانی خۆیان تەقدیم بکەن سێ چوار لە سەرمایەدارە گەورەکانی کوردستانیش بانگ بکەن وەکو حەکەم بزانن کامە لەو سەرمایەدارانە ئامادەن ئیستیسمارکەن لەو بیرۆکەیە تاکو ئەو بیرۆکەیە ببێ بە شتێک کە لە بازاری کوردستانە بفرۆشێت. پێشنیازێکی باشترم هەیە بۆ ئێوە بۆ حکوومەت ئەو بیرۆکە نۆبڵانە کە هەن ئەگەری هەیە ژیانی سەدان کەس ڕزگارکە سەدان برای پێشمەرگە خوشکی پێشمەرگە ڕزگارکە و بشمان پارێزێ و لە هەر هەمووی گرنگتر بەرەو پێشچوون لە بواری بەرگریە پیشەسازی بەرگریە هەرێمی کوردستانەکان بە شتێکی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تورکیا 20 ساڵ پێش ئێستا لە تەکنۆلۆژیا و لە پیشەسازی بەرگریا زۆر بەرەو پێش نەچوو بوو ئەو ئێستا تۆپە و بووە بە وڵاتێکی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێوە وەکو حکوومەت بۆچی باوەش ناکەنەوە بۆ ئەو فیکرە گەورانە ئەو داهێنانانە شتی بچووک نین ئەوانە ئەمە هێشتا شەڕەکەی لەسەر ڕەنگی کڵاوی ئەم پێشمەرگەیە سوور بێ سەوز بێ ئەمە بە عەقلی داوای لێبور نەکەم ئەم بە عەقلی ئەم حکوومەتەمان ناکرێت ئێمە پێویستمان بە بەستنەوەیەکە لە بینی داهێنەرەکە لە بینی کەرتی تایبەت و لە بینی حکوومەت دەسەکانە خۆشبەری من پرسیارێکی ئەمانە وەرگێڕ یەکێکیان نەکەرتێکیان لە کوردێکە یەکێکیان کامتان ئازاترن ها ڕۆک پەیپەر سیزدە 1 2 3 نا تۆ گۆڕیت بردەکە هەروەک هەموو لە ئاگاگەدارن لە چەند مانگی ڕابردوودا خاکی هەرێمی کوردستان کەوتە بەر کۆمەڵێک هێرشی درۆنی و هاژەکی و سەروەری خاکەکەمان بەزێنرا ئایا وەک حکوومەتی هەرێمی کوردستان چ ڕێگە چارەیەک گیراوەتە بەر ئەم هێرشانە دووبارە نەبنەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان پلانی چەکردنی پارتە کوردی ڕۆژهەڵاتەکانی کوردستانی هەیە
کە ئەمە داواکاری سەرەکی کۆماری ئیسلامە یاخود پێی قایل نین. زۆر سپاس. ئێمە لە وەزعێکین کە ئەگەر بیت بە ویژدانەوە تەقیمی بکەیت عیبیش نییە بیڵین بەراورد بە تورکیا و بەراورد بە ئێران و شتوانی بڵێ بەراورد بە حکوومەتی فێدرالی ئێمە لەوان بەقوەتر نین. ئاسمانی ئێمە بەدەست ئێمە نییە، بە حاڵ خاکەکەمان بەدەستمانە. چه ئالێتێکمان هەیە بۆ ڕێگریکردن لە درۆنێکی وڵاتێک، لە F-16ێکی وڵاتێک، لە ئەپاچیەکی وڵاتێک بێت سنووری ئێمە ببەزێنێ و لە گوندێکمان بە لە بنکەیەک بدا، لە بنکەیەکی سەربازی ڕۆژهەڵاتی یاخو باکووری یاخۆ ئیلاخری بدا. چیمان هەیە کە بە فعلی بێجگەرە لە گلەی و گازنە و بسەرکۆنە و ئیدانەی ئەەکەین و چەند جار ئیدانەمان کردەوە بەخوا من دەستە شەرمەکەم ئیدانەی بکەم، جارێکی دانەیەکی دووجار ئیدانەیەکەی. ئەمە بەشێکە پەیوەندی بە سەروەری خاک و سیادەی عێراقە. باشە بەشداریکردنمان لەم عێراقە بە بەشێک بوونمان لەم عێراقە خۆێرە بێ سوودێکی هەبێ بۆ ئێمە نابێت لە حاڵەتێکا کە زەرەرمان پێ بگا کوا عێراق لەکوێیە فرۆکەخانەی سلەیمانی لێدرا کەس قسەی نەکرد لەسەری ئەوەی کە قسەی کرد خۆزگە قسەی نەکردایە هادی عامری ئەزانی چۆنە ئەمە من خۆم چوون بۆ ئەچووی بۆ ئەنقەرە و هیچیش چوون بۆ بەغا نەکرد چیتان چوون بۆ بەغا چوون بۆ بەغا لەوێ وتم بابە باسی ناکەن وڵی تر ئەزار یەک بیانویان گێڕایەوە ئەم مەوزوعانە من بۆم دەرکەوتووە تووشیش مەکەم قسەی بەس هەرەیکەم هەموو کەس بۆی هەیە سەروەری عێراق ببەزێنێ بێژگەرە لە کورد ئێران بە کەیفی خۆی ئەی بەزێنێ کەس قسە ناکە تورکیا بە کەیفی خۆی ئەی بەزێنێ کەس قسە ناکە هەندێک جار هاوپەیمانە بەڕێزەکانیشمان ئەی بەزێنن کەس قسە ناکە بەس یەک کات کورد تۆزێ بیر لەوە بکاتەوە تەجاوزی سیارەی عێراق بکە ناوەڵا ئەمانە ئینفیساڵین من لەمە تێنەگەیشتۆم لەمەیانە تێنەگەیشتۆم قسەیەکی زۆر گرنگە کرد جملەیەکە ئەنووسرێتەوە دڵنیام بەڵام پرسیارەکەم بیر نەچۆوە یعنی تەسەورم کرد ئەو قسە بەقوتە بۆ ئەوە بێ بۆی پرسیارەکەم بیر بچێتەوە لە ئەنقەرە چیت کرد بۆ ڕۆژێکی تر هیچ نەبێ گەرنتی ئەوە هەیە خەڵک لە سلێمانی کە خەوت بە ئیسراحات بتوانێ خەمی ئەوەی نەبێ کە درۆنێک لە بەکرە جۆکەوێ بە سەرزەوی لە مەودووە ئێمە زۆر جارەبین بە قوربانی ئیشی خەڵکی تر هاوپەیمانێکمان بەڕێزێک بانگهێشتەکە بۆ سلەیمانی ئێمە باجەکەی ئەدەین بۆی ڕوون بێ جەنەرال مەزلوم کۆبانی لەسەر داوەتنامەی ئەمریکیەکان لە سلێمانی بوو لەسەر بانگهێشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی نەبوو ئێمە هاوپەیمانیەکمان هەیە لەگەڵ کوردانی ڕۆژاوە و نەمان شاردووەتەوە و ناشی شارینەوە ئەو هاوپەیمانەتیە لە چوارچێوەی شەڕی داعشدایە بە هەموو دنیامان وتووە هەموو هاوپەیمانان ئەزانێ وە خودی کۆماری تورکیا شەزانێ لەم هاوپەیمانەتیە نە شەرمی لێەکەین نەبەدزیەوە ئەو هاوپەیمانەتێمان هەیە نە ئەشی شارینەوە شانازیشی پێوەکەین بە چوارچێوەی شەڕی داعش مبادرەی یەکێتی خۆیەتی سیاسەتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە یان بڕیاری هاوپەیمانێتی بڕیاری پەرلەمانی کوردستانمان هەیە کە ئەبێ بە هەموو شێوەیەک پشتیوانی خوشکان و برایانی ڕۆژاوا بکەین بڕیاری پەرلەمانە هیچ یەکێتی ئەو سنوورە یاساییایی تێنە پەڕانووە لەو پشتگیریەیە پرسیارێکی تر زەحمە نەبێت ئۆکەی فەرموو سەبارەت بە پرسیارەکەی من کە لەسەر قودسی کوردستانە کەرکووک کە هەست دەکەم ئەم شارە بیرکراوە شارێکی کوردی من کە دوو هەفتە پێشستا لە سلێمانی بووم لە ڕێگای سلێمانی بووم بە غەڵەت ڕێم چووە سەرڕێی کەرکووک بە سەیتەڕێی کەرکووکدا چۆمە ژوورە زۆر بە ڕفتارێکی ناشرین هەڵسوکەوتیان لەگەڵ من کرد کە دیتیان ڕقم سیارەکەی ڕقم هەولێرە یەکسەر بە منیانگۆ بڕۆ کەشفی کە تەفتیش و شتیوایان کرد زۆ بە ناڕێکی پرسیاری نایەساییان دەکرد دەیان گوت لۆ هاتی و کە من وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە بۆیان نەبوو ئەم پرسیارانە بکەن و پرسیارەکەی منیش ئەوەیە کە ئێوە وەکو نوێنەری حکوومەت
هیچ پێشنیارێک تێ لە بۆ پەرلەمان کە وا بکرێ کەرکووک بگەڕێتەوە دەست کوردستان. زۆر سپاس. سپاس. ئەمە پرسیارێکی بەجێیە و پرسیارێکە کە پێم وایە لە ناخی هەموو نیشتیمان پەروەرێکی کوردستانیە. کێشەی ئێمە لە کەرکووک هەمە جۆرە، بەشێکی پەیوەندی بە ئەو محافظەیە کە بە نایاسایی ئەمڕۆ محافظی کەرکووکە، بەشێکی پەیوەندی بە غەدرانەیە کە لە دوای ئەنجامدانی ڕێفراندۆمەکە و ڕووداوەکانی دوای ئەوە سەپێنرا بەسەر کەرکووک. بەڵام ئەوەی کە من تێگەیشتوم، ئەوەی کە من بە ئاگام لەی فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا جەمع هەمویان کۆکن لەسەرەوەی کە ئەم مەوزوعە بە جدی وەربگرن. وەزیرەکانمان لە حکوومەتی فەدرالی لەگەڵ بەڕێسەرۆک وەزیران، کوتلە سیاسیەکان لە ڕێکەوتنەکان لە پێناوی پێکێنانی حکوومەتی فەدرالی مەوزوعی کەرکووکیان پشتگوێ نەخستووە و نەکردووە و ناشیکەن. و ئێمە بەردەوامە بین تاکو ئیشەڵڵا لە ئینتیخاباتی داهاتوو دەنگی ڕاستەقینەی خەڵکی کوردستان کە کەرکووک بە شارێکی کوردستانیە بینین لە نەتیجەی ئینتیخاباتەکە دەرکەوێ و محافظێکی کوردی بگەڕێتەوە بۆ قودسی کوردستان. دەستەکانت خۆش بێت. ئەوانەی پرسیارتان هەیە هەر هەمووتان پرسیارەکەن، ناڕووینەوە هەتا پرسیارەکانتان تاوا نەبێت لەبەرەوە خەمتان نەبێت. لێرەوە ها ئەو خاتونە هەر کوڕ پرسیاریان کرد. کاقوبات گەرمات نییە اینجا، تۆزە گەرم بوو. ئەڵێن چی خۆتان بڵێن من کەسێکی دیموکراسی خوازم نامەوێ هەر خۆم بڵێم گەرمە و ساردە. کێ گەرمایەتی دەستپەرکاتەوە؟ کێ گەرمایەتی؟ کێ سەرمایەتی دەستپەرکاتەوە؟ کێ وەسەتە دەستپەرکات؟ وەڵا نزیکە وابزانم زیاتر گەرمەیان بوو بە تو سوزی ساردیکەندەی. با توزە ساردیکەین لەسەر 25 داینێن بۆ ئەوەی کە کەس سەرمای نەبێ. فەرموو. من ئۆرفام خەڵکی زاخۆمە. خزمی خۆتانم. من پرسیارەکەم بە ئینگلیزی دەکەم لەبەرەوەی خوێندنم بە ئینگلیزی بووە. خۆشحاڵم بەو هەڵویستەی ئێوە هەتانە لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی کوشتن بە ناوی شەرەفەوە. دەمەوێت لەسەر ئەو بابەتە زیاتر لە بەڕێستان ببیستم. بۆ نمونە کام هەنگاوانن ڕاوم بوو کۆتایهێنان بە کوشتن بە ناوی شەرەفەوە. لەبەر ئەوەی ئەم بابەتە ڕەگوڕشێکی قوڵی هەیە، من ناڵم لە کولتوری کوردیدا بەڵکو لە کولتوری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. تەبع هەموو پرسیارەکان باش بوون، خواڵ ناگرێت بێت چاوێنی بن نازەمەمە دارەیان نە بەس پرسیارەکان باش بوونە. من هەمیشە وچوومە و بووەتە شعاریش و خۆشبەختانە بووەتە شعاری حکوومەتەکەش ئەوەیە کە ئەڵێم و ئەشیڵ پێوتوومە و ئەیڵێم و هەمیشە ئێڵێمەوە هیچ شەرەفێک لە ژن کوشتندا نییە و هیچ هۆکارێک نییە، هیچ هۆکارێک نییە، هیچ قانونێک نییە، هیچ دەقێکی پیرۆزی هیچ کام لە ئاینە پیرۆزەکان نییە کە ڕێگا ئەدا بە پیاوێک ژنێک بکوژێ. ئەمە جەریمەیە و ئەبێ وەکو جەریمە مامەڵی لەگەڵا بکرێت و ئەبێ ئێمە هەمومان ژن، پیا و گەنج، پیر، عەشایر، عەولەمە هەمووی کۆک بین لەسەرەوەی کە جێ نییە لە کوردستان بۆ کوشتنی کەسێک لەسەر بەناو شەرەف. ئەمە ئۆکەی فەرموو ئەمە شعارێکم فرێدە. کامتان بە جدی باوەڕتان بەم شعارە هەیە بەم مەوزوعە کە شەرەف نییە لە ژن کوشتن؟ کێتان پێتان وایە هۆکارێک هەیە کە ئاسایی بێ ژنێک بکوژرێت لە پێناوی؟ جوانە، بێشەرەفیە. باشە کە ئێوە ئەبیستن کوڕینە پرسیارە بۆ ئێوەیە، خانمینە مەجالم بەرێ، کە ئێوە ئەیویستن ژنێک لەسەر جادەی 100 مەتری بوو 120 مەتری بوو کوژرا، ڕینتان چی بوو؟ ڕەتفعلتان چۆن بوو؟ چۆن سەیری ئەو حەدەسەتان کرد؟ چۆن هەستان چی بوو کە ئەو خەبەرەتان گوێ لێ بوو؟ لە سمێڵ بابڕەکانە پرسم، لە ڕیشنەکانە پرسم. من ئەمەوێت تێبگەم ئایا وەکو من تووڕەبوون کە ئەو خەبەرەتان بیست؟ وەکو من بێستان لە هەموو شتێک هات کە ئەو خەبەرەتان بیست؟ نا، دڵنیام خەڵکەیە ڕەنگ بێ خەڵکە بێ لەناو ئەم قاعەیە هەرگوێشی نەیاوتێ. کەس هەیە لەم هۆڵەیە دانیشت بێ لەگەڵمانە عەفوم کە کە بیستوێتی ژنێک ئەکوژرێ، مەسەلەن بیانووی بۆ دۆزراوەتەوە و توانە لەبەر فڵانەش وڵا جلی وا بووە و مکیاجی وا بووە و ڕەفتاری وا بووە و نازانم چی وا بووە، دەستیان خۆش بێ حەقی خۆی بووە. تەمان ئەگەر هەش پێ ڕەفاقەتی من و ئەو تەواوە بێ لەم دەقەیەوە، شکەن بەڕێزێک جوانوەتی بێ شەرەفیە. ئەمە ئەم شەڕە داوای لەبوردنەکەم خانمینە، ئێوە قوربانی دەری یەکەمی ئەم قەزیەن
بەس ئەم شەڕە بە خانمان بە تەنیا ناکرێ گۆڕینی ئەو عەقلیەتە سەقەتەی کە ڕێگا ئەدا بە پیاوێک ئەو حەقە بدا بە خۆی ژنێک بکوژێ ئەم گۆڕانکاریە بە پیاو ئەکرێ بە من دەیان مامۆستای ئاینی بەڕێز ئەناسم کەسانی ئاینین لاپەڕە بە لاپەڕەی قورئانی پیرۆز شارەزان دژی ئەمەن و ئامادەشن قسە بکەن لەسەر ئەم مەوزوعە بەڵام ڕەنگ بێ ئەو هاژ و هوژ و هەرا و هوریایی سۆشال میدیا وا بکە خەڵک تەرەدودی هەبێت لەوەی کە بێت بە زەقی ڕوبەڕووی ئەمە ببێتەوە ئێمە لێرە داواکەم کوڕی نەسمێڵ بابڕینە ڕیشنەکان ئێوەن لەنێو خۆتانە جارێ باوەڕتان بەوە هەبێ کە هیچ شەرەفێک لە ژن کوشتندا نییە کە خۆتان گەیشتنە و قەناعەتە کە خۆتان گەیشتنە و قەناعەتە قەناعەت بە ڕەفیقەکان بکەن بیکەن بە مەوزوعی باس هەر باسی پەبجی و شتیوا مەکەن باسی کلاسیکۆ مەکەن وڵا کێ بردیە و کەی نێبر قڕ بەسەرێک کوژراوە لە بەرەوەی کە تەنورەکەی کورد بووە بەڕاستی دەمەوێت دەستخۆشی لە کاک بێستونی بکەم لەوە دەفێتەوە دەستخۆشی لە کاک قوڵاتی بکەم تەحملی کردین بەڕاستی ئێمە کاتی خۆی وار هات بووین لە هەر گۆشە و کەنارێکی شارەکەمان بە کوردی قسە بکەین کە دەچوینە شوێنێکی گشتی لەگەڵ هاوڕێکانم گوێ بیستی گۆرانی کوردی دەبووین و هەروەها کارمەندەکانیش کورد بوون بەڵام ئێستا پێچەوانە بۆتەوە کارمەندەکان بە عەرەبی قسە دەکەن و لە سەریشمان فەرز کراوە کە گوێ لە گۆرانی بیانی بگرین لەلایەکی دیکەوە تاپۆ دەدرێت بە عەرەبەکان ئایا پێتان وان نییە کە ئەمە بە گۆڕانکاری دیموگرافیدا بنرێت و ببێتە هۆی کێشە لە داهاتوودا هەوڵەکانی حکوومەت چییە بۆ پارێزکردن لە کەلتوری کوردی و مانەوەی ناسنامەی کوردستانی پرسیارێکی زۆر گرنگە تەرجمەیەکەم بۆی وەڵامەکەت چڕ بێ مەترسی ئەوە هەیە لەسەر هەرێمی کوردستان سلێمانی هەولێر دهۆک گۆڕانکاری دیموگرافی دروست ببێ بەهۆی ئەوەی کە ئابووری هەرێمی کوردستان بۆ هۆکاریەوەی خەڵکێکی زۆر لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بێتێرە بەڵێ یان نەخێر نازانم ناتوانم بڵێم بەڵێ یان نەخێر بەس من ئەتوان بڵێم ئێمە لە وڵاتێکە ئەژین ناوی عێراقە کە بەشێکی لە عێراق ئەبێ ئازادی هاتوچۆ هەبێ لە نێو عێراق و ئەبێ ئازادی هاتوچۆش هەبێ لە بینی هەولێر و سلەیمانیش یعنی ئەوە یەک بەس وڵاتێکی شاژین کاک بەڵام ڕاستە وڵاتێکە ئەژین تعریب کراوین بۆیە ئەبێ لە بینی 0 و 100 هەلێک بدۆزینەوە تاکو ناتوانی ڕێگری لە کەسێ بکەی لەبەرەوەی کە عەرەبە وەڵا بۆی نییە بێتە کوردستانەوە سیاسەتێکی عنسوڕیە من دژی ئەوەم هەمومان دژیەوەین باشە ئەوێ خانوو بکرێت لە کوردستان وەڵام من نەیەڵم خانوو بکرێت لە کوردستان لەبەرەوەی کە عەرەبە وەڵا ئەوە غەدرە ئەوە ناقانونیە نادەستوریە ئەگەر حرەکەیەکی سیاسی لە پشتەوە ئەمە بێت و دەعم بکرێت لە پێناوی گۆڕینی دیموگرافیای شارێک شارۆچکەیەک گوندێک ئەمە شتێکی ترە بەڵام کەسێکێت ئێوێ بزنس بکاتەوە لێرە وەڵام من مەمنونیم کەسێکێت ئەوێ لێرە مەطعمێ بکاتەوە ئەبێ مەمنونی بین یەکێک ئێوێ بێت پارەی خۆی ئیسیسمارکە لە هەولێر سلەیمانی دهۆک کەلار هەڵەبجە زاخۆ ڕانیە ئەبێ مەمنونی بین یعنی ئەمە ئەبێ هەموو شتێک هەموو حاڵەتەکان بە یەک چاوسەیریان نەکەین دەستخۆش بەداخەوە هەتا ئێستاش زۆنی زەرد و زۆنی سەوز هەیە کە کوردستانی باشووری کردووە بە دوو باش کەسانێکان کە با بڵێن لە یەکێک لە حزبەکانە ناتوان بچن بۆ زۆنی حزبی بەرامبەر هیچ هەنگاوێک دەکرێت بندرێت بۆی ئەو دیاکاریە نەمێنێ ئەو هەستیارە نەمێنێت لە نێوان حزبەکان ئەو هەموو پرسیارەت لێکرا لەلایەن قوتابیانەوە لایەن هەموو قوتابیەکان ڕخنەش گیرا تا حدێک کە ئەگەڕێیتەوە یەکەم هەنگاوت چییە بێ بۆ ئەوەی هەزوو ئارەزوەکانی قوتابیان بێنیتە دی پرسیارەکان با هەمووی وەرگین ئۆکەی ئەوانەی کە هیچ هەڵنەساون سی چرکە پرسیارەکەت بکە بەپەلە سی چرکە کە من بیلالم پرسیارەکەی من لەسەر غازی سروشتیە دەڕوانینی پلانی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان چیە بۆ دەرهێنانی غازی سروشتی و ڕەوانەکردنی ئایا هەروەکو سیاسەتی هەناردەکردن و ڕەوانکردنی نەوت دەبێتن پرسیارێکی تریشم هەیە ئایا لە کاقوبات لە کەیسی کوشتنی عاقید هاوکارزاف ئەم کەیسە بە کەیسێکی تیرۆریستی دەزانێتن ئەگەر بە کەسێکی تیرۆریستی دەزانی بۆ تاوەکو ئێستا تاوانباران و داواکراوەکان بە سەربەسی دەسوڕێنەوە لە سنووری سلێمانی زۆر باش بۆ پرسیارەت کرد زۆر گرنگە
چونکە یەکێک لە گرنگترین شتەکان کە لە وڵاتێکا پێویستەکە هەبێ بەرپرسیارەتی و شەفافیەتە. ئێمە کە ڕووداوێک هەبوو لە هەر یەکێک لە شارەکانی ئێمەیە لە کوردستانە پێویستەکە بتوانین بە ڕوون و ڕاشکراوی پرسیار لە بەرپرسە حکومی و ئیداریەکانی وڵاتەکەی خۆمان بکەین کە ڕاستی و دروستی و مۆزوعە چیە. زۆر باش بۆ پرسیارت کرد کاکە بیلال، پشت کاکە بیلال. زۆر جار خۆتان باسێگەنەڵێن چەمچەماڵ شاری شەید و ئەنفالە و جگەلەوە خاوەن ئابووری خۆیەتی کە غازی سروشتیە و بگرە کارەباگەش هەر لەوێ بەرهەمێنرێ. شانی ئەوەیە ئەکرێت کە لە مانگێکا تەنها دوو جار ئاوی خواردنەوە بۆ خەڵکی چەمچەماڵ دابین بکرێ و پرسیارەکە تریشم ئەوەیە تەنانەت لەم دوو ڕۆژەی ڕابردووە تاوەکو یاسر چارەسەر نەکرا و کێشەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەیە لە چەمچەماڵات ئەمە فتری جارێ ڕوەدات و دەبراکرێ بەڵام دوای وەخۆی لێدێت. دەست خۆش. دوای ئەو خاتونەی پشتەوە هەمویان نووسم چونکە وانە بواە بەس تۆزێ ئیتر ئەمە چوار دوای تر منیش. کاقوبات بۆچی ڕێگای سلێمانی هەولێر وەکو هەولێر دهۆک نییە؟ یعنی من خەڵکی سلێمانیم بەس لە مانگێک یەک جارە چمە خێزانەکەم ببینم لەو ڕێگایە ترسم ناوێرم بڕۆم دوو لە ڕێگا هەیە بە تەنکەر و لۆریش گردووتانە کە چمە بۆ سلێمانی ینی ڕێگاکە خۆی 2 ساعت 3 ساعت ئەو پەڕی بەس جاری وایە بە 6 ساعت بە 7 ساعتێکی لەبەر لۆریتان کرد. ئەی پارتی چاوەڕی ئێوە چاوەڕی پارتینەوە ڕێگایە چاکرە لە ئاخیریشا ئێمە ڕێنیە چینەوە بۆ شارە حیاتەکە منیش حەقمە مافی خۆمەکە ڕێگایەکی ئەمین هەبێ مانگی یەک جار ڕۆی من هەفتەی 2 جار ڕۆم ئەو ڕێگایە بەکام ڕێگا ئەرە عینی ڕێگای کە تۆ ئەڕۆم بۆ ڕێگای ترم ڕێگەی ئەو کاکەی پشت خات و ئانا پرسیارەکەم وایە کاقوبات تا ماوەیە خەریکی فێربوونی عربی بوو بەچی گەیشتی و ئایا بۆی هەیە ڕۆژێ لە پۆستێک بتبینین لە بەغداد بە کوردەکەی بڵێ سەرۆکۆماری عێراق مەبەسمەوە بڵێ پرسیارێکی جوانە دەست خۆش کاقوبات لە سەرۆکۆماری عێراقیەوە دەست پێکەین هەستە شلۆن عربی مالتك ئانی هەم ئەتعلم عربی والله نانا من مامۆستایەکی زۆر بەڕێزم هەیە فترەیەکە دەرسم پێڵێتەوە شتێک فێر بوومە تەقەتەقێکی پێەکەم وە تێگەیشتنیشم زۆر فەرقی کردووە یانی ئێستاکە لە کۆبنەوەکانە دانیشم پێویستم بە تەرجمە نییە کە بۆم بکرێ بەرامبەرەکەم چی ئەڵێ توانم بڵێم 85% تێگەم 5%ەکەی تریش خۆم پینەیەکەمەوە کاک بافڵش خۆی فێری عەربی کردووە ئەوی شتێک ئەو بە مناڵی زۆر باش بوو عەربیەکەی زۆر باش و بەسیتر لە بیری چوە بۆیە پێم وایە توزێ خۆی ماندووتر کە زووتر ڕنگ بێ بگەڕێتەوە بۆی من بەختم هەیە مامۆستایەکی بەڕێزم هەیە بەس تۆزێ شەرمەنم لێرە ڕنگ بێ ڕووم نەیە یعنی وەکو ئەوەی کاڵی ئەفتەهم بەس ما ئەقدر ئەحچی ئەوەیە مشتی ئەمە من زیاتر قەواعیدیە عەربیەکەم تۆزێک پرسیارێ هەر وەکو برایەک قەت مەراقە نییە لە کاک بافڵ پرسی لەگەڵ قەیس خەزعەلیا باسی چی ئەکەن ڕەفاقەتەکان ئەوە نەخۆشە ئەزایچی هەرچی محەلیل هەیە بیهێنا ناتوانێت تێبگا هۆکاری ئەم ڕەفاقەتە خۆشە چییە تۆ وەکو برایە لێو نەپرسیوە زەی چۆنە هەموو شتێک سیاست نییە لە ژیان هەندێک جار تووشی کەسێکەبی جۆرێک لە کەمستریەک پێیا ئەبێ لە بینی ئەو دوو کەسە کە وەصف ناکرێ شەرح ناکرێ من خۆم زۆر جار تووشیشتی وە بەم یەکێکە بینم یەکێکە ناسم نە ڕابردووی وەکو منە نە هیوایەتەکانی وەکو منە بەڵام طبیعەتەکەی ئەگونجێ لەگەڵ یەکە ئەنجا من نازانم من قەت لە ژوورەکان نەبوومە کە هەردووکانی لێبوو بێ بۆیە نازانم بینەکەی چۆنە بەڵام هەستەکەم جۆرێک لە هیرێک هەیە لە کەمستریەک هەیە کە لە بینیانە زۆر باشە جەنابەت وەکو سەرۆک کۆماری عێراق بینین 4 ساڵیکە نەوەڵا نێمگەڕێن ئەزم لێ پێدەن هیچ قەت هیچ ئومێدیۆمان لە ژیانە فێر بووم تێگەیشتومە قەت نەڵێم قەت ئەمە never say never تووشەبی لە پلانی خۆتانێک ڕۆژە لە ڕۆژان بی بەس لە پلانی منانیە نەخێر لە پلانی منانیە ڕێگای سلێمانی هەولێر ئاناڵێ ڕێگای سلێمانی هەولێر وەڵام منیش بەقەدەر تۆ پەرۆشم بە وجادێت تۆ مانگی جارێک پیاە ڕۆی من هەفتەی 2 جار پیاە ڕۆم
بوو بەتە مدیری سیانەی ڕێگاوبانەکە و هەموو ڕۆژێ تەلەفۆن بۆ هەموو مدیر ناحیە و قایمقامەکانەکەم لەسەر ڕێگاکە پێیان ئەڵێمەوە لێرە تاسەیەکی تازە پێیا بوو لێرە ئەم گوڵە بوای لێ هاتووە لێرە ئەمە بوای لێ هاتووە بەڵام ئەمە مەشروعێکی گەورەی استراتیجیە پارەیەکی زۆری پێویستە ئەو پارێش حکوومەت نەیبووە ئەپرسم باشە بۆ جادەی 100 مەتری کراوە 120 مەتری 300 مەتری کراوە وەڵا ئەمە بە قەرز کراوە دەباشە داواکارم بە ڕێزێک بێ چۆن 300 مەتریەکەی بە قەرز کردووە دەوەرە بە قوربانتان بم ئەم جادێش بە قەرز بکەن مەمنونتانە بم. کاکوردۆ چەمچەماڵمایی دووجار ئاویەتەوە خۆڵ و خاشاک خۆڵ و خاشاک ئەمەش بەشێکە لەو چارەسەرکردنی کێشە داراییەکانی هەرێم کە لەم فترێ لە ئەنجومەنی وەزیران وەکو مەشروعێکی هاوبەش لە نێوان پارتی و یەکێتی و گۆڕانم مەشروعە تەقدیم کرا بۆ ڕێخستنەوەی داهات و ڕێخستنەوەی خەرجی تاکە و خەرجیەکانیش لەسەر ئەساسی ڕێژەی دانیشتوان بە عەدالەتەوە هەبێ تاکە و سیولە هەبێ بۆ ئەوەی لە چەمچەماڵ تووشی کێشەی خۆڵ و خاشاک نەبین. کاک بیلال باسی غازی کرد سیاسەتی غازی ئێمە ئەوەیە ئەم غازە ببێتە سوودێک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. من تەریقە بمەوە بەعزە جار کە بە شانازیەوە باسیەوە ئەکەین ئەم ساڵ 16 سەعات کارەبامان هەبوو. زۆر باشە 16 سەعات زۆر باشە بەس لە ڕۆژێکە هەمومان نەزانین 24 سەعاتە هەیە بۆیە ئێمە ئەو غازە بەکاربێنین بۆ ئەوەی کەم و کورتیە ژێرخانیەکانی خۆمانی پێپڕکەینەوە ئەولەویەت دەرهێنانی غاز بۆ کارەبابێ دووهەمیان بۆ پیشەسازی بێ تاکو پیشەسازیەکی پاکمان هەبێ وزەیەکی پاک هەبێ بۆ گەشەکردن بە پیشەسازی ئەگەر جدوى اقتصاديەکەی دراساتە ئابوووریەکەی گونجاو بێ غاز تەوزیع بکەین بۆ ماڵان ئەگەر ئەوەی مایەوە ئەتوانین بیر لە مەسیرەکەی بکەینەوە ئەکرێ بکرێ بە کارەبا و کارەباکە بدرێتەوە یان بفرۆشرێتەوە بە بەشەکانی تری عێراق ئەتوانین هەر وەکو غاز بدرێتەوە بە عێراق ئەتوانین وەکو غاز هەناردە بکرێ بۆ دەرەوە ئەتوانین ئەو وەرزانەی کە عێراق پێویستی بە غازە بۆ عێراقی بنێرین ئەتوانین ئەو وەرزانەی کە ئەوروپا پێویستی بە غازە بۆ ئەوروپای بنێرین ئەمانە هەمووی بەشێکن لەو سیاسەتەی کە دامان ڕشتووە کە پێک هاتووە لە ئەو تەسەلسولە کارەبا پیشەسازی نێوماڵ ئەگەر گونجاو بوو ئەنجا هەناردە. کاک بیلال پرسیارێکی دیکەی هەبوو کە زۆر گرنگە لەسەر زاری بەرپرسێکی حکومی ئەم وڵاتەوە وەڵام وەربگرین عەقید هاوکار جاف کێ کوشتی و بۆ کوشتی و کەی ڕوونە بێتەوە ئێمە شەمانەوێ بزانین کێ کوشتی و بۆ کوشتی ئەمە کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو پێش هەموو شتێک ئەفسەرێکی دژە تێرۆری هەرێمی کوردستان بوو پێش هەموو شتێک بۆ ئێمە ئەوەیە کە لە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانیش باس کراوە لێکۆڵینەوەیەکی هاوبەش بکرێ لەسەر ئەم پرۆسەیە تاکو تێگەیشتنێک هەبێ لەسەر ئەم کوشتنە و ئەو کاتە قەزیەکە بدرێ بە دادگا ئەمە ئەوە بڕیاری خۆمانە لە یەکەم ڕۆژەوە منیش هەرەوە وتووە کە ئەمە ئەبێ لێکۆڵینەوەیکی هاوبەشی لێ بکرێت لێکۆڵینەوەکە کەی دەست پێەکە من حازرم دەستپێنەوە ئێمە خەڵکەکان حازرن مەوجود دەستگاکان هەن و شکورستە پەیوەندیان بەیەکەوە هەیە و ئەوە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت ئەم مەوزوعە دەست پێەکەین بەڕاستی ئەگەر کەسێک دەستی هەبوو بێ لەو جینایەتەیە کە ئێستا لە سلێمانی ئەژی ئامادەن کی ئەڵێ لە سلێمانی ئەڵێم ئەگەر ئەنجومەنی ئاسایش کەسێک بە ڕێزێک وای بتووە من ڕائیکی ترم هەیە بەس ڕەئی من مهم نییە ڕەئی لیژنەیەکی هاوبەش ئەو لیژنە کە بۆ ئاگاداریتان پسپۆرانی نێودەوڵەتیش هاوکارن لەسەر ئەم پرۆسەیە لە ناو مەوزوعەکەیان FBI ئەمریکا لە ڕووی پسپۆری خۆیەوە ئامادە بووە پسپۆری خۆی بدا بە ئەم لێکۆڵینەوەیە ئێمە لەگەڵ ئەم لێکۆڵینەوەین ئێمە شەمانەوێ بزانین کێ ئەمەی کردووە و ئێمەش لەگەڵ ئەوەین ئەو کەسی ئەمەی کردووە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وعد ئەتوانن بە خەڵک بن کە خوێنی ئەو کەسە کە ڕژاوە لەسەر زەوی نامێنێتەوە و تاوانبار هەرچ کەسێک بێ ئەچێتە بەردەم دادگا ئێمە ئەبێ بگەینە نەتیجەیەک لەم لێکۆڵینەوەیە و بسەلمێنرێت کە کێ ئەمەی کردووە سەی کە ئێمە ناکرێ
ئیتیهام ئەوها فڕێبین ناکرێ ناوی کەس ڕەشکەین لەبەرەوەی کە گومانێک هەیە ئەمە حەدەسێکی گەورەیە حەدەسێکی گەورەیە ئەبێ ڕاستیەکان بزانین ئەمەوێ ڕاستیەکان بزانم کە ڕاستیەکانمانزانی ئەبێ مەحکەمەیەکی باوەڕپێکراو بێت ئەم کەیسە یەکلا بکاتەوە. محەممەد سوودانی پرۆژەیەکی بڵاو کردەوە لەسەر نردنی 5,000 قوتابی بۆ دەرەوەی وڵات بۆ خوێندن. ئایا حکوومەتی هەرێم هیچ پلانێکی لەو هاوشیۆی هەیە؟ توانیوانە ئەو دروشمەی کەوتویانە 105 بەجێ بهێنن؟ کەی هێزی 150 بێتە هێزی پێشمەرگەی کوردستان. جاران چۆن جەنابی سەرۆک بارزانی و جەنابی ڕەوانشاد سەرۆک مامجەلال پێکەوە بێ قەوارە و بێک لیست بۆ بەغداد ڕۆیشتن و ئەو مافانێ بۆ گەلی کورد بەدەستیانێنا دووبارە دەبێتەوە؟ ئەوانەی پرسیاریان هەیە 5 پرسیار بە جارێک وەرەگرین ناوت پرسیارەکە بەپەلە ئەلاند باڵک سوالەکەی من سەبارەت بەم وێنەیەوەیە ئەوکەی جاران چۆن جەنابی سەرۆک بارزانی و جەنابی ڕەوانشاد سەرۆک مامجەلال پێکەوە بێ قەوارە و بێک لیست بۆ بەغداد ڕۆیشتن و ئەو مافانێ بۆ گەلی کورد بەدەستیانێنا دووبارە دەبێتەوە؟ بەڕێزیان 4 ساڵی ڕابردوو لە هەڵبژاردننی پەرلەماندا فەرمویان ئەگەر دەنگمان پێ بدەن نزیکەی 50,000 هەلیکار بە گەنجان ئەرەخسێنین و 2,000 کارگا بنیاتەنین. ئایا توانیوانە ئەو دروشمەی کەوتویانە 105 بەجێ بهێنن؟ زۆر سپاس. لەوەتەی من هەم لە 2023 زۆنی سەوز و زۆنی زرد هەیە. ئەجا ئەم زۆنانش بوونەتە هۆی چەند مشکلەیە کە بەدوایانە هاتووە. یەکەمیان ئەوەیە کە دیاردەیەک هەیە کە ئەو کەسانێک کە تاوانێکەکەن بە تایبەتی ئەگەر لە بنەماڵەی بەرز بن لە کۆمەلگایە کە تاوانێکەکەن لە زۆنی سەوز پەنا بنە بەر زۆنی زرد لە خۆیان ئەگرێت یان بە پێچەوانەوە هەروەها کە لە زۆنی زرد تاوانێکەکەن پەنا بنە بەر زۆنی سەوز بە خێرهاتنیانەکە یا لە خۆیان ئەگرێ و ئەیان پارێزێ. ئایا کاتی ئەوە نەهاتووە کە ئێمە بهێڵین یاسا سەروەر بێنەوەکو ئەم ڕکابەتی بینی زۆنەکان کە هەستەکەم 30 ساڵە ئێمە حکوومەتمان هەیە بەس نییە بۆ ئەوە من زیاتر بە دیدێکی زۆر ڕاخنەگرانە و ڕەشبینانەوە لە قسە ئەەکەم بەڵام بمورانی ئەوە عەرزی واقعی ئێمەیە. دووەم ئەمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەویان بۆ پلێ حکومی بوو ئەمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بەم دوایانە کە خۆم خەڵکی سلێمانیم هەستەکەم چەند هەنگاوێک ئەندرێ بەرەو بۆ نمونە چەند بڕیارێک دراون کە بۆ ڕازیکردنی حیزبە ئیسلامیەکان و خەڵکە ئیسلامیەکانە کە با بڵێن کە ئەڵێم ئیسلامە بەستم زیاتر ئیسلامی سیاسی و تونڕەوە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە پلانیایەتی کە ڕێچکەیەکی پۆپیۆلیستانە بگرێ بۆ ئەوەی کە مەجۆریتی زۆرینەی خەڵک کە موسڵمانن کە ئەوان ڕازی بکات ئەوە پرسیاری دووەم پرسیاری سێمیشم هەیە ببوورە زۆر ڕخنم لەوەیە کە ئەمڕۆ زۆر باسی ئەوە کرا کە باسی ئەشخاص کرا ئەم شخصە کە نەما بوون منە مامجەلال ڕەحمەتی لێبێ و گۆڕی پرنور بێ بەڵام کە مامجەلال نەما کورد ینی زەمین لەرزەیەک بوو بۆ کورد ینی کورد تێکشکە یا بۆ نمونەکە فلان کەس نەما و فیسار کەس یا کێ جێگرەوەی مامجەلالە بێ بەڵام ئایا کاتی ئەوە نەهاتووە کە کورد دەست بکا بەوەی کە بناغەی کورد بناغەی سیاسەتی کورد بناغەی حکومڕانی کورد لەسەر شخص بنیاد نەدرێت بەڵکو لەسەر دام و دەستگا و فەرمانگەکان بنیاد بدرێت. لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆری گەنج ئەو کەسانەی کە زانکۆکانی ئێمە پەروەردەیان کردوون و خستویانە کۆمەلگاوە دەڕۆنە دەرەوەی وڵات. ئۆکێ. ئایا هیچ جارێک هەبووە لەگەڵ سەرۆکی حکوومەت ئەویش بانگەشتێکت بکە بۆ خواردنە ئێوارە خوانە گیان شتێک لەو بابەتانە و باسی ئەو بابەتە گرنگەش بکەن کە ژمارەیەکی زۆر تواناکارمان لەدەستدا بەداخەوە لە هەرێمی کوردستان بۆ لە زۆربەی کێشەکان زیاتر بە سوڵحی عەشایری چاک دەکرێت. من خۆم لەناو خێزانێکم کە زۆربەی زۆریان پارێزرن کێشەکە دەبینم کە بۆچیان زیاتر لەلایەنە بەرپرسەکان یعنی بەرپرسەکانی شوا دەکەن کە بۆ ڕوو لە یاسا ناکەن بۆ زیاتر دانەوە لە سوڵحی عەشایری کێشەکە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چییە بۆ داهاتووی شاریان فال قەزای شەمشەماڵ؟
لەم دواییە سەرۆکوەزیرانی عێراق جەنابی محەممەد سوودانی پلانێ ئەوە پرۆژەیەکی بڵاو کردەوە لەسەر نارنی 5,000 قوتابی بۆ دەرەوەی وڵات بۆ خوێندن. ئایا حکوومەتی هەرێم هیچ پلانێکی لەو هاوشێوەی هەیە ئینجا پۆلی دوانزەکان بێت یاخود بە سیستمی ئەکسچێنج لە قوتابیەکانی زانکۆ؟ پیاهەڵدان بە حەزبی بەعزی بە سەدام حوسێن من وەکو نەخۆشیی بینم وەکو ستۆکهۆڵم ستۆکهۆڵم سیندرۆمی بینم بەڵام لەگەڵ ڕێزمە بەو شتە چارەسەر نابێت کەسێکی سیاسی وەکو بەڕێزت بێتە سەر ستەیجێک و بڵێ عیبە. ئاسمانی کوردستان ئێستا مڵکی ئێمە نییە. سەرەکەژەوەی بۆ بەڕوونی پێیان ناڵێن کە ئەگەر ئێوە ئێمە بە بەشێک لە خۆتان دەزانن ئەگەر ئێمە بە بەشێک لە خۆتان دەزانن بمان پارێزن ئەگەر بە بەشێش لە خۆتان نازان ئەتە دژاتی ڕفراندۆم مەکەن مەژڵێن نەوتان بابێتە با بڵێن بەدەستی ئێمە بێ و موچە دەبێ ئەمە دیاریکەین و شت دەبێ ئمە دیاری لە تەجروبە تاڵەکە لە شەڕی ناوخۆ لە سلێمانی ئەو کەس و ئەو بنەماڵانە کە پارتی بوون لە سلێمانی زۆربیان ماڵ و موڵکیان تاڵان کرا و دەستی بەسەرداگیرا من خۆم یەکێکم لەنەوەی ئەو زیان لێکەوتوانە ئەو بنەماڵە زیان لێکەوتوی لە سلێمانی کە لەلایەنێکێتیەوە ماڵ و موڵکمان تاڵان کراوەوە هەتاوەکو ئێستش موڵکمان هەیە کە لەلایەنێکێتیەوە دەستی بەسەرا گیراوە و یعنی قەدەر و مەسیری ئێمە چییە پلانتان چییە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو کەس و بنەماڵە زیان لێکەوتوانە و بۆ ئێمە کە هەتاوەکو ئێستش موڵکمان هەیە دەستی بەسەردا گیرەوە دەستخۆش پرسیارێکی گرنگە دەستەکانی خۆش بێ جەناوت زۆر سپاس کە زۆر ماندوو بووەوە چەند ڕۆژە بە خۆمان دەبینین زۆر سپاس بێستون بەڕاستی تۆ هیوات گەیاندەوە ناوگەنجی کورد و دەمەوێت هەروەها سپاسی زانکۆی کوردستانیش بکەم بۆ ئەم دەرفەتە بەڕاستی زۆر گرنگە کە گەنجی کورد لەگەڵ حکوومەت دانیشی چونکە بەم ڕێەوە دەتوانین پەیوەندی نێوان گەنجەکان و حکوومەت بەهێزتر بکەین کە بەم ڕێەوە هەروەها دەتوانین کوردستانێکی بەهێزتریش بنیاد بنین و هەروەها دەمەوێت بڵێم کە هیوادارم لە پرۆگرامی داهاتوو داوا لە بەڕێز دەوڵەتمەداری لێهاتوو ڕێزدار جەناب سەرۆک وەزیران و کارێزمای لێهاتوو سەرۆکی هەرێمی حکوومەتی چیڤان بارزانی هیوادارن لە پرۆگرامی داهاتووش ئەوانیش ئامادە بن من حازرم پێکەوەیان بەجا پێکەوە بوونە ئەم بەرنامەی خوێنکارانە گەنجانە و ئەم کورسیش کورسی سیاسەتمەدارانی هەرێمی کوردستان سیاسەتمەدارانی عێراق سیاسەتمەدارانی جیهانیشە ئینشاءالله ئەبینن ساڵێکی کە دوو ساڵی کە خەڵکی واوا لەسەر ئەو کورسێ داهانیشە میوانی زۆر گرنگمانە بێ لە داهاتووە لە سەرۆک وەزیرانی وادارم کە جەنابی سەرۆک وەزیران و جەنابی سەرۆک هەرێم بەیەکەوە ئیان بەجا بەشدار بن فۆرماتەکەمان یەک کەسە زۆر حەزەکەم وەزیرە بەڕێزەکان هەریەکەیان تەشریف بێنن مانگی جارێک ئێمە ئەماکەین هەر جارێ لە یەکێک لە زانکۆکان تۆ لە ساڵی 2022 مانگی سێ تویتەکت کرد A few years ago, I promised a Kurdistan flag emoji. ئەمە پرسیارە هەموو دەمێت لە ناو تویتر دەبینم کوا ئیمۆجی کوردستان و زۆر سپاس بۆ کاک بێستونی برامان زۆر ماندی بوو و ئایدیاکەیەوە بۆ ئەو پلاتفۆرمە جوانە هاتە بوون ئەو زۆر سپاس بۆ تیمە خۆ بەخشەکان بۆ هەموو میوانە بەڕێزەکان داواکارێک لە جەنابەتەکەم نێوانی حزبە کوردیەکان و بەتایبەت جەنابتان و پارتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی بوو ئێستا هەلومەرجە چووی لەبار هاتۆتە ئارە و ئێمە بەرەو تایمزۆنێکی زۆر گەرم هەنگاو دەنێن کە کاتی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردنە و هەر ئەو لە جەناب چاوەڕێ دەکەم و مەسئولیەتی تاریخی دەکەوتە ئەستۆی جەنابەت هەم وەکو کارەکتەر هەم وەکو پێگەی حکومی کە سەتاسەتی توانای خۆت بەکاربێنی و بگاتە کەنارێکی ئارام و هیچ تەشەنجەک لە کاتی بانگەشەی هەڵبژاردن ڕوونەدا. پرسیارەکەم ئەوەیە کە کەی هێزی 150 ئەوێتە هێزی پێشمەرگەی کوردستان. من وەکو ڕاژیر محەممەد دەمەوێت کە ناوم هێنرا خەڵک بمناسنەوە بە بەڵێن نەدەر بەڵام سەلمێنەر تۆ وەکو قوبات تاڵەبانی دەتەوێت کە ناوت هێنرا
یان خەڵک گوێبیستی ناوت بوو بەچی بناسرێتەوە و تا ئێستا هەز دەکەی کە گەیشتووی بەو ناسناوەی کە ئامانسە لە ناو خەڵک کە لە دووسێ مانگی داهاتوودا ڕێککەوتنامەی لۆزان تەواو دەبێت و لە ماوەی ڕابردوودا چەند بەرپرسێکی تورکیا بە ناڕاستەوخۆ ئاماژەیان بەوەداوە کە لە دوای کۆتایی هاتنی لۆزان دەگەڕێنەوە ناوچەکانی سەردەمی دەوڵەتی عوسمانی کە بەشێکی کوردستانیش دەگرێتەوە. ئایا حکوومەتی هەرێم هیچ ئامادەیەکی تێدایە کە ڕوبەڕووی لێکەوتە سیاسی و سەربازیەکانی دوای تەوابوونی ڕێککەوتنامەی لۆزان دێنە ئاراوە ببێتەوە؟ ئەوانەی کە دەستیان هەبوو لە ئەنفال، ئەوانەی کەوا دەستیان هەبوو لە ئەنفالکردنی کۆمەڵێکی زۆر خەڵک لە زیاتی ئەوەی سزا بدرێن، لە زیاتی ئەوەی تووشی سزا ببنەوە و ڕاپێتی دادگاکان بکرێن پارەدار کران، چەکیان درایە، هێزیان درایەوە تێوە دووبارە. ئەمە بۆ چۆن بڵێ حکوومەت و ئەو حیزبانەی کە شۆڕش و ئەویان کرد ناتوان ئەوانە بۆم لە ڕاپێز دادگا بکەن و ئەگەر کەسێکیش دەست بۆ ئەو مەسەلەیە ئەبات چۆن بڵێ تووشی هەڕەشە ئەبێتەوە لەلایەن هەر ئەو کەسانەوە. مامۆستا جوابەمەوە؟ مامۆستا جواب بەرەوە بە یەک لیستەوە چوونەوە بۆ بەخا خەونە یا ئەگەری هەیەشتی وا دوور خەون نییە خەون نییە شتێکە خەون نییە بەڵام یەک لیستەکە پێم وایە تۆکمەتر و بەهێزترە بێ ئەگەر هەموو لایەنەکانی تیابێ ئەگە بمانەوێت نەجاحەت بێنین ئەبێ ئەو کاتە هەموو کوتلە سیاسیەکانی کە کاریگەرن لە کوردستان کۆ ببنەوە بڵێن ئێمە لە بەردەم مەترسیەکی گەورەین فەرمون وەرن ئەمە قایمەیەکی چەند کەسیە وەرن تەوزیعیکەین بچین بە قایمەیەکەوە ئەو کاتە ینی ئاسان نییە لەم جەوە بەڵام ئەکرێ ئیشی بۆ بکەین ئەتوانین بۆ نمونە لە کەرکووک زۆر زەڕورە مە خۆم بەش بە حاڵی خۆم پێم باشە لە کەرکووک واز لە هەموو شتێک بێنین لە هەموو شتێک لە کەرکووک بین وەرن بە یەک لیستە لەوێ ململانیەکە لە هەموو شوێنێک زیاترە نانا پێم وایە ئاەی چۆنەکەی نەسەر کەرکووک بە ئەتوانین عاقڵ بین ئینشەڵڵا. ئۆکەی بێ لە ئەسب سواری چه خولایەکی ترە هەیە؟ وەڵڵا خۆی زۆر باشیش نیم لە ئەسب سواری کچەکەم حەزی لێی بوو بە حکمی ئەو تۆزێک خۆم فێر کرد شتێکی لێ ئەزانم بەڵام حەزەکەم زیاتر حەزەکەم زیاتر شتێکی خۆشە شتێکی باشە ئەگەر بینە سەر هیوایەتی ترم حەزم لە وێنەگرتنە فۆتۆگرافی خۆم ئەم فترەیە توزی خۆم فێری شەترەنج کردووە بۆیە لە شەترەنجە خەریکە تۆزێک باشتر لێ ئەزانم هەندێشتی تریش هەیە یەکیان سوپرایزە ڕۆژێک سوپرایزێکتان بۆ ئەەکەم ناموێ ئێستا باسی بکەم ئەوش خەریکی شتێکی ئەوهاش بوومەد دوای کەی سەردانی باڵاکایەتی بەڵا خۆشحاڵە بم سەری سەردا دەمێکە سەردانی باڵەکایەتیم نەکردەوە بەس بێمە کوێ ناوپردان بە تاکید سیاسیەک ئەکرێ بە قسەکانیەوە و بە کردارەکانیەوە هەڵ سەنگێنرێت و متمانەکە لەوێ دروستە بێ ئێمە لەم کابینەیە چەندین مەشروعی گەورەمان پەسەند کردووە مۆڵەتی ئیسیسمارێکی زۆرمان پەسەند کردووە کە بەپێی هەڵسەنگاندنی دەستەی وەبەرهێنان زیاتر لە 50,000 هەلیکار ڕەخسێنراوە بۆیە ئەمە ڕەنگ بێ لاتان سیر بێ بەڵام وەرن سەیری پرۆژەکان کەن تاوان ئەو پرۆژەنە هەمویان تاو نەبوونە پرۆژەکان جێبەجێ ئەکرێن ئێستا هەر 2022 لە سەیمانی و 34 مۆڵەت درا 34 پرۆژەی گەورە هی بیناسازی هی مەشارێعی گەورەتر ئێستا یەک زنجیرە پرۆژەی کارگە خەریکە پەسەند دەکرێت کە ئەمانە هەموو ئەبن بە ڕەخساندنی هەلیکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەداخەوە زۆر جار خەڵک هەلیکار ڕەبت دەکاتەوە بە تەعیناتی حکومی ڕەخساندنی هەلیکار ڕەخساندنی جەوێکە کەش و هەوایەکە کە بازار بتوانێت ببوژێتەوە کە خەڵک بتوانێت ببێ بە خاوەن ئیشی خۆی هەر بە گۆڕینی سیستمی چۆنیەتی تۆمارکردنی کۆمپانیا کەوامان کردووە بتوانین بە یەک ڕۆژ کۆمپانیا تۆمار بکرێ دڵنیا بن ئەمە زۆر زیاتر هەلیکاریش ڕەخسێنێت سەردەبێک کە جەنابی مام لەگەڵ جەنابی کاک مەسعود خەریکی ئەو شۆڕشانە بوون
ڕۆڵی سەرکردەکە زۆر مهم بوو چکە زروفێک هەبوو بێهیواییەک هەبوو بێ ئومێدیەک هەبوو خەڵک بە دوای ئەمەلێکە ئەگەڕا لەو نەهامەتیە چەند شەخصێک دەرکەوتن کە بوون بە ڕەمز و ئەو شەخصانە بوونە هۆی بەخشینی ئومێد بەخشینی معنەویات بەخشینی فکر و فەلسەفە و ئەو قاعدانە ئەو سەرکردانە لەو زروفەیە دروست بوون ئێستەوانە ماوە من خۆم ئەوەندە بە مهم نازانم ئەگەر سپەینێ خوبات جێگیری سەرۆکی حکوومەت نەبێ حکوومەت ناڕوخێ بەعکسەوە لەوانەیە کەسێکی تر بێتە شوێنەکەی من کە زۆر لە من باشتر بێ نەکرد لەوانەیە دڵنیام سیستەمەکەمان گۆڕاوە سیستەمەکەمان گۆڕاوە پێشتر شۆڕش با ئێمە هەستمان پێی نەکردووە بە سیستەمەکە گۆڕاوە عەقڵیەتی شۆڕش پێویست بوو بۆ شۆڕش ئێستا ئێمە لە قۆناغی بەڕێوەبردنین بەڕێوەبردنیش پێویستی بە سکیڵ و توانایەکی ترە من پێویستم بەەوە حەشامۆ نییە حەشامەت کۆکەمەوە ڕاستە کاتی ئینتیخاباتایی ترمە یەنە سەرەوە حەشامەتێک کۆکەینەوە ئەوە ڕۆی ناخوا ئەوە ناخوا ئێستا ئەبێ ئاو هەبێ ئەبێ ئاوە ڕۆمان هەبێ ئەبێ کەرتی پەروەردە هەبێ کەرتی خوێندنی باڵا بەهێز بێ بازار هەبێ بیمە باسی بیمەتان کرد باسی داهێنانتان کرد عەقڵیەتی شۆڕشەکە ئەوە بوو ئەو شۆڕشە بکەین و ببین بە ساحێبی ئەم هەرێمەی کە ئەمڕۆ تایە ئەژین بۆیە جۆری سەرکردەکانی کە ئەمڕۆ پێویستن جیاوازن لەگەڵ ئەو سەرکردانەی کە لە ڕابردوو پێویست بوون هێشتا بە تەواوەتی نەمان گواستووەتەوە چونکە هێشتا مەسیرمان یەکلا نەبووەتەوە خۆمان جەنابی کاک مەسعودمان بینی لە سەردەمی شەڕی داعش گەڕایەوە بۆ ئەو کاک مەسعودەی کە لەم وێنەیە هەیە سەرۆکی هەرێمیش بوو بەس بۆ بە پێشمەرگە وە خۆشی زیاتر حەزی لەوەیە بۆ ئاگاداریت خۆی زۆر جار بە منی وتووە هەر خۆم و سەد پێشمەرگە بم ئەمەی ئەوێ چکە ئەمە مێژووەکەیەتی ئایا کوردستان دوور کەوتووەتەوە لە هەموو مەترسیەکان نەخێر بەڵام ئەمڕۆ لایەنە سیاسیەکان حیزبەکەی خۆشمەوە پێویستی بە کەسانی تێکنۆکراتە من ناڵێم ئەو گۆڕانکاریە بە ساوتاوەتی ڕوویداوە بە سەیری سەرکردایەتێکی حیزبەکەی من کە ئێستا بەراورد بە جاران سەری مەکتەبی سیاسیەکەتی بکە ئێستا بەرامبەر بەراورد بە جاران فەرقی کردووە خەڵکی مەدەنیتر هاتوونەتە پێشەوە خەڵک لە بواری حکومیە هاتوونەتە پێشەوە ناڵێمە بێت تەواوی تر خواحافیزی لە شۆڕش گێڕەکان بکەین نەخێر بە پێچەوانەوە ئەبێ ڕێزیان لێ بگرین ئەبێ بەرز بیان نرخێنی نەبێ تەحیایان بۆ بکەین ئەبێ ڕێز لە مێژوو لە خەبات لە ناوبانگ لە هەمویان بگرین بەڵام بەرەبەرە قۆناغ بە قۆناغ جیل بە جیل خەڵکی تر بێتە پێشەوە بۆیە من دڵنیام لەوە کوردستان ڕەنگ بەبێ قوبات زۆر باشتریش پێەوە دڵنیام لەوە پرسیارێکی کرد هەست دەکەم نازانم بێویژدانیەکی تیا بوو ببوورە ئەو قسەیە داوای لەبر نەکەم بەڵام هەست دەکەم قەدرێکی تیا بووەوە یەکێتی بڕیارێکی دەدا بڕیارێک درراوە هەندێک شوێنی نەشیا و کاری خراپی لێ ئەکرا کە ببوو بە بەشێک لە تێکدانی شیرازی کۆمەڵگەی ئێمە دابخرێ ئێمە بەخوا لە پێناوی ڕازیکردنی کاک عەبدولەتیف سەلەفی نەبوو یەکێتی قەت ناتوانێت یەکێتی ناتوانێت ببێ بە حرەکەیەکی پۆپیولیستی مزایدەچی ناتوانین بەشێکی لە دەسەڵات بەشێک بووینە لە دەسەڵات بەشێکی لە سەرکەوتنەکانی ئەم کوردستانە ناکەن لی نازانێت بەخوا ماوەیەک هەندێکە خەریک بوون بەسەوە ئەوە ئێستا گۆڕاوە ئێستا سیاسەتەکان یەکێتی معقولترن ئێستا دوور کەوتونێتەوە لە ڕازیکردنی شەقام ئێمە ئەبێ تێگەشتن لەوەی کە
ئێوە نابێ منافەسەی نەوەی نوێ بکەن من دەمێ قەت نەمزە قەت وا بیرم نەکردوێتەوە کە ئەبێ منافەسەی لە ماوەیەکە ئێوەش کەوتبوونەوە هەڵەیەوە کە مادەم لە سلێمانی خەڵک تووڕێە لە حکوومەت با ئێمەش دژایەتی پارتی بکەین بۆ ئەوی ئەو دەنگە تووڕێ بێن دەنگ بە ئێمە بن مەسەلا یەک دوو کەس هەبوون وا بیریانە کردەوە ئەو قۆناغەمان تێپڕان ئێستا ئێمە لەسەر سیاسەتین ئێمە باسی موچە ئەەکەینەوە خۆ بۆ ئیزعاجکردنی پارتی نییە پێمان ناخۆشە موچەی دکتۆرێک لە هەولێر بدرێ و دوای 2 هەفتە 3 هەفتە موچەی دکتۆرێک لە سلەیمانی بدرێ ئەو مزایەدە نییە ئەوە شتێکی جەوهریە خاڵێکی جەوهریە کە ئەبوایە مناقەشەی بکەین و مناقەشەمان کرد بەڵام هەر بین هەر قسە بە پارتی ڕۆی سیکە من یەک شتان پێ بڵێم ئەم حەدەسەی ئەخیر چوون بۆ لای کاک مەسرۆر خەڵک پێی خۆش بوو یان پێی ناخۆش بوو بەڵام من پێم خۆش بوو خەڵک لە سلەیمانی پێی خۆش بوو یان پێی ناخۆش بوو پێی خۆش بوو پێی خۆش بوو بەڵام زۆر درەنگ کەوتن قەیناکە ئەوە هۆکارە بوون مە قوربان تۆ بۆ توێت تێکی بی خەڵک پێی خۆش بوو حیزبەکەی خۆم پێی خۆش بوو سەرۆکی حیزبەکەم وتی بڕۆ کارگێڕی مەکتەبی سیاسی حیزبەکەم وتی بڕۆ وتیان بڕۆ لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران مادەم ئیشێکەکەن مادەم نەتیجەکەی خێرە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان مادەم ئاوێکەکەن بەو ئاگرە بڕۆن پێشتر والله تر نیوەی حزبەکە ئیوت نابێ بڕۆی نیوەی حزبەکە من یەکرد بە پرۆپارتی و نیوەی حزبەکەی بەشەکەی تری شەی کرد بە نازانم چی و ئەنواعی خۆ من بە پرۆپارتیەکە ناسراو بووم لەم ئەخیرەیە شەش مانگەی ئەخیرا پێرفۆرمانس خراپ لەم ئەخیرەیە بیڵێم بۆچی نایڵێ لەم ئەخیرەیە ئاش بووینەتەوە ها پارتی عاجز نەبن بەم قسەیەتەوە ئەمە کۆنە ڕابردووە بەسەما بۆ کامێراکە ئێڵێم هەر بۆ سوعبەتە کاک و شارم بینی کاک و شار زێباری ڕەفیقێکی کۆنین زۆر دەمێک یەکتریە ناسین باوکم خۆشەویست باوکمی خۆشەوێ حەپەساوتی یا قوبادەوە تۆ بۆات لێ هات تۆ ئێوەی بڵا کاک و شار بەخوا خەتای تۆیە خەتای ئێوەیە منتان کرد بە وەحش فەرموو واتان لێکردم ئەم هەڵوێستانەمە بۆ پێم خۆشە ناوەڵا پێم ناخۆشە زۆریش پێم ناخۆشە چکەن کەس من نایکەم بە منەت بەسەر کەسە کەس بەقەدەر من ئیشی نەکردەوە بۆ یەک ڕێزی کوردستان کەسیش بەقەدەر من باجی ئیلاقاتی بینی یەکێتی و پارتی نەداوە بەڵام ئەوە شانازیە بۆ من منی پرۆپارتیەکە ئایا لەپڕ شێت بوومە لەپڕ شێت بووم خڕۆژێکە شێتە بم بەس ئەمە تێمان پەڕاند حەلمان کرد قسەمان لەگەڵ یەکتری کرد دەردە دڵی خۆمان بۆ یەکتری باس کرد کێشەکانمان خستە ڕوو نەخشەڕێگامان بۆ دانا نەخشەڕێگایەکی هاوبەش یەکێتی پارتی گۆڕان حەلمان کرد ئینشاءالله تا سەر بێ ئینشاءالله تا سەر بێ ئەزای چۆنە ئەبێ وابی دەزانی بۆ ئێمە زۆر جار ئەڵێین دوژمنمان زۆرە وەڵڵا دوژمنمان نییە یەک دوژمنمان هەیە خۆمان ئەگینا وڵڵا نە عەرەب دوژمنمانە نە فارس دوژمنمانە نە تورک دوژمنمانە نە ئەوروپی دوژمنمانە نە ئەفریقی دوژمنمانە خۆمان دوژمنی خۆمانین هەموو کاتێک لە مێژوو کە زەرەرێکمان پێگەیشتووە ئەو زەرەرە خەتای خۆمان بووە ئەنفالی لێ دەرکە کە ببوورە ئەبێ بگەڕێمەوە بۆ پرسیاری بەڕێزێک کە پرسیارێکی زۆر جەوهەری کرد لە کاتی برێکەکەیە لە کاتی پشووەکەیە کە ئەڵێ خەڵک شانازی بە ڕژێمی بەعسەوەکەن پرسیارێکی مهم بوو منیشەی بینم کۆمەڵێ پرسیاری بەشێکی لەوە من پێم وایە بەڵێ ئەمە پێشێکی ڕەتفعلە ڕەتفعلێکە لە ناڕەزایەتی لە حکومڕانی ئەمڕۆ لە حیزبەکان لە دەسەڵات ڕەتفعلێکە دەبێت و پرسیارەکەت کرد پێڵە بن جواب بەمەوە پێڵە جواب بەرمەوە ئەمە بەشێکی ڕەتفعلە بەشێکی بەخوا نەزانینە چکەنە و کەسانی بەشێکی زۆری ئەوەی کە ئەمانە ئەڵێن لەو سەردەمە نەژیاون بۆیە حەزەکەم بێن وەرن لەگەڵم ئەچین بۆ هەندێک لەو گوندانەی کە ئەنفال کران ئەچین لەگەڵ بۆ ئەچین بۆ کەلار و ئەچین بۆ چەمچەماڵ و بچین بۆ نوگرە سەلمان و بچین بۆ ئەو شوێرانە بچین نەزەر گۆڕێک بە کۆمەڵەکان ئەنجا ئەو قسەیە بکەن ئەمە ڕەتفعلێکە لە دژی دەسەڵات لەبەرەوەی کە دەسەڵات
کارەبایت پێدابی نەکراوە و ئاوی نازانم چیە و ئیلە ئاخری گلەی بەجێن گلەیەکان لە خزمەت گوزاریەکان لە جێی خۆیانە بەس شانازیکردن بە بەعث شانازیکردن بە سەدام شانازیکردن بەوەی کە ئەنفالی بەسەراهێنان شانازیکردن بەوەی کە ئەنفالی بارزانیەکانی کرد شانازیکردن بەوەی کە کیمیابارانی هەڵەبجەی کرد شانازیکردن بە کیمیابارانی بالیسان و ئەو هەموو کارە ساتەی کە بەسەر کوردستانە هاتووە عیبە. زۆنی زەرد و زۆنی سەوسەم خاتونە پرسەرێکی تری کرد داواکراو هەیە داواکرا هەیە لە هەردوو لاوە لیژنەیەکمان هەیە لیژنەیەک هەیە بەدەر لە قەزیەکەی کاک هاوکاری ڕەحمەتی لیژنەیەک هەیە کە ئەو داواکراوانەی کە بڵین ئەمری گرتنیان بۆ دەرچووە قایمەیەکی دوور و درێژە کێ لەکوێیە ئەمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و دەستگای ئاسایش و ئاسایشی هەولێر و ئاسایشی سلەیمانی ئیش لەسەرەوە ئەکەن یعنی ئەم هەفتەیە بڕیارتان ناوە نەنامە کۆنە ئەنەناوە کۆنە ئەمە شتێکی نەکمان هەبووە کۆنە و کراویشە هەر چەند هەفتەیەک لەمەوە پێش داوا کراوێک لە هەولێرەوە ڕای کردبوو بۆ سلەیمانی گرتمان و تەسلیمی هەولێرمان کردەوە و بە هەمان شێوە ڕەنگ بێ هەندێ لە ئەوانەی کە خۆیان بە فەرعون ئەزانن وکە ئەو شتانەیان کردووە ڕەنگ بێ ئەوانە هێشتا مابنەوە بەڵام نەسفرە نەسەدە لە ئەمەیانە و ئیشەڵە ڕۆژێک بێت کە زۆنی سەوز و زۆنی زەرد و ئەم زۆنانە نەمێنێ بەڵام ئەوە حکومڕانیەکی دروست و دروستتر ئەتوانێ ئەم ئاسەواری دوو ئیدارەیە نەهێڵێ پێم وایە ئەو هەنگاوی کە ناومانە لە پێناوی یەک دارایی هەرێمی کوردستان هەنگاوێکی زۆر مێژووی ئەبێ لە پێناوی هەڵتەکاندنی ڕیشەی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان. بە دیجیتالکردنی پرۆسەیەک ئاسان نییە یەک هەنگاو نییە تو جارێ ئەبێ پرۆسە وەرەقیەکە حەلکەی ئێستا ئێمە هاتین چەند ساڵێک لەمەوە پێش وەزارەتی بازرگانی هات پرۆسەی تۆماری کۆمپانیای بە دیجیتاڵی کرد خۆی 28 هەنگاو بوو کە بە دیجیتاڵی کرد بوو بە 31 هەنگاو سەقەت بوو بۆ چکەن پرۆسەی دەیتە ئینپوتی کرد لە بیدایەتەکەیە پرۆسە وەرەقە مالیەکەی وەکو خۆی مایەوە لە ئەخیرەکەشیە ئەبوایە تەحلیلێکی دیجیتاڵی بۆ بکرێ ئەمە على ئەساس پرۆسەیەکمان درێژتر بوو تۆ جارێ ئەبێ پێی بە تەواوەتی لە ڕووی هەندەسیەوە ڕوتینەکە کەم کەیتەوە کە ڕوتینەکەت کەم کردەوە لەسەر وەرەقە ئەو کاتە بە دیجیتالکردنی زۆر زۆر ئاسانە بۆیە ئەمەیە ڕێگە ڕاستەکەی بە دیجیتالکردنی تەعاان گۆڕینی هەنگا و پێویستی بە ڕێنماییە پێویستی بە قانونە پێویستی بە پیاچوونەوەی هەیکلێتی حکوومەتە پێویستی بەوەیە کە ئیش بۆ ئەو خەڵکانەی تریش بدۆزیتەوە کە ئیتر ئیشان نامێنێ لەبەرەوەی کە ئەوان بەشێک ببوون لە ڕوتینە زۆرەکە. پرسیارەکەم لەبارەی هاتوچۆی گشتیە معلومە من تاچۆی گشتیمان زۆر خراپە هەتا پاس و کۆستەرەوانەمان ئەم ڕۆژانە تقریبان 35 تا 40 دقیقە ڕێی ڕۆژانەمە هیچ لە داهاتوو پلانمان هەیە مترۆ یاخود ترام ئیزافە بکەین. لە ساڵی 1994ەوە جوڵانەوەیەکێ لە هەرێمی کوردستان دامەزراوە بە ناوی جوڵانەوەی خزمەت دڵنیام کاک قوباتیش زانیاری هەیە لە سەریانکە قوتابخانیان هەیە نەخۆشخانەیان هەیە کۆمپانیان هەیە خوێندنگان هەیە بەشی ناو خۆیان هەیە لە ساڵی 1994ەوە گۆڕانکاری کولتوری ئەنجامەدەن لەسەر مێشکی گەنجەکانمان نانم گۆڕانکارێکە خراپە لەبەرەوەی ئەوەی فێری گەنجەکانەکەن تەنها ئاکاری جوانە بەڵام کێشەی ئەو جوڵانەوەیە کە جوڵانەوەیەکی ئیسلامی سیاسیە لەسەر باگراوندێکی تورکی ئەوە کێشەکەیە و کاتێک گۆڕانکاری تورکی لەسەر باگراوندێکی بێگانە ئەنجامەدرێ پێم وابێ ئەوە مەترسیە بۆ سەر کولتوری کوردی خۆمان ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی بێگومان لە دیموکراسیەتان نابێ تۆ وەکو ئەردۆغامچی ڕۆژ بیانگری بەڵام ئێوە چیتان کردووە بۆەوەی لە بەرامبەر ئەو جوڵانەوەیە کارێکی تر بکەن بۆی باڵانسێک ناوی ئەو جوڵانەوەیان بیستووە فەتحولا گولەن لەوانێ بناسی فەتحولا گولەن بەڵێ جوڵانەوەکەی ئەوە جوڵانەوەی فەتحولا گولەن بە خزمەت بەناسراوەوە بۆیە جێش لێنە بۆ لەبەری لە سۆشال میدیا ئیز ناکەن خۆم زۆر نزیک بووە لەیان پێشتر و ڕێزشم هەیە بۆیان کەسانی زیرەکەن کەسانی ڕکوپێکن بەڵام
من وەکو بۆ کولتوری کوردی وەکو مەترسیەی بینم. کەس ماوە گلەی هەبێ کەس هەیە بڵێ وەڵام گلەی بڵێ بێسون نەیهێش قسە بکەم کەس هەیەشتی تۆ قسەت کرد کەس هەیە لە پشتەوە کەس نییە ئەوکەی کاقوبات 16 پرسیارە هەیە ومێدی ئەزمیر گەنج و چوونە دەرەوە چوونەوەی دەرەوەی گەنج جارێکەمە بێ کۆچی یاسایی و کۆچی نایاسایی لە یەکجا بکەینەوە خەڵک هەیە فرسەتێکی بۆ ڕەخسێت بۆ خوێندن بێ بۆ ئیش بێ بۆ مەجالێکی تر بێ پێم وایە ئەمە شتێکە تەبیعیە ئەوە خاتونەکەی کە گلەیە کرد ئەوە هاتەوە تۆ گلەیت هەبووانە بوو گوت لێ کۆچێکی نایاسایی هەیە کە لە ڕێگەی قاچاغەوە خەڵکشانی خۆیان نەخەنە مەترسیەوە بۆ ئەوەی بگەن بە هەندەران تاوان ئەمە پێم وایە دوو هۆکاری سەرەکی هەیە یەکێک لە هۆکارەکانی ئەگەڕێتەوە بۆ نائومێدی نائومێدیەک ڕەنگ بێ هەبێ لەو شوێنەی کە ئەو کەسە لی ئەژێ ئەنجا لە ئاکرێ بێ یان لە هەڵەبجە بێ یان لە ڕانیە بێ یان لە هەر کوێیەک بێ هەستەکە هیچ ئەمەلێک نییە بۆ پێشکەوتنی ژیانی سەیری تەلەڤیزیۆنەکە ڕەنگ بێ خزمێکی هەبێ لە ئەوروپا و ئەزانێ ئەوروپا شامی شەریفە و پێم وایە هەردوو پێناسە کە ڕەنگ بێ غەڵەت بن نە کوردستان ئەو بێ ئەمەلەیە ئەو بێ ئومێدەیە و نە هەندەرانیش ئەو بەهەشتەیە بۆیە ئەمە بەعزێکی فشاری بڵین جەوی سیاسی بێ فشاری کۆمەڵایەتی بێ ئەو پەیوەندیانەی کە کوردەکان ڕەنگ بە هەیان بێ لەگەڵ خزم و کەس و کارەکانیان لە دەرەوە بێ بەڵام بە تەئکید ئەو بازرگانانەش کە بە فەعلی بازرگانی بەو کۆچبەرانە ئەەکەن پرسیارەکەی ئەزمیرت بیر چۆوە ئەو پرسیاری لەوە کرد کە گەنجیە وڵاتە بێ ئومێد بۆ وڵاتەکە جێ هێڵێ بەلای ئەو مهم نییە بە یاسایی ئەڕوایا بە نایاسایی ئەوەڵێ وڵاتەکە ئێمە گەنج لە دەسەیە لەبەر بێ ئومێدی ئەخە بەسە چنە شوێنێک کەوا ئەزانن ئەو شوێنە ئومێدەکانیان ڕەوێنێتەوە وانە ئەوروپا ژیان ئاسان نییە تیای خۆم تیای ژاوم ئەمریکا ژیان ئاسان نییە تیای ئەگەر وا ئەزانن نەچنە ئەوروپا و بۆ خۆیانی تردا ئەنیشن و لەسەر سۆشیال و حکوومەت پارەیان یاتێەوەی ترە هیچ ئیلتیزاماتێکیان لەسەر نییە و هیچ شاوەڕوانیەکیان لەسەر نییە نەخێوانە ئەبێ بچن لە مەطعەم قاپ بشۆن بچن شۆفێری تاکسی بکەن ئەبێ بچن ئیشە هەرە قورسەکان بکەن و ئەگەر ئیرادەیان هەبێ و عینادیان هەبێ و تۆزەی توانایان هەبێ و ئامادە بن خۆیان پێ بگەینە ڕەنگ بێ هەندێکیشان پێ بکەن بەڵام سەردەمێک هەبوو کە بەشێکی زۆری ئەو وڵاتە ئەوروپیەکان سکاندناڤیەکانیش ڕەنگ بێ لە 90ەکان و لە نهایەتی 80ەکان سیستمی سۆشیالیان ئەوەندە لیبرال بوو ئەوەندە کراوە بوو هەر کەسێک بچوایە ئەوێ و یەکسەر مەعاشێکی ئەدرایەوەی تر بەجێیان نهێشتووە بەس ئێستا فێر بوونە ئێستا ئەوسەوە ئاسان نییە ئێستا ڕێگریان لێ ئەەکەن ئێستا لە حدودی وڵاتەکانە ڕێگریان لێ ئەەکەن ئەگەر بگەن ژیانی خۆیانە خەنە خەتەرەوە جاری خۆیانەکەن هیچ ئاسانکاریەکان بۆ ناکرێت بەڵام ئەوە نەیعنی ئیتر تەواو مادەم خراپە ئەبێ ئێمە ئێمە ئێهمالیکەین نەخێر ئێمە شانازی بە گەشە پێدانی شارەکانمانەکەین هەولێر گەشەیەکی زۆری بەخۆیەوە بینیوە سلەیمانیش کەشەیەکی باشی بەخۆیەوە بینیوە سەرڕای ئەو دیعایانەی کە باسە کرێت کە سلەیمانی وایە نەخێوانیە سلەیمانیش کەشەی بەخۆیەوە بینیوە بەڵام ئایا ئاکرێ چۆنە هیچ پرسیارت نەکرد هەلیکار لە ئاکرێ چۆنە هەلیکار لە چەمچەماڵ چۆنە ئێمە تەرکیزی 15-20 ساڵی ڕابردوو ڕەنگ بێ لەسەر شارە گەورەکان بوو بێ دهۆک هەولێر سلەیمانی ڕادەیەک کەلات بەڵام بەعام ئەگەر بچیتە ناو ئاسی قەزا و ناحیەکانە هەستەکەی دەرفەتەکان لەوێ کەمترن بۆیە ئەبێ ئێمە لەم ولا قەیناکە با ئیسیسمارە گەورەکان بکرێت لە هەولێر بەڵامە ببیر لە قەزا و ناحیەکانیشمان بکەینەوە پێم وایە مەجای گەشەکردنی ئابووری لەو ناوچانەش ڕەنگ بە زیاتر بێت چکەن منافەسەکە ڕەنگ بێ وەکو هەولێر و سلەیمانی دەستەکانی خۆش بێ
وەڵامەکان زۆر بە کورتتر بمەیتەوە ئەوها بە کەلیمەیەک بەڵام نازێتەوە ماڵتەوە بێت. محەممەد دەڵێ هاتوچۆی گشتی مترۆ لە هەولێر کەی دروستە بێ؟ وڵا کاتێک دروستە بێت کە یەکێتی پارتی حزب سیاسیەکان گوێ بدەنە محتەم بن بە وەزارەتی گواستنەوە گەیاندن یەکێکی ترە لەو وەزارەتانەی کە هەر وەکو احترامەندی سام کاکانەوە برادرمە بەڵام وەکی لە وەزارەتانەیە کە ئیتر هەراوها وەکو ئیمتیازێک ئەبەخشرێتە ئەرەکێ ئەیەوێت باوەڕ ناکەم لە مێژووە کەسدا بابە وەزارەتە زۆر مهمە وەزارەتێکی زۆر مهمە بەڵام تاکو ئێمە بە مهمی نەزانین وەکو لایەنە سیاسیەکان من هەوڵمدا ها بۆ ئەم کابینەیە هین وەربگرین ساڵات حزبەکە گاڵتەی پێکردم باسی چێکی حزبەکەی خۆت ڕاستە 2000 مۆزەفی بەریدی هەیە و بەریدیشمان نییە وایە بەوتیان بابە تو باسی چێکی کاکە بڕۆ استفادەی نییە ئەمە وەزارەتێکی زۆر مهمە وەزارەتێکی زۆر مهمە چکەن بۆ ڕێگاوبان ئەوە خەریکی پێمانڵن بڕۆنی دەرباسە بۆ ڕێگاوبان بۆ قیتار بۆ مترۆ بۆ زۆر شت پێویستمان بە وەزارەتەیە شانۆ لەسەر چێکی بێمۆڵەت و ڕۆشتن و بەجێشتنی وڵات گرنگترین پرسیاری ئەڵێت تاکەی کە کێشەیەک دروست بوو بە سوڵحی عەشایری حەلبکرێت ئەی کەی دادگاکان کارەکەن ئەزانی حەزەکە من خۆم حەزەکەم لە وڵاتێکا بژیم کە یاسا سەروەر بێ و ئیتر هەمووی بەدەست مەحکەمە بێ بەڵام ماومانە برادرینە ئەمە لە کۆمەلگایەکی تا ڕادەیەک محافظکارە ئەژین کە هێشتا دەوری ئائیلە دەوری عەشیرەت دەوری ڕیشسپی هێشتا زاڵە لەناو کۆمەلگا و هەندێک جار یارمەتی دەریشە هەندێک جار هەموو جارێک نە هەندێک جار یارمەتی دەرە هەندێک جار تۆ ئەتوانی ئاگرێک بکوژێنیتەوە پێشەوەی زۆر زۆر گەورە بێ ماومانە پێم وایە ئەو ئالیەتە هەر ئەمێنێتەوە بەڵام من پێم وایە هەندێک جەریمە هەیە کە نابێ ڕێگا بدەین لە ڕێگای سوڵحی عەشایریەوە حەل بکرێ یەکێک لەو جەریمانە ژن کوشتنە محەممەد دەڵێ چی ئەکرێ بۆ شوێنەوار و کەلەپور بۆ نمونە قەڵای هەولێر وەڵا زۆر کراوە بە زۆر زیاتری شتوانێت بکرێت شوێنەواریەکانی هەرێمی کوردستان بەلای کەمەوە هەندێکیان پارێزراون ئەوانەی هەندێک هەن دوورە دەستن تۆزێک لە ژێر مەترسیان ماوەیەک لەمە و پێشچوون بۆ قەراق و بڵێ بەخێر بێ بۆ قەراق من قەراقیم ساغ بێ ئەجا بەڵام هەندێکتم بینی ئەوەندە جوان بوون بەڵام ئیهمال کرابوون ئەگەر فریایی نەکەوین ئەو مێژووە ئەسڕێتەوە دیسان ئەو بەشێکی ئیمکانیەتە بەشێکی توانایە خۆشبەختانە پەیوەندیکی زۆر باشمان هەیە لەگەڵ زانکۆکانی جیهان کە هەمویان ئامادەبوونی خوانیان دەربڕەوە هاوکارمان بن لەو مەجالەیە دەسەکانی خۆش بێ نڤار پرسیاری کردوتی بۆ شاری ئەنفال چیەکەن بۆ شاری ئەنفال چیەکەن پایتەختی ئەنفال کێشەی ئاوەکەی هەر چارەسەرەکەین کێشەی غاز ئەبێتە مایەی چارەسەرکردنی کێشەی کارەبای هەموو کوردستان بە چەمچەماڵەوە پێم وایە ئەو کاتە چەمچەماڵ ئەبێتە مرکزێکی پیشەسازی بەهێز بۆ ناوچەکە کە هەلێکی کارێکی زۆری بۆ ئەڕەخسێنرێت زەمالەی خوێندن ئایا هەرێمی کوردستانی شەیبێ یا هەرەوەی محەممەد شیع سوودانی وڵا گەر ئێمە بەشێکی نەعێراق حەقە بەلای کەمەوە 70% ئەم 5,000 بۆ هەرێمی کورد بۆ خوێندکارەکانی هەرێمی کوردستان بێ ئەگەر نا ئێمە ئەتوانین بەرنامە و شتیا وەختی خۆی تواناسازیمان هەبوو لێرە کە بیرۆکەیەکی باش بوو بەڵام ڕنگ بێ ئەگەر بین بە وجدانەوە تەقیمی بکەین ئەکرا باشتر ئیدارە بدرایە محەممەد دەسەکانە خۆش بێ محەممەد پرسیاری هەبوو لەسەر کام محەممەد سێ چوارێکی ئەو محەممەدە جوڵانەوەی خزمەت ئەڵێ کە لە 94 ئەوەی کە من بزانم ئەو قوتابخانانەی کە سەر بە حرەکەی گولەن بوون هەمویان داخراون ئێستا ئەوەی کە من تێگەیشتم قوتابخانەکانیان نازام چی دیان هەیە قوتابخانەکانیان داخراون لێرە و ئێستا کەرتی تایبەت ئەیبەن بەڕێوە دەستەکانی خۆش بێ ئاسمانی کوردستان ئەڵێ بۆ بەڕوونی بە عێراق ناڵێن ئەگەر بەشێکین لە عێراق پارێزن ئەیڵین لە هەموو کۆبوونەیەکە ئەیڵین لەگەڵ هاوپەیمانە سیاسیەکانمان لە بەشەکانی تری عێراقیشا ئەیڵین لەگەڵ دراوسێکانیشمان ئەیڵین ناخر بەڵامی تر حقیقەتێکە کە ئەمە ئەبێ لەگەڵ یا بژین بەداخەوە.
هەنێک ماڵ و مڵک لە کاتی شەڕی ناوخۆیە هەم دەستیان بەسەراگیرا هەم مڵکیەتیان تاکوێستە چارەسەر بەڵێ ئەمە کێشەیەکی سەرتاسەری کوردستانە تەنها لە سەیبانی نییە لە هەولێریشە لە دهۆکە لە ڕەواندزە لە کەلارە ئێمە وەختی خۆی یەکێتی و پارتی لیژنەی هەبوو لیژنەی زیان لێککەوتووی شەڕی ناوخۆ دکتۆر محسن و کاک پڵنگی ڕەحمەتی ئەم لیژنەیە بۆ وابزان 20 ساڵ بۆ پێەکەنیت ئەم لیژنەیە ئاگات لە چالاکیەکانی لیژنەکە بوو ئەم لیژنەیە بازانام داماوە بەدەست چالاکی ئەو لیژنەیە زانم بۆ پێەکەنێت چکە ئەم لیژنەیە 20 ساڵ ئیشی کردووە و ئەتوانم بڵێم بەشێکی زۆری کێشەکانی چارەسەر کرد 80-90% کێشەکانی کە پەیوەندیان بە شەڕی ناوخۆ بوو چارەسەر کران و قەرەبوو وەرگیرانەوە بەڵام مەجموعەیەک ماون مەجموعەیەک لە هەولێر ماوە لە سەیمانی ماوە لە ڕەواندز ماوە لە بالیسان لە کۆیە ماوە لە کەلار ماوە خۆم طبعا لە مێشک باچکەم خۆم زۆر بەم قەزیەوە ماندوو بوومە ئەمە پێویستی بە یەک پاڵی ئەخیرەوە هەیە لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەت و بەندەوە کە ئێمە دابنیشین چۆن قەول بوو شتێکی تر دروستکەین لیژنەیەکی تر دروستکەین لە بری ئەو لیژنەیە کە ئەوە زیاتر توزێ حزبی بوو ئەمەیان بیکەین بە شتێکی حکومی وە کۆتایی بەم مەلەفە بهێنین ڕنگ بێ نەتوانین 100% تاوا بکەین بەڵام ئەبێ شتێ بکەین دەستخۆش داوای لێبورد نەکەین ئەمە شتێک نییە هەر تۆی گرت بێتەوە دەیان سەدان کەس هەیە ستافی خۆم هەیە لە هەولێر ماڵی داگیر کراوە و ناتوانێت ئێستا ئەبێ من کرێی شوقەکەی بەم ڕۆژانە تێپەڕە بێ بەسەر بەردەم ماڵی باوکی خۆی بۆ ئەمە حەقیقەتێکی تاڵە مێژوویەکی تاڵە کە ئاسەوارێکی ئەو شەڕە سەقەتەیە کە بەرۆکی ئەم کوردستانی گرت دەستخۆش کانی پرسیاری کرد کوردستان فلاگ ئیمۆجی کەیەت وڵا ئەپرسم با لە ستافەکەی خۆم بپرسم چکەنێمە ئەو بربەستە قورسەکە مەسلەی ئایسۆکە بوو ئێستا ئەبێ فلاگەکە وابزەمە بێت دیزین بکرێ ئەبێ یەکێک بێت دیزینی بکە بۆ بێ ئەو کاتە یەکێک بێت ئەم فلاگە بێت تەقدیمی ئاپڵ و ئاندروید و ئەمانەی بکە نازام دوای لەگەڵ ستافەکەی خۆم کە متابعەکەن لە یەکێک لە بۆردێکمان هەیە کە ئەو لەوێتەکانمانە کوردش فلاگ ئیمۆجی یەکێک لەوانەیە چکەن من توزی عینادم ڕنگ بێ هەستان کرد بێ کە بە شتێکەوە بیگرم کۆڵ نایم تاکو و تاو نەبێت دەستەکانی خۆش بێ محەممەد داوای لێکردن لە کاتی هەڵبژاردنا ئەم جەوە تۆزە هادێ بۆتەوە لە کاتی هەڵبژاردنا میکەنەوە هەڵا ئەگەر بە ئەرک نەبێ سۆری حەبیبی ببوورە بە قوربان ئەم جاری ئێمە ئەبێ ئەمە دوو شت لێک جاکەینەوە زۆر طبیعیە دوو حزبی سەرەکی ڕکابەری یەکتری بن زۆر طبیعیە ڕەخنەش لە یەکتری بگرین زۆر طبیعیشە کەم و کورتی یەکتری ئیبرازکەین زۆر طبیعیشە لە سیاست هاتوزێ مبالغەشی پێوە بکەین بەس چیە ڕاستە حەبیعە بێڕێزی بەرامبەر ڕێزەکانی یەکتری بکەن بێڕێزی من قەت لەگەڵ بێڕێزی نەبوومە قەت لەگەڵ ئەوە نەبوومە تۆ مەوزوعی شخصی بێنیتە ناو سیاست قەت لەگەڵ ئەوە نەبوومە و هەتا ئیسقانم دژیەوە بوومە باس لە ڕەمزەکانی کوردستان بکەین ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بیستی بێتان من قسەیەکی نیمچە خراپیشم کرده بێ بەرامبەر بە هیچ کام لە ڕەمزەکانی کوردستان چیم لێ ئەەکەن لێم بکەن ئەمە لەلایەکە لایەکی تریشەوە واز لە مردوو بهێنین هەمیشە ئەڵێم ئەوانەی کە لەگەڵ مانانین ئەمڕۆ لێرە نین دیفاع لە خۆیان بکەن من لێرەم مشکلێکتان هەیە لەگەڵ من بیڵێن گلیەکتان هەیە لە من بیکەن ئەتانەوێ تەجاوزیش بکەن بیکەن من تەحمل یەکەم لە بەرەوەی کە سیاسیم ئەو کەسێک کە سیاسیە کە سیاسەتەکە ئەبێ تەحملی ڕەخنەش بکات ڕاست چکەن ئەوە بەشێکە لە سناعەتەکە ئەگەر من تەوەقوعکەم
سیاسیم 10 ساڵە لە کوردستانم 8 ساڵە جێگیری سەرۆکی حکوومەتم کەس بۆی نییە حەدی نییە قسەم پێ بڵێ من زۆر غەڵەتم و لە ئیشێکی غەڵەتام بەعکسەوە ئەبێ بە سنگێکی فراوانەوە تەحملی ڕەخنە بگرین ئەبێ بە شەخصیش وەری نەگرین چون ڕنگ بێ ئەو ڕەخنەی کە لێم ئەگیرێ و ڕنگ بێ ئەو تەجاوزش کە بەسەر منە ئەکرێ ڕنگ بێ هەر لە پێناوی سیاست بێ بۆیە ئەمە شتێکی ئاساییە ئەبێ فێر بین چۆن ڕەخنە بگرین ببورن ئەم قسەیە شەکەم ئەمە ئێوە شەگرێتەوە نەکەر من ڕەخنە هەیە و تەشهیر هەیە ڕەخنە هەیە و بێڕێزی هەیە بۆ پێم وایە ئێمە ئەتوانین هەموو قسێک بکەین هەموو ڕەخنەیەکیش بگرین بەڵام لە چوارچێوەی ڕێزا بیهێڵینەوە من لەگەڵ ئەوەیام بەڵام ئیتر انتخاباتە و بەعزە جار قەرەباڵغەیەک دروستە بێ و یەکێتیم و جێشێ خەڵکێ سەوز عەلەمی سەوزە بینم بەخوا منیش حەماسە دەمگرێ و احتیمالە نورەدینیش لەوێەوە هەوارێکە کاو ئیتر ئێمەش ڕنگ بێ قسەیە بکەم برادرانی پارتی پێی ناخۆش بێ بەس سیاسەتە زۆر تەبیعیە بن بۆ چوونێکی جیاوازمان هەبێ لەگەڵ پارتیگاکە یەکەتی لەگەڵ 4 بازنەیە پارتی لەگەڵ 1 بازنەیە بۆ انتخابات نەیعنی پارتی خراپە ڕەئێکی جیاوازە بۆ نەیعنی ئیتر تەواو ئەبێ هەمووی تێک بدەین زۆر بەعکسەوە ناتەبیعیە هەموومان یەک ڕەمان هەبێ گەر هەموومان یەک ڕەمان هەبێ بەرن بە ماڵەکە بکەین بە یەکەوە ئیتر بنین ناوی بنین پارتی دیموکراتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دیموکرات باسی یەکگرتنەوەی پێشمەرگەی کرد وەڵامدا بۆ باسی چی دریشی کرد دوشتی باس کرد نەوەڵڵا یەکەی هەفتا و هەشتا کەی یەکەگرنەوە لە کاتێکا یەکەگرنەوە کە ئێمە بتوانین جۆرێکی سیاسیمان هەبێت لەم کوردستانە کە حزبێک ئاسایی بێ حزبێکی انتخابات بتۆڕێنێ و 4 ساڵ سیاست نەکا و مەعارەزە بێ و دوای 4 ساڵی تر بێتەوە و کە هاتەوە هەموو کارمەند و کادرەکانی تەفروتوناک نەکرابن حازرن ئێوە یەکێتی ئەوە کوردستان حازر نییە 4 ساڵ حکوومەت بەجێ بهێڵم بێمەوە یەکێتیەک نامێنێ لە ناو حکوومەت ئەنەی ئێمە لە وڵاتانی تر 2 جۆر موەزەف هەیە موەزەفی پیشەیی هەیە کە موەزەفی ئەو فەرمانبەری ئەو وەزارەتەن و فەرمانبەری سیاسیش هەن کە لەگەڵ ئەو ئیدارەیە نا بەس وەزیر نییە ئێستا لە نظامی ئەمریکا وەزیر وەکیل وەزیر دەپیوتی منستەر جێگیری وەزیر کە یەکە دوانە سیانە چەندە ئەمە سیسینە حزبین لەگەڵ ئیدارە ئەگۆڕێن وەکیل وەزیر کە ئەندە سەکرتەری دەرەجەی سێهەمیش تا بەشێکی زۆری ئەمانە لە نظامی ئەمریکی political appointee یعنی تعیناتی سیاسین حتا یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ نمونە بۆ کاروباری فلان یعنی ڕنگ بێ 50-60-70 کەسێک لە حتا ڕەنگە لە وەزارەتێک بگۆڕدرێت بە ئیدار بەڵام جێیشەکە کارمەندەکان ئەمێننەوە ئەگۆڕن ینی ئەمێننەوە لەگەڵ ئەو ئیدارەی کە ئەگۆڕێ ئێمە چی ئەەکەین ئێمە هەردووکی ئەەکەین هەر ئیدارەیەکیە مجموعە مۆزەفێکی سیاسی لەگەڵ خۆی ئەهێنێ دوای ئیدارەکە ئەگۆڕێ ئەو مۆزەفە سیاسی ئەمێنێتەوە دوای حکوومەتێکی ترێتە مجموعەیەکی تر سێرەکەی بەحرێکمان هەیە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بە 700,000 مۆزەف بۆیە ماومانە برادرینە من خۆم خواخوامە ڕۆژێک ببینم ئەو ئاڵوگۆڕە هەبێ فەرموو کاک پارتی ئەمڕۆ برتەوە 4 ساڵ حکومڕانی بەدەستەوە بێ من بۆ خۆم دانیشم سەیر دەکەم ڕەخنەت لێ ئەگرم لە پەرلەمانیش ئیتر ئەیکەم بە فەرتەنە و 4 ساڵی داهاتوو لە ئینتیخاباتە من یێم ئەی بەمەوە بەڵام ئەمە ببورن ئەم قسەیە ئەەکەم ئایا فکر و فەلسەفە ئایدیۆلۆجی ماوە لە سیاست لە کوردی سیاست لە کوردستان ماوە هەیە لە ئەمریکا تۆ دیموکراتی یان جمهوری ئەمانە هەندێ خلافی قوڵی فکریان هەیە کە ئەگەر یەکێک ئەم باوەڕانەی هەبێ مستەحیلە دیموکرات بێ ئۆکەی لە ئەڵمانیا تۆ چەپی سەوزی سۆشەڵ دیموکراتی کۆماری ئەنی ئەمانە ئەم حیزبانە ڕوئیایان هەیە
ئایدۆلۆژیان هەیە بۆ چوونیان هەیە ئێمە ئەمەمان هەیە لە کوردستان هەمانە نیمانە حزبی شوعیمان هەبوو تۆزێ جیاواز بوون بەخوا باوەڕ ناکەم ئەوانی زۆر شوعی مابن احترامم هەیە بۆ حزبی شوعی بەڵام ئایدۆلۆژی جا نەماوە ئێستا ئێمە لەسەر ئەساسی جۆگرافیە ناوچە ڕابردوو ڕەمز ئەگەر نەکوا وەڵا سیاسەتێکی لیبرالیمان هەیە یان سیاسەتێکی چەپڕەویمان هەیە یان سیاسەتێکی ڕاستڕەویمان هەیە ئایا ئەم حکوومەتەمان باوەڕمان بە کەرتی تایبەتە باوەڕمان بە بازاری ئازادە یان باوەڕمان بە ئیشتراکیەتە باوەڕمان بە کامیانە شتێکی تازەمان داهێناوە لە کوردستان کاک دیموکرات جەنابە دیموکراتی ئێمە دیموکرات نین بەڵام دیکتاتۆریش نین شتێکمان دروست کردووە هەندێک ڕۆژ هەڵەسی نەخەو لە دیموکراتترین وڵات دیموکراتترین وەڵا هەندێک ڕۆژیش هەڵەسی نەخەوە ئەکبەر دیکتاتۆرین ئەمە لەبەرەوەیە کە حیزبە سیاسیەکانمان دوور کەوتونەتەوە لە فەلسفەی سیاسی کە بڵین سیاسەتی ئەوەی کە پێی ئەوترێ پۆلیسی هەر حتا بە کوردی ناتوانین جای کەینەوە لە یەک پۆلیتیکس هەیە و پۆلیسی هەیە سیاست و سیاسات ئێمە نیمانە پۆلیسی اقتصادی کوردستان چی بووە لە 10 ساڵی ڕابردوو پۆلیسی سەحە تەندروستیمان چی بووە من بەشێکم لەم خەلەلە ها من خۆم بەدەر ناکەم من 8 ساڵە جێگیری سەرۆکی حکوومەت بوومە بەڵام حزبەکەم پێمی نەوتووە من تۆ نوێنرایەتی حزبێکی سۆشیال دیموکراتی ئەەکەی تۆ ئەبێ داری یەکێتی بۆ ئەوە نەبوو ئەوەت پێ بڵێ بۆ ئەوە بوو و ئیشمان لەسەری کردووە بەڵێ ئیشمان لەسەری کردووە ئەنجامی هەبووە خەریکە بەڵێ ئەنجامی هەیە خەریکە تێ ئەگەین ئۆکەی بۆ ئەم کەرتە ئەمە ڕوئیای یەکێتیە ئەم ڕوئیایە تا چەند من وەکو کادرێکی حزبی لەناو حکوومەت پێم جێبەجێ ئەکرێت طبعاً بەتەنیا نیم لەناو حکوومەت بۆیە ئەمە یەکێک لە خەلە گەورەکانە کە ڕێگرە لە بەردەم ئەو پێشکەوتنەی کە ئێمە لە کوردستان پێویستمان پێەتی دەسەکان خۆش بێ ڕاژین پرسیاری کردوتی حەزەکەی بە چ ناوێک بناسرێتەوە بە چ سفەیەک بناسرێتەوە ئایا تاکوێستە ئەو سفەیە دەستکەوتووە نازانم بەخوا ئەمە زۆر قورسە من حەزەکەم جارێک باس لە شوێنێکە باسی ئەوم کرد هەر یەکەمان بیر لەوە بکەینەوە لە تەعزیەکەی خۆمانین لە پرسەکەی خۆمانین لە ئینێک بۆ تۆکێک هەبوو ئای تۆک پشتێکی وا بوو نایەتە بیرم کامە بوو لە سلەیمانی باسی ئەوم کرد خۆت ببینەرەوە لە پرسەکەی خۆت ئیشەڵڵا هەمووتان تەمەتان درێژێ لە پرسەکەی خۆت ببینەرەوە ئایا ئەو پرسێت قەرەباڵغە یان چۆڵە کە خەڵکیێنە ئەوێ بە جددی پەرۆشن لە بەرەوەی کە نەماوی یان بە مەجبوری هاتوون کە هاتنە پرسەکەت چی ئەڵێن ئەڵێن بەخوا و قوبادە حیف کەسێکی خراپ بوو بەس بەخوا پارەتێکی دا بەخوا دەسەڵات چووە مێشکی و بەخوا ئەوجار زۆر باش بوو بەسی تر کە گەیشتە دەسەڵات بەخوا حیف هەمومای کەوا ناڵێن تەمەند درێژ بی ئینشاءڵڵا بۆ خۆت من حەز ناکەم وا بڵێن حەزەکەم یەکێکی قەرەباڵغم هەبێ پرسێکی قەرەباڵغم هەبێ و خەڵکێن بڵێن وەڵا هەوڵیدا هیمەتی هەوڵیدا چاکی کە باوەڕی بە چاکسازی بوو کەسێکی نەزیح بوو شەریکە و مەریکە و شتی وای نەبوو چی دوت تێنەگەشتین چی پیریان کردم ئەنجا دوای ئێمە سەر ئەوە قسەکەی جەنابی کاک مەسعود ماوە ئەوە بۆ دوایین شت هەڵم گرتووە لێرەیە سەفین پرسیاری لۆزانی کرد مەترسیەوە هەیە تورکیا بەکردداری چاوی لەسەر خاکی باشووری کوردستان بێ لەژێر ناوی ویلایەتی مووسڵە ئەوەی کە من تێگەیشتوم ئەم بەسەرچوونی ئەم تەمەنی ئەم ڕێککەوتنە تەسیر لە سنوورەکان ناکات تەسیر لە جۆگرافی عێراق و تورکیا ئەم شوێنانە ناکە بەڵام ئەمە پێم وایە مەوزوعێکە باسەکرێ و باوەڕ ناکەم ببێ بە شتێکی زۆر زۆر گۆڕانکاریەکی جەوهەری لە پڕ پیا بێ و ویلایەتی مۆسڵ دروست ببێتەوە و نائەتەتی ڕەگەز پرسیاری کردوتی ئەنفالچیەکان پارەدار کراون کەی ئەمە ئەگۆڕێ کەی ڕێز بۆ ئەنفالکراوان ئەگەڕێنرێتەوە
و کەی ئەنفالچیەکان ڕوبەڕووی دادگاکرێنەوە. من مۆزوعێکی ئالۆزە لەبەرەوەی کە ئەڵێن من حەزەکەم ئێوە لی بکۆڵنەوە لەهانەکان ینی بەڕێزان لی بکۆڵنەوە کە لە دوایی ڕاپەڕین شۆرێک لە لێبوردنێکی کشتی ڕاگەیەنرا بۆ ئەو کەسانەی کە دەستیان هەبوو لەم ئەنفال و لەم جێنۆسایدە واڵێن ئۆکەی ئەمە چەندی کۆنکریتیە قەرارە تەسرێحێک بووە چۆنە بەش بە حاڵی خۆم وەکو قوباد وەکو ڕەئی من نەوەڵە حەق هەمویان بدرێن بە محکەمە ئەوە ڕەئی منە حەق نییە ئەوها بسوڕێنەوە و بچن لەگەڵ کەسوکاری سەربەرزی شەهیدان موچەی خانەنشینی وەربگرن یعنی ئەمە نازانم تۆزێک دیارە هەندێکیان ڕنگ بێ لە ناو سیاست بن ئێستا یان نازانم چیەمەوە تر خۆت ڕنگ بێ بەخەتەر من باش بزانی چییە هۆکارەکە بەڵام قوباد من خۆم بەش بە حاڵی خۆم لەو باوەڕێیان ئەبێ جاکاریەک بکرێت لەمەیانە ئەکرێ نازانم دەستەکانی خۆش بێ دەستوری هەرێمی کوردستان پێرار ضرورە بۆشایەکی گەورەی قانونیمان هەیە لەم کوردستانە لەسەر نظامی سیاسی نظامی ئیداری نظامی پەرلەمانی هیچیمان ڕوون نییە شتێکمان دروست کردووە پینە و پەڕۆی 30 ساڵی ڕابردووە پێویستمان بە دەستورێکە کە پێمان بڵێ ئەم کوردستانە لە چوارچێوەی ئەم عێراقە ئەبێ بەم شێوەیە بێت و ئەوها ئەبێ بەڕێوە ببرێت ئەو کاتە قانونەکانمان ئەبێ لەگەڵ ئەو دەستورە بگونجێ ئەبێ هەمان بێ و وابزانام لیژنەی ئامادەکاری دەستوریش تەفعیل بووەتەوە نەنات لیژنەکە تەفعیل بووەتەوە بەخوا هەمووی سێ چوار خاڵمان هەبوو کە ناکۆک بووین لەسەری و قابلی چارەسەریشن دەستەکانی خۆش بێ سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە سپاسی حوسەڵەشتانەکەم کە تەحەملتان هەبووە لەگەڵم سپاسی جەنابی شتەکەم من سپاسی بۆ ئەم دەرفەتە ئەگەر جەنابەت نەهاتیتایە هێندە بوێر نەبوویتایە چونکە سیاسی تۆزێکە ترسێلەوەی 500 کەس کە نازانێت کێن و چین و چی لێ ئەپرسن بچێ بەرامبەریان دانیشێ بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نموزەجی ئاوامان زۆر زۆر کەمە سپاس دەکەم کە جەنابەت ئەو بوێریت هەبوو یەکەم کەسیش بی بوێری نییە ئەنەی چۆنا خۆ هەموو کەسی خۆ من یەک کەسین یەک میلەتین ئەو پەڕی لە یەکم لێ ئەکرێ قسەیەکم پێوترێ بڵێک ئاوم تێگیرێ نەنەتخوا ئەوە مەخەرە مێشکی خەڵکەوە بۆ بەرنامەکانی داهاتوو ئەو چیە ینی خراپترین شت چییە ئەو پەڕی ئەحراجەکرێن پرسیارێکم لێ ئەکرێ خۆمی لەوە زیرەکتری توانی وەڵام پێویستە باوەڕ کە بۆ منیش پێویستە بۆ من پێویستە لە میلەتی خۆم باشتر تێبگەم لە گەنجەکانی میلەتی خۆم باشتر تێبگەم لە ڕخنەکانیان لە چاوەڕوانیەکانیان لە داواکاریەکانیان باوەڕکە ڕنگ بێ من زۆر زیاتر لێەوە ئیسیفادەم لەم دانیش نەکرد دەبێت چکە ئێستا هەندێشت بووەتە مەوزوع لای من کە ئەتوانم سبەینێ ئیشی لەسەرا بکەم دووشتی بچووکمان هەیە یەکەمیان بۆ ئەوەی کە کللتوری کاریکاتور لە وڵاتی ئێمەیە ئەزانی هەبوو نەوەدەکانمان نامەسی خورمەمان هەبوو لە سلەیمانی حەشی بە هەموو سیاسیەکانەکە لە هەولێری شەبوو ڕوودا و قەدیم کاریکاتوری زۆر جوانی هەبوو لە هەفتە نامەکەیە ئێستا هەمووی بووە بە سیاسی ئێستا ئیدەکان سەقەتەکەن کاریکەتەرەکانیش بووە بە ئیهانەکردنێکی سیاسی جایمە حەزەکەین کللتوری کاریکاتور بگەڕێتەوە باشە کاریکاتوریستێکی زۆ بەتوانە لەمەش بە منە ئەوێرن ها ئەمڕۆ دانیشت بوو لە یا کاریکاتورێکی کردووە پێشکەش دەکەین وەکو هەدیەیەک زۆر سپاس زین چۆن دەبچۆ جارێ خۆت ڕەت چێ لەسەری وەڵا ناباش ناباشە نانا زۆر باشە سپاس قژیشی منیشی تۆزێ ڕەش کردووە لێرە سپاس دەکەم کامێراکان جامە نایبینن تۆزێ لێرە
ئەمە منم طبعاان بەس نازانم سەری کاگوێستان بازل کردووە بەجددی منەوەە ناشرینم مێشەکەی گەورەیە بەخوا دەترسن تۆش ببی بە سیاسی دوایی دەستەکان بەجددی والله دەستەکان بەس باش ئەم تاڵەش دوایین شت سێلفیەکە گرین هەمووتان هەستنە سەر پێ وەرنە ئەم بەردەمەوە میوانە بەڕێزەکەمان بە مۆبایلەکەی خۆی سێلفیەکە گرێ ئەوە زۆر